هێڵەکانی شرۆڤەی ئەم شەو لەگەڵ میوانەکانم دیاری بکەم. ئەمەوێ بە هەمووان بڵێن بە دەنگێکی بەرز ئێمە تەمەنێکمان لە ناو جەنگدا ڕۆیشت. ئێمە لە جەنگ و ماڵوێرانی زۆر بێزاری. باسی چیرۆکی خۆمتان بۆ دەکەم وەک نمونەی مرۆڤێکی کورد، تاکێکی کورد. ڕەنگە من خۆشبەختترینیان بم لە ناو ئەو هەموو نەهامەتیانەی میلەتەکەمان. من ئێوارەیەکی ساردی ساڵی 85 لەدایک بووم. تا ئەو کاتەی تێگەیشتنم بۆ دروست دەبێ وردە شتەکانی دەوروبەرە مەناسمەوە. چیرۆکەکە تراژیدیەکانی ئەنفال و شیمیاباران ڕویان لە میلەتەکەم کرد. گەلێک یان مرۆڤانێک لە ناو دووکەڵ و بۆردومان و فڕۆکەی جۆرا و جۆر و بۆمبی ناپاڵم و چیمیایی گەورە بوون. لە ناو دابڕین و زیندان و سێدارەدا گەورە بوون. کاتێک کە تێگەیشتنمان بۆ دروست بوو لە ناو ڕاپەڕین و گولە و تەنانەت کۆڕەودا چاومان کردەوە. وەختێک بینیمان هەر یەکەمان پەراگەندەی سنوورێک بووین و بەشێکی زۆریان لە دەم ڕووبارەکانە بەهۆی نەخۆشی کۆچی دوایان کرد و بەشێکیشان لە وڵاتانی دەوروبەردا لە یەکتر دابڕان، بەشێکیشان بەناو تراژیدیایەکی گەورەدا تێپەڕین. هێشتا هەناسەیەکمان هەڵ نەبژی بوو. لولەی چەکی براکان ڕویان کردەوە یەکتر و ئیدی لەسەر گرد و تەپۆڵکەی وەها یەکترمان کوشت و یەکترمان سووتان کە ڕەنگە ئێستا قەل و داڵیشی پێوە نەبێت. ئەمە تراژیدیای ئێمە بوو تا ساڵی 2000ەکان. وتیان با هەناسەیەک بدەین و ئیدی ئەم مرۆڤانە لە جەنگ دوور کەونەوە. بەڵام جارێکی تر لولەی چەکەکان ڕویان لە یەکتر کرد و یەکترمان لەسەر ڕەوەز و شاخی کوردستانە کوشت. ئێمە لەگەڵ ئەمانەیە گەورە بووین. هێشتا هەناسەیەکمان نەدابوو لە دوای شەڕی براکوژی. وتیان ئەو سەدامەی کە چیمیایی و ناپاڵم و هەموو چەکێکی لەگەڵ ئێوە تاقی کردوتەوە لە ناویە بین. ئەو کاتانەش باش بیرمانە پەنجەرەی ماڵەکان و دەرگای ماڵەکانیان بە نایلۆن داپۆشی و ئەیان و سێ خەڵوس بخەرە سەر کلێنسێک و یان لۆکەیەک و لۆکەی بخەرە سەر لەبەرەوەی سەدام جارێکی چیمیاییمان پێداکە. ئەمەشمان بەڕێ کرد تا 2006 و 7. ئیدی هەموو ڕۆژێ هەواڵەکانی تیڤیەکان پڕی بوو لە تەقینەوەیەک لە فڵان شار و کوشتنی 15 کەس و 50 کەس و 60 کەس و 70 کەس و هەموو ژیانمان چیرۆکەکانی پڕ بوو لە خوێن و مردن. هەناسەیەکماندا و هێشتا بڕیار نەبوو خەوێکی ئارام بکەین. گروپێکی ناخڕەشی دەستڕەشی مێشک ڕەشیان هێنایە ژیانمان و ناویان لێ نابوو داعش کە هیچ سڵی لە مردن و لە کوشتن و لە خوێن نەدەکردەوە. هەمومانی دەکوشت، هەمومانی قەتڵ و عام دەکرد، سەری دەبڕین. ئەوەی کە نەمان بینی بوو نیشانی داین. هەزاران مرۆڤی بەری و پەپولاسا لەسەر و نیشتیمانە کەوتنە بەرچەقۆی تیژی ژووری هەواڵگریەکان کە ناویان لێ نابوو داعش و مرۆڤەکانی ئێمەیان سەر بڕی. ئەوەشمان بەڕێ کرد و لەگەڵ جیهان چوینە ناو تراژیدای کۆرۆنا. کۆرۆناشمان بەڕێ کرد و هێشتا ئارامیەکمان بە خۆمانەوە نەدیت بوو. جارێکی تر جەنگی ئێران و ئیسرائیل لێیدایەوە. ئەگەرچی دڵ و ناخمانە هەژێت بۆ هەر منداڵێک لەو پەڕی دنیا بێت، لە غەزە بێت یان لە ئەسیوبیا باوەری تریا بێت، چونکە زۆر نەهامەتیمان بینیوە. بەشێکیشمان لەگەڵ زەنجی ئیسرائیل و حەماس بەڕێ کرد و شەڕ گەیشتە پشتی ماڵەکانی خۆمان. ئێستاش ئەم ساتانەی بینن شەوانە لە شارەکانی هەرێمی کوردستان لەگەڵ دەنجی درۆنەکان و فیشەکەکان کە ئاراستەی درۆنەکانە کرێ و سووتان و ماڵوێرانی ناو شارەکانی خۆمان و دەوروبەریش. ئێستا نازانین دەستمان لەسەر دڵمان بێ بۆ خوشک و براکانمان لە ئێران یان لە ڕۆژهەڵات یان دەستمان لەسەر دڵمان بێ هەر کاتێک پارچەیەک درۆن نەدا بە پشتی سەرمان و ئیدی کۆتایی بەو چیرۆکە تراژیدیایانمان بێنێت.
ئەمە ڕەنگە چل ساڵی تەمەنی من بێت بەڵام ئەی 1970کان و 50کان کە پڕپڕیەتی لە نەهامەتی تکایە ئێمە نامانەوێ 10 ساڵی تریش و چیرۆکێکی دیکەی تراژیدی جەنگ ببینین ئێمە نامانەوێ لانیکە مناڵەکانمان کە گەورە بن چیدی ئەم تراژیدیانە وەکو من بجێڕنەوە ڕەنگە بەشێکیم هەر زۆر بە خێرایی تێپەڕاند بێ ئێمە ئاشتیمانەوێ ئێمە ژیانمانەوێ ئێمە لەسەر ئەو زەمینەی خوای گەورەکو بە هەشتێک پێشکەشی کردوین بەڕاستی ژەمانەوەکو مرۆڤ بژین چیتر نامانەوێ هەرچی باروت و هەرچی ناخی ڕەش و دەستی ڕەشە لە سەرمان تاقیکردەوە ئەمە با بۆ مێژوو بمێنێ شرۆڤەکەمان دەست پێ دەکەین لەگەڵ ڕووداوە خێرا و لەگەڵ ڕووداوە گەرمەکانی ئەم جەنگە کە لێکەوتەکانی یان لێکەوتە ئابوووریەکانی کەمتر نییە لە لێکەوتەکانی شەڕی موشک و درۆن و فڕۆکە زەنجەکان ئەواڵە هەرە سەرچێکاوەیە دوای ئەوەی ئێران هەڕەشەیەوەی کردو کە لە وێسگەکان یان لە پاڵاوگەکانی بەرهەمێنانی نەوتەدا لە وڵاتانی کەندا و بەشێکی زۆریان چۆڵ کراون مەترسێکی گەورە هەیە لەسەر ئەو بابەتە و لانیکەم وەکو ئەڵێن کە بۆ ئێمە نەبوو بوو ئێوەش نابێت شرۆفەکەمان لەگەڵ هەرێک لە بەڕێزان لە سەرتادا لەگەڵ بەڕێزار ئارێز عەبدوڵڵا نووسەر و سیاسەتمەدار لە شاری لێرە دەست پێ دەکەین دواتر شرۆڤەکاری بەتوانە و پڕ زانیاری دکتۆر هەردی مەهدی لێرە ئامادە بێت لە ستۆدیۆ لەگەڵ ئەویش درێژەی بابەت و شیکاریەکانمان دەدەین کاگارێز خۆت ئەگەر لە تۆش بپرسم خۆت شایەتی ئەوەی کە ڕەنگە من لە 40 ساڵیدا ڕەنگە جەنابەت لە 56 ساڵیدا هێندەی دیکە تراژیدیا و نەهامەتی ئەو میلەتت ببینی بێ بۆیە دڵنیان بەڕێزیشت لەگەڵ ئەوەی کە ئەڵەی نابۆ جەنگ سپاس بۆ بەشداریت بەڕێز کاگارێز عەبدوڵڵا من ئەمەوێ پرسیاری ئەوە بکەم ئەو دۆخە بۆ کورد یان بە تایبەتی بۆ کورد تا ئێستا کورتوانیوتی باشی هێناوە وەکو ئەڵێن سپاس کاک زانا دەستەکانت خۆش بێ ئەو چیرۆکەی بەڕێزت جێڕاتەوە چیرۆکی ژیانی کورتێک لە چیرۆکی ژیانی خۆت بۆ من نەزانم ئەوە چیرۆکی هەزاران و یا سەدان هەزار خەڵکی ئەم وڵاتەیە کوردستانی ئەم وڵاتەیە بەڵام شتێکت باس نەکەیت ئەویش ئەوەیە کە تۆ لە بنەماڵەیەکی لەوەتی خەبات هەیە لە ناو خەباتدان لە ناو شۆڕژدان واتە بنەماڵەکەی ئێوە شانازیەکی گەورەیان هەیە لە خەبات و تێکۆشان کە توش لە ناو ئەو بنەماڵەیە پەروەردەبووی بۆیە هەست بە ئازاری خەڵک هەست بە ئازاری تەنانەت هی وڵاتانی دەرودراسێش دەکەی من شاهدی ئەوەم کە تۆ لە بنەماڵەیەکی هەرە شۆڕژێڕ و هەرە قوربانی دەرۆ خوێڕژی ئەوانی کە خوێنیان لە پێناو میلەتەکە ڕێشتیان لەوانەی هیوای تەمەندرێژی و سەرکەوتنت بۆ دەخوازم کاک زانە ئەو شەڕەی کە هەیە نازام جێ لە دەنگمە کاک زانە کاکە دەنگ نییە بەڵێ گوێم لە دەنگی تۆی کاگارێز کاگارێز گوێ لە ئێستا بەڵێ باش باش ڕاستە ئەو شەڕەی ئێستا هەیە لە نێوانی ئەمریکا و ئیسرائیل لەلایەک و ئێرانیش لەلایەکی ترە بەڵام پڕیشتیش بەر ئێمە کەوتووە و ئێمەش وەکو هەموو میلەتانی دەرودراوسێ زەرمەندین لەو شەڕە خۆت تازە باست کرد کە بارودۆخی ئاسایشی هەرێمی کوردستان ئارام نییە چونکە بەردەوام درۆنەکان ڕۆکێتەکان هەڕەشەن بۆ سەر ژیانی خەڵک بۆ سەر بنکە و بارەگا خزمەتگوزاریەکانی کوردستان بێجگەلەوە لە ڕووی ئابووریشەوە زەرێکی زۆر بە خەڵکی عێراق بەگشتی و بە تایبەتی بە هەرێمی کوردستانیش ئەگاواتە ئێمە زەرمەندین بەڵام ئێمە دەستمان نییە لەو شەڕە و بەخواستی ئێمەش نییە شەڕێکە هەیە کەواتە کە شەڕێک هەیە لەوێ ئەبێ ئێمەش حسابی خۆمان بکەین ئایا ئێمە باشمان هێنەیە خراپمان هێنەیە باشترین ئیشی کە کردومانە ئیشە باشەکە ئەوەیە کە بێلایەنین لە شەڕەکە و کە من ئەڵێم بێلایەنین ئەبێ هەرێمی کوردستان بە شێوەیەکی گشتی باسی هەرێمی کوردستان بە شێوەیەکی گشتی یەکەم و بە گشتیش هەمیشە دووپاتی ئەوە کاتەوە کە هەرێمی کوردستان بێلایەنە
چکە بەڕاستی نەبوو بەرژەوەندی هەرێمی کوردستان ئەو شەڕە هەڵگیرساوە نە لە بەرچاوی ڕەشی کورد نە لە بەرچاوی ڕەشی بلوچ نە لە بەرچاوی هیچ کەسێک شەڕێکە لە نێوان ئێران و ئەو وڵاتانە هەیە لەلایەک ئێران لە ساڵی 79 لەوتی شۆڕش کرایە دروشمێکی هەیە کە ئەڵێ مردن بۆ ئەمریکا مردن بۆ ئیسرائیل وەلەو کاتەوە ئێران خۆی ئامادە دەکات خۆی بەهێز دەکات لە هەموو ڕوویەکەوەش بینین ینی بەهێز بوو کە بینیمان واتە ئەوەی کە گوتوویەتی مەرگ بەر ئیسرائیل یا مەرگ بەر ئەمریکا بەڕاستی بووە بۆیە پێم وایە لە دوای گۆڕانی بارودۆخەکانی جیهان یعنی گەیشتە قۆناغێک کە ئەمریکا بە تایبەت و ئیسرائیلیش لە دوای ئەمریکا ئەو بابەتە بە هەند وەربگرن کە ئەمریکا کاتێک ئەڵێ مردن بۆ ئیسرائیل مردن بۆ ئەمریکا بەڕاستیەتی ئەوە خاڵێکە خاڵی دومیش ئەوەیە کە خودی ئەمریکا بە تایبەتی ترامپ هەژمون خوازە ئەوێ هەژمونی بەسەر ئەمریکای لاتین بەسەر ڕۆژهەڵاتی ناوەڕاستدا بسەپێنێ کەواتە ئەگەر گریمان دروشمەکەش هەر دروشم بێ واز لەوەش بینین چەند خۆی ئامادە کرد بوو بۆ ئەو شەڕ ئێران ئەوە دەرفەتێک بوو بۆ ئەوەی درایە دەستی ئەمریکا بۆی ئەو شەڕە هەڵگیرسێنێ چونکە ئەو ئێستاڵێ ما بەرگری لە خۆمان دەکەین لە بەرۆی چلو ئەوەندە حەوت ساڵە دژایەتی دەکرێن دروشمان لە دژبەر زەکرێتەوە هەوڵە درێتچی ئەتۆمی دروست بکرێت ڕۆکێتی دوور هاوێش دروست کراوە هەمووی ئێمە بە مەترسی بۆ سەر خۆمان و بەژۆندی خۆمازین بۆیە لێ دەین واتە پاساوێک دراوەتە دەست ئەمریکا و ئێران ئەمریکا بەو شێوەیە شەڕەکەی دەست پێ کردووە کە نازانین ئەنجامەکەی بەرەو کوێ دەچی یاخود کەی کۆتایی دێلانی کەم هەرێمی کوردستان تاکیدی دەکەمەوە پێویستە بێلایەن بێ بەڵام ئێمە باشمان کردووە نا کاکزانە هەرێمی کوردستان ئەگەر بە چاوێشتر سیرکەین دوای ئەوەی ئەو شەڕە هەڵەگیرسە پێش ئەوەی شەڕ هەڵگیرسێ ئێمە کۆمەڵێک گرفتمان هەبوو لە هەرێمی کوردستان گرفتی سیاسیمان هەبوو هەرێمی کوردستان لە قەیرانێکی سیاسی قوڵدایە پەرلەمانەکەی پەک کەوتووە ناکارایە حکوومەتەکەی ماوە بەسەر چووە سەرۆکایەتی هەرێمی ماوە بەسەر چوو کۆمەڵک کێشە و قەیرانی تریشمانەیە ئەگەر ڕاستیتەوێ دەبواە لەگەڵ هەلگیرسانی شەڕ خۆی دەبواە پێشتریش بەڵام مادام شەڕەکە هەلگیرسا ئەو هەلگیرسانی شەڕە ئەبواە پەلە بکرێتەوەی کە پەرلەمان کارا بکرێتەوە کە حکوومەتی هەرێمی نوێ پێک بهێندرێ کە ڕێککەوتنێک لە نێوان یەکێتی و پارتی و لە نێوان هەموو لایەنە سیاسەکانی تریش هەبێ بۆ ئەوی بە هەموو بێکەوە سەیری ئەو گۆڕانکاریانە بکەین کە لە ناوچەکە دێنە پێش چونکە بە دڵنیاییەوە نە عێراق وەکو پێش ئەو جەنگە دەمێنێتەوە نە ئێران نە ناوچەکەش کەواتە بەداخەوە یعنی ئامادەیەک نییە بۆ ئەوەی چی دێتە پێش بۆیە ڕاستە بەدەستی ئێمە نییە بەڵام بە دووری مەگرێت لە ئەنجامی ئەو بێباچیە یا لە ئەنجامی گرەوکردن لەسەر ئەوەی ئەمە دۆڕێ و ئەم سەرەکەوێ بە دوور مەگرێت لە کۆتاییدا ئێمە یەکێک لە وڵاتە زەرمەندەکان بین ئەویش هۆکارەکەی ئەوەیە کە هەرێمی کوردستان یا دام و دەستگاکانی هەرێمی کوردستان بۆ گۆڕانکاریەکان خۆیان ئامادە نەکردووە نەبوونی یەکوتاری نەبوونی یەک استراتیژی لە یەک تێنەگەیشتن ناکارایی حکوومەت هەموو ئەوانی باسم کردن هەموو ئەوانە بەڕاستی گرفتی گەورن پێگەی هەرێمی کوردستان نەک بۆ ئاویندە بەهێز دەکەن بەڵکو لەو گۆڕانکاریانەی کە دێنە پێش ناتوانێت پێگەکەی خۆی وەکو جارانیش بهێڵێتەوە بۆیە دیسان ئەڵێم بەداخەوە کە ئەوەی پێی ئەڵێن سەرکردایەتی سیاسی لە ئاستی بەرپرسیارەتی مێژووی سەرشانی دانیە بەڵێ کاگارێز لەگەڵمان بێنەرەوە دکتۆر هەردیش لێرەیە سپاس دەکەم کاگارێز دکتۆر بەخێر بێ ماشەڵڵا قاتە کوردەکە جوانە وەڵی وتم بەرەو نەورۆزە چین ئەوە هەورامینی نەوەڵام هەورامینی وابزانم نازانم قاتی مۆدیلی وابزانم ئەم تازانەی پێشمەرگانانەیە ئیتر دیاری بۆ تاتویان هەر خۆت نەوەڵا ڕاستەکەی بەکەشفی نەکەم دوسێ جژن لەمەوە پێش تازانە بەڵام کەم لە بەریانەکەم ئەلبەتە خۆش بیاخۆ منیش بەرەو نەورۆز و جژنی ڕەمەزان و هیوادارم جژنەکەشمان کورداندووە ئینشەڵڵا جژنێکی خۆشترە بێت جژنەکانی تر و بەمێدی ئازادی و ئاشتی بۆ کوردستان و سەرزەم ناوچەکە ئینشەڵڵا پاراستی مافی کوردەوە ئەڵبەتە هەر وڵاتێک بێ کورد بەشدارکەوە مافی کورد بە بەدڵنیایی وڵاتێکە ئەهوەنتر و ئارامترە بێت لەم گێژەڵۆکەیە یعنی تۆ بەشی دیالۆگی تیاشۆتەوە تۆ تەوێ مەسەلەن هەر وڵاتێک سەرەتا ئەگەر بێوێت
بەرلەوەی دەست بە ڕووخام کاتیان بەرلەوەی خەڵک پەلاماری دەرگا بۆ کورد بکات بەڵێ ئەوە نمونەی ئێران ئەوە نمونەی عراقی پێشوە ئەو نمونەی سووریا ئەو تورکیاش لە بەردەمیایەتی إن في ذلك عبرة لأولي الألباب. بالضبط. من همو جاري لما هو شعري يمني مكرياني مانيفيستي روحي إنساني كرد لسدي بيستمع هم شيواني إنساني شكات يعني خمي مروفايتيتي هم الشيوية ملتاني منطقة حاشاي لنا كان حاشا لبوني كرد نكرت كهاد أصلا ناكرت دواجار أوي كأمينته صد صالة بأمنية ما مر لقل وجودي كردا كان يعني بلين نية زيادة ملام دركوت نلا ميجود ديرنا أسرته نلا ئێستا توانین بسرنەوە تەنها ئێمە زەرمان نەکرد لەوەی کە پەلاماری ئێمەیاننا لە هەر چوار وڵاتەکەوە بەڵکو پایتەختەکانی خۆشیان هەر بە نائارامانەوە دایکانی فارسیش هەر ڕۆڵەیان کوژرا دایکانی تورکیش بە هەمان شێوە دایکانی عەرەبیش بە هەمان شێوە هیوادارم یادی بەخێر ئەوەی کە گوێ لەم قسەی من نەگرێت بۆی جوانتر ڕوون بێتەوە بەلای ئەم قسەی کە ئەڵێم ئەوانیش ئیسراحەت ناکەن کە ئەیانەوێ ئێمە بسڕنەوە سەیری فیلمەکانی خوا لێ خۆش بوو شەهیدی کولتور و سیاسەتی کولتوری کوردی تەهای کەریمی بکەن ڕۆحی شاد کە چەند ساڵ لەمە بەر گیانی سپارت بەڵام فیلمەکانی ڕێک ئەو ڕۆحەیە کە ئینسانی کورد نایەوێت زەوی کەس داگیرکە نایە پەلاماری کەس بە بەڵام لە ڕاستیە خەیاڵی خاویشە کە یەکێ بیای بیسڕێتەوە بۆیە شعرەکەی هێ من جوانە شیوەنی من شیوەنی ئینسانیە بانگی ئازادی و بڕووی یەکسانیە شیوەنی من شیوەنی کوردێکی بێبەشە ئەو گەلەی حاشا دەکەن لێ و بەڕاستی هەش هەرەوەڵا دکتۆر پێسێ ئازارێکی اقتصادی بەر ئێران کەوت پێ ئەمڕۆ لە گازی لە گازی پارس درراوە مەسەلەسە پزیشکیان بەردەوام قساکاڵێ ئەو دەست درێژە بۆ سەر ژێرخانی و زێران هیچ دەستکەوتێکی بۆ ئیسرائیل و ئەمریکانیە بەتوندی ئیدانی بە ئامانزگرتنەکەکەین هێرش سەر ژێرخانی و زەی ئێران ڕەوشەکە ئاڵۆستراکات ئاڵۆسترێکات ئەم شوێنەی کە لێ دراوە لە ڕووی دابینکردنی گازی ماڵانەوە دابینکردی گازی ناو ئێرانەوە تەنیا پەیوەندی بە دەوڵەتەوە نییە تەنیا پەیوەندی بە توانای سەربازی و ئەوە بەرەنا سەربازیەوە نییە بەڵکو بەوەی کە ئەوترێنزیەکەی سەدا هەفتای گازی ئێران لەم شوێنە دابین نەکرێت ئێمە نازانین چەندێکی لێ دراوە چەندێکی لە کار کەوتووە و چەند بەشی لە دوو بەشی دراوە هەڵم نەکردوێ ئایا ئەوە ئەکرێ لەو بەشە بێت کە خەڵک دیارە ئەمە لە چوارچێوی سیاستێکی گشترایە کاکزانە لە ماوەی ئەم دووسێ ڕۆژەی ڕابردووە جۆرێک لە پەرسەندنی خێراتر لە بە ئامانجگرتنی ئێران لەلایەن ئیسرائیل و ئەمریکاوە بەدی ئەەکەین یەک جار لە ناوەڕاستی شەڕەکەیە بوو هەڵم نەکرد بێت شەوی 12 بوو یا 13 بوو پەلاماری پێگەیەکی سوتەمەنی تاراندرا بەڵام هەر دەست بەجێ لەلایەن ئەمریکاوە ئامۆژگاری ئیسرائیل کرا کە ئێمە نامانەوێ وزەی ئێران لە ناوبەرین بەڵێ نامانێ زێرانە بەڵکو ئەمانەوێ وزەی ئێران بەڕێوە بەرین بەو شێوەیە کە پێویستە ینی وەکو فەنزوێلا بۆ نمونە ینی بۆ مانای بەشی هەمووی تیابێت و پێویست ناکات سەرفکرێت لە چەک و سەرفکرێت لە پارە و دواتر ئەم پارێش سەرفکرێتەوە لە پڕچەکردنی هەم ئێران و سوپای پازداران و لوبناان و یەمەن و عراقوان ینی ئەمریکا دیارە بەبستی ئەوەیە ئەتەنیا ئامانجێکی سیاسی بێدەنگکردنی سیاسیانە و سەربازیانە ئێران نییە بەڵکو ئامانجیشی بەرژەوەندی بازرگانی و ئابووری خۆیەتی لە گەروی هورمزەوە بیگرێتە ئەگاتە باکووری ئێران لەسەر جەمڕوە ئابووری و برێنانەکانەوە بۆیە چاوی ترەم تەنها لە ئامانجی سیاسیەوانە نییە بەڵام لەم دووسێ ڕۆژەیە چەند شتێک ڕوویە کە بەلامەوە گرنگە بینرانمان ئەگەیان لێبێت یەکەم بەچڕی ئەو وێزگە و ئەوەی کە خۆمان پێڵێن سەیتەرەی کاتی ینی ئەو خاڵەکانی پشکنینی کاتی و کۆنتترۆلی ناو شاری تاران و شارە گەورەکان بەخەستی یاجاری وە لە چەند شوێن لە 20 شوێن ئەمانە بردمان کراوە لەلایەن ئیسرائیلەوە ئەمە دیارە یانەوێ ینی ئەو تۆڕە پەیوەندیەی کە زانیاری بە یەکتر ئەێنەوە مەترسی ئەوەی کە ناو خۆیان هەڵگەڕانەوە ڕوونەیە ئێران ئەمانە بۆ ئەمە دانێت سوپای پاسداران و نیروی ئینتیزامی و ئەوەی ناجاوانە بۆ دانرێت بەڵام ئیسرائیل بەخەستی لە ماوەی ئەم سێ چوارشەوەی ڕابردووە زۆر بەخەستی بردمانی ئەم شوێرانەی کرد خاڵێکتر لە وەرچەرخان و پەرسەندنەکان دووبارە دەستی کردەوە بە ئامانجکردنی سەرکردەکانی سەرکردە دیار و کاریگەرەکانی ناو بڕیاردانی جەنگ و بڕیاردان و بەڕێوەبردنی ئێران بۆ نوتۆزانین لە ماوەی 24 ساعاتە سێ لە سەرەکیترین کەسەکە بەتواناکانی ژووری بڕیاری سیاسی و سەربازی ئێران لە کاتی جەنگا ینی دیاکتیف کران لە ناو بران ئیشیان لاریجانی بوو سولەیمانی بوو سلەیمانی بوو لەگەڵ ئەوەی بەسیج لەگەڵ ئەوەی ئەمڕۆ ئیسماعیلی خەتیبزادە کە ئەمە ینی
هەروە ئاسانیێتەوە بەنی وا بەسریانە تێپەڕی لە ڕاستە ئەمە باڵی هەواڵگری و لاری جاری نزیکەی 50 ساڵ مەشەوی پێشتر باسمانە بەڵێ بنامێت شەو نامێ باسی کەس لەبەرەوە ئەبینی ئەوە بە هەروەها بەسیج کە سەرکوتکردنی خەڵک زۆرتر لە ئەستۆ ئەگرێ و هێزێکی پشتیوانی سوپای پازانوانەیە ڕۆڵی گەورەی هەیە لە ناو ئێرانە ئەمە خاڵێکی ترەکە ئەچێتە پاڵ خاڵی بێزگار خاڵی سێم کە ئەمڕۆ بینیمان بردومانکردنی چڕی سەرجەم ئەو گازوشتی کە پەیوەندی بە خەڵکەوە هەیە خاڵێکەکەم و دومیش پەیوەندی بە خەڵکەوە بوو وێزگەکان و سەرکردەکانی ئەوەی کە کۆنتترۆلی خەڵکەکەن خاڵی سێمیش ئەو پێگە وزەیانەی کە ڕاستەخۆ پەیوەندیان بە ژیانی ڕۆژانەی خەڵکەوە هەیە ئەیە بەبڕای من ئەمە لەگەڵ ئەو بەیاننامەی وەزارەتی بەرگری ئەو پرس کۆنفرانسی وەزارەتی بەرگری ئیسرائیل کەوتی ئەو لیستان هەر بەرپرسێکی ئێرانی کە لە لیستایە بە بێگەڕانەوە بۆ بڕۆن لە ناوی بەر دەستکردنەوەی ئەوان یەکسانە بۆ دەستکردنەوەی سوپای ئایەت الله خامنەی کە وتی ئاتەش بە اختیارن کاتی خۆی وتی هەر منکەرێکتان بینی لە دەرەوە بڕۆن سەر پشک بن ئەمیش هەمان تەکتیک بەکارێنێت کە ئێران پێشتر بەکارێناوە ئەم چوار خاڵەوە پەرسەندنی لە بەڕێوە ئەڵبەتە ناو ناپەرسەندن یعنی هەمان ئامانجە بەڵام بە شێوەیەکی گشتگیرتر بۆیە ناو ناپەرسەندن نەموت وەرچەرخان پەرسەندنە بۆیە دیارە ئامانجی ئیسرائیل و بە هەماهنگی لەگەڵ ئەمریکایە ئامانجیان ئەوەیە کە دۆخی بەڕێوەبردننی ئیداری حکوومەتەکەی پزیشکیانی شتێک بن لە هەمان کاتە بۆ ئەوی تووڕەیی خەڵک زیاتر بێت لەمە چونکە ئێستا لە قۆناغی ئێمە هەفتەی سێمە خەڵکی ئێران لەوە چه وردە بۆ دروست بێت یعنی ئێوە تا ئێران وێرانەکە ناڕۆن وردە بەڵێ ئەمە ینی کێشە دروستکردن بۆ وزەی ناوماڵان کە کارەبای لە دروستەکرێ مەسلەی لە گەرمکردنەوە بیگرێتە ئەگاتە ئیشوکاری ماڵان و کارگەکان و بازار پەیوەندی بە گازەوە هێت وەزانی لای خۆمان غازی پێوترێت لەبەر باوەڕم وایە ئەم پەرسەندنە کاریگەری ئەبێ لەسەر تووڕەکردنی خەڵک هەیە لە هەموو جۆرێک شۆڕش و وەڵگەڕانەوە و شەڕێکا شتان ئەکرێت جاری وایە کە لە ئانی نیوەگیان بوونا خەڵک تووڕە بکاکەین تا ئەم وڵاتە وێرانەکە ناڕۆن ئیسرائیل و ئەمریکا ناتوان نەزانم لەم سەرکەوتنین بەڵام ئەیانەوێ ئەم دەنگە بەرزکەنەوە لە ناو ئێرانە بەتایبەت ئەوەی کە سەیترەکان نایەڵن سەرکردکارەکانیش نایەڵن ئێمێنێتەوە سەر ئەوەی کە تۆ ژیانیش لە ماڵەوە زۆر دابین نەبێت بۆی لەوە چێ گرێوی هەر یەکەم ڕۆژێ ژیان گرێو لەسەر ئەوە بووە کە ئەمە بە وردی باسیەوە بکەین بەتایبەت لە وڵاتنی سێزە بە دەروونە و نەورۆزۆوانە کاگارێز زۆر جارە وترێت یان زۆرە وترێت کە کورد ئەتوانێت بێلایەن بێ لە کاتێکدا ناوچەکە دەکوڵێ مەسەلەن عێراق ئەجەندایەکی ڕوون و ڕاشکاوی نییە ئێران تەکلیفی هەیە لە هەرێمی کوردستان ئەمریکا نەوعەن ما تەکلیفی هەیە لە هەرێمی کوردستان هەرێمی کوردستان بە چ ڕێگاک دەتوانێت و بێلایانی تا سەر بپارێزێ بەتایبەتی لەگەڵ ئەو پەرسەندانەیە و چەند ڕۆژوە و چەند شەوەی کە ئیبینین لە بەغدا و تەنانەت لە هەولێر و سلێمانیش کاک زاناوەکو گوتم هەرێمی کوردستان بە قسەی هەرێمی کوردستان و لەسەر هەرێمی کوردستان ئەو شەڕە هەڵنەگیرساوە بەڵێ بێلایانی گرینگە بەڵام ئەبێت چی بکە جارێ پێم بڵێ چێ ئەبێت چی بکە لەبەرەوەی بەڕاستی دام و دەستگاکانمان دام و دەستگای ئەوە نین کە بڵێن نوێنەرایەتی ڕاستەقینەی خەڵک دەکەن و لەبەرەوە پەرلەمانە پەکراوە حکوومەتە ناتوانێت حکوومەت ینی بڕیاری گرنگ بدە ناتوانانی بڕیاری چارە نووستا چکە حکوومەتی کاربڕێکەرە و جگەلەوەی حکوومەتی کاربڕێکەرە تەنانەت ئێستا ینی بۆ نمونە دووسێ ڕۆژ پێش ئێستا هەندێک هەنگاوندران تەنانەت پرس بەو لایەنانەش نەکرا کە لە ناو حکوومەتن بۆ نمونە یەکێتی و گۆڕان لە ناو حکوومەتن کەچی بەبێ ئەوان یەکسەر بڕیارێک درا ئێمە ڕێگە نادەین نەوتی کەرکووک بە هەرێمی کوردستان دەڕەت بیکە قەیرانێکی گەورەی لە نێوان هەرێمی کوردستان و عێراق دروست کرد ئەوە بەگشتی ئەمە ئەڵێن بێلایەن بی بەڵام گۆڕانکاری دێنە پێشەوە ئەو گۆڕانکاریانی کە دێنە پێشەوە ئەبێ بۆ خۆمان ئامادە بکەین بۆ گۆڕانکاریانە ئەگەر لە منە پرسی چی بکەین بۆ ئەوی بێلاین ببینینەوە جارێک پێویستە ینی پێ دەست لەسەر زەرجی خۆمان دابنین حکوومەتەکەمان کارا بکەینەوە دام و دەستگاکان ڕەوایەتیان پێ بدەینەوە بۆی نوێنەرایەتی خەڵک بکەن بۆ یەکدەنجی و یەک هەڵوەستی دروستکەینەوە ئەینجا ئەوەمان کرد اینجا ئەو بکەین بۆ هەر گۆڕانکاریەک ئەکرێ هەڵوێستی ترمان هەبێ جارێ بێلایەن نیە ڕەنگە شتێک بێتە پێش ناچاربی بێلایەن نەبی بەڵام ئێستا هەڵوێستەکە بێلایەن نییە دواتریش وەکو دەڵێ لۆ هەر گۆڕانکاریەک چی لە بەرژەوەندی خەڵکی کوردستانە ئەو هەنگاوە بندرێ یاخود ئەو هەڵوێستە
دەرببڕێ خۆڕاستی ئێستا هەرێمی کوردستان بێلایەنە بەسەوە بینین ڕۆژانە بە ڕۆکێت و بە درۆن چ لە ئێرانەوە چ لە لایەنگرانی ئێران لە هەولێرە درێ لە سلێمانیە درێ لە کۆیە درێ لە سۆرانە درێ لە دۆهۆکە درێ ئێمە پرشکمان بەرکەوتین بەڵام نابێ ئەو شتان ئێمە ڕاچێش بکە بۆی کاردانەوێ چیوامان هەبێت دواتر زەرەر بکەین وەکو باسم کرد ئەبێ ئامادەیمان هەبێ ئەبێ یەک هەڵوێستیمان هەبێ ئەبێ یەکە دەنجیمان هەبێ ساڵی 91 بە ئەو بینین و بیرخۆمان ئێستا ئەوە یعنی کاتی یعنی یادی ڕاپەڕینی 91 بەهاری 91 ڕاستە ئێمە لەو پەڕی هەم میلەتی کورد هەم حیزبەکان یاخود بەرەی کوردستانی لەو پەڕی مێدیونە دوورە پەرێزیدا بووین بەڵام بەرەی کوردستانی هەبوو یەکدەنجیەک و یەک هەڵوێستیەکی جوانی هەبوو و ئەو بەرەی کوردستانی توانی خۆی ئامادە بکە بۆ گۆڕانکاریەکان لە کۆتاییشدا کە دەرفەتێک کاتە پێش دەرفەتەکەی قۆستەوە ئەوە بوو سەرکردایەتی ڕاپەڕینی کرد و دواتر لە ڕاپەڕنج بەوڵاوە بەڕێوە هەڵبژاردنێکی ساڵی 90 بەڕێوە بردام و دەستگای دامەزراندەوە ئێستش ئەبێوا بین ئێمە ئێستا پێمان وانە بێ ئەوەی ئێستا ئەگوزەرەی لە 91 لە 91 کەمترە نا زۆر زیاترە لەبەرەوەی دڵنیا بن گۆڕانکاریەکان عێراق ئەگرێتەوە گۆڕانکاریەکان تورکیا ئەگرێتەوە گۆڕانکاریەکان ئێران ئەگرێتەوە بەڵام ئەوەی مێش میێوانی نییە تا ئێستا ئێمەین وەکو باسم کرد تاقە یەک شتێکە گوتمانە بێلایەنین ئەوە کارێکی باشە بەڵام بەڕاستی ینی ئاراستەی جیا هەیە بیرروبۆچوونی جیا هەیە و ینی چی بڵێم هەب دیسان دەڵێم ئەجەندای جیا شوێ بەڕێزکاگارێز ئەجەندای جیا هەیە ئەجەندای جیاوازمان هەیە لە ناو ئەجەندا چییە؟ ئەجەندا چیە ڕەنگە ئێستا کە سەیرەکەی هەموو لایەنە سیاسەکان یەک ئاراستی سیاسیە هەمویان ئەڵێن بێلایەنی باشە بەڵام بە جۆرێک تر بیر دەکرێتەوە بەڵام یەک دەنجی نییە بەڵام یەک هەڵوێستی نییە بەڵام نییە ئەگەر یەک دەنجیوێک هەڵوێستیە بیلانێکم حکوومەتەکە کاراکرێتەوە کاکە بوونی حکوومەتی هەرێمی کوردستان ئێستا خاڵی هەرە بەهێزی گەلی کوردستانە بێ هەر نەک بۆ ئەوەی بۆ گۆڕانکاریەکەم بۆی لەگەڵ عێراقیش باشتر معاملەیەکی باشتر بکە لە بەرژەوەندی هەرێمی کوردستان لەبەرەوە جندا چییە جندا ڕەنگە لایەنێکە بی پێی وابی حکوومەتی عێراقە ڕوخێ و ئیترکاتی ئەوە هاتووە ئێمە مەرجەکانی خۆمانیان بەسەردا بسەپێنین ڕەنگە لایەنشکبی پێی وابی نەخێر کاتی ئەوەیە کە ئێمە لەگە لایەنە عراقیەکان زیاتر بچینە پێش چونکە ئێستا چارە نووسمانێکە عراقی گەلی عراقیش وەکو گەلی کوردستان ینی ڕوبەڕووی شەڕێک بوونەوە ئەوانش بە دڵیانی و بەخواستی ئەوانیش نییە بهەیە ئەوان هەیە ئەو ئارەستەنە بەڵام گرنگە استراتیژەتی هەرێمی کوردستان چییە تاکتیکەکانی هەرێمی کوردستان چییە یەک نییە دوو نییە دە نییە نازام چەندە بەڕاستی لانی کەم دووسێ ئاراستە هەیە کاگارێز کەواتە لە حاڵەتی ئەوەی کە کاری هەرە زەڕون من بەسەلەن لە بەرنامەکانی پێشووی پانۆرامادا زۆر جار باز دەکرا ناوچەکە ڕوبەڕووی مەترسی دەبێتەوە ڕەنگە مەترسی جددی لەسەر هەرێمی کوردستانە ئێستا و پێویست ناکە بە خەڵکی بڵێ مەترسی جددی ئەوە مەترسێکەیە ینی هەموو شێوە دەبینین لە هەولێر لە سلێمانی لە کۆیا لە دەوروبەریمان مەسەلەن درۆن دێت موشک دێت مەسەلەن چە زۆر ئاسایی بووتەوە ها ئێستا نووسراوە دەنجی تەقینەوەکی بێست لە کۆیە بیسترا یعنی تۆزێکی تر دەنووسرا لە سلێمانی بیسترا تۆزێکی تر دەنووسرا لە هەولێر بیسترا ئێستا ناو مەترسەکە داین بەڵام ئەوەی کە زۆر دەبێت کارا و نیشتیمانی هەمووشی دەڵێت نیشتیمانیانە کار بکەین کامەیە کاگارێز زین چۆنە کاک زانام مەترسی لەوە گەورەتر هەیە منەترسم ئەنجامی ئەو شەڕە خراپ بەسەر هەرێمی کوردستاندا بشتێتەوە ئەترسم ئەوانەی تا ئێستا پشتیوانیان لە ئێمە کردە پشتمان بەردەن لە پێناوی دەستەبەرکردنی دۆستی گەورەتر یا دۆستی بەهێزتر ئێمە ئەگەر سەیری سووریا ڕۆژ ئاوا بکەین ئەحمەد شەرع کەسێکی داواکرا بوو لایەن ئەمریکا و هەر کەسێک بیگوت بە لە فلان شوێنە 10 میلیۆن دۆلاری وەرەگرت دواتر هات پشتیوانیان کرد و ئەو ئەحمەد شەرعی کە بەناوی کە تیرۆریزم بوو کردیان بە سەرۆکی دەوڵەت و پشتیوانیان کرد و ئەو ڕۆژەی کە هێزەکانی ئەحمەد شەرع پەلاماری شێخ مەقسوود و ئەشرەفی کوردیاندا یەکێتی ئەوروپا 650 میلیۆن یۆرۆیان بۆ وەکو هاوکاری بۆ برد هەمان ڕۆژ بوو چی بوو ئەوە ڕێککەوتنی بەرژەوەندیەکان ڕێخستنی بەرژەوەندی نێودەوڵەتیەکان بوو لە نێیان کۆمەڵێک وڵات بۆ دیزاینکردنەوەی یاخود بۆ گۆڕانکاریەکانی دێنە پێش
دواتر ئەو هێزەی کە پێشتر ئێستا لە ساڵی 2026 لە بودجەی ئەمریکا هاوکاری بۆ دابین کراوە واتە هێزەکانی سووریای دموکرات لە بەرچاوی ئەمریکا ئەو ئەمریکایی کە لە بودجە بە یاسا پارەی بۆ دابین کردوونوە چەندین ساڵە چەکی دەدەێت دۆستی ژمارەیەکی دەدەنێ و هێزەکانی سووریای دموکرات بەشێک بوون لە هاوپەیمانی نێودەوڵەتی لە بەرچاوی ئەوان ئەویان بەسەر هات و ئەویان بەسەرهینان بینیمان بۆچی چکە ڕێککەوتنیەک هەبوو ئەوانە لایەنە بەهێزەکە بوون لەسەر حسابی لایەنە بەهێزەکە ڕێککەوتنێکی گەورەتر کرا ئێمە لە هەرێمی کوردستان نابێ زۆر لە خۆمان بای بین پێمان وابێ تەواو مادام ئێمە هەرێممان هەیە مادام ئێمە پشتیوانمان هەیە مادام ئەوە سەرۆکی وڵاتان پێشوازی لە سەرۆک و سەرکردەکانمان دەکەن کۆتایی هات بەڕاستی ئەوە تەواو نییە کاکە ئەوە باشە بەڵام ئەوە هەموو شتێک نییە واتە ئەوە دڵنیایی نادا بەوەی کە ئێمە لە ئایندەدا پارێزراو بین لەبەرەوە ڕەنگە لە ئەنجامی دوای کۆتایی هاتنی شەڕ بە شێوەیەکی تر مامەلە لەگەڵ هەرێمی کوردستان بکرێ ڕەنگە ئەو وڵاتانی تا ئێستا پشتیوانیان کردوون یەکێک لەوانە ئەمریکایە کە ئێستا شەڵێن ئێمە زۆر مەمنونی ئەمریکانیەکە لە ڕابردوودا زۆر پشتیوانی کردوون ڕەنگە دەستمان لێبەردا بەڕاستی دەستبەردانی دۆستەکانمان لە قۆناغێکی ترکە دێتە پێشەوە ڕەنگە چارەنووسی میلەتەکەمان بەرەو ئاقارێکی زۆر خراپ بڕوە بۆیە بێ باشتر بیر لەو بابەتانە بکرێتەوە یعنی هەر ئەوە نیە ئێستا چیە گوزەری ها ئێران ئەگەر ڕوخا ڕەنگە کوردیش لە ڕۆژهەڵات بە مافی خۆی بکە ئەو ڕەنگە بەڵام بەڕاستی ڕەنگە لە دواتر لە پێناوی ڕێککەوتنێکی هەرێمی گەورەتر یا ڕێککەوتنێکی نێودەوڵەتی گەورەتر لە نێوان تورکیا و عێراقێکی نوێ و ئێرانێکی نوێ و ئەمریکا ڕەنگە و هەرێمی کوردستانش بکەنە قوربانی باشە کەواتە تاکە ڕێگە چارەسەری خێرا کامەیە کە کردارەچی بێ و کاریگەری هەبێ وەکو ئەوەی کە چۆن دەڵێ لافاوێک دی هەموو دەڵێن لافاوکە نه دوور دەکەوێتەوە ساڵی ڕابردوش نهات پاریش نات مەسەلەن ئەوەی کە دەبێت کردارەچی بێ مەسەلەن بربەستێک بۆ لافاوە دابدرێ بە ڕێزکاگارێز کامەیە مەبەست هەرێمی کوردستانە بەڵێ پێکێنانی کابینەی حکوومەتی هەرێمی کوردستان کاراکردنەوەی پەرلەمان دروستکردنی یەک هەڵوێستی یەک دەنجی نیشتیمانی واتە لە دەرەوەی دام و دەستگاکانی حکوومەتش لەگە هەموو هێزە سیاسەکانی تر هەماهەنگی هەبێ و هەوڵ بدرێ و بەهێزکردنەوەی دام و دەستگاکانی ئاسایش و هێزی پێشمەرگە و ئەوانە و نەرم مامەلەکردن لەگەڵ وڵاتانی دەر و دراوسێ و لەگە وڵاتەکانی جیهانیش و چاودێریکردن و هەوڵدان بۆ ئەوەی نەک ئێستا لە دوڕۆژیشدا ئێمە هەوڵ بدەین کە هەرێمی کوردستان بپارێزین یاخود هەرێمی کوردستان لە قەیرانی تر لە کێشەی تر بە دوور بگرین تاکید دەکەمەوە هەرێمی کوردستان لە پێگەیەک دانیە کە بەرگەی پیلانێکی نێودەوڵەتی بگرێ ئێمە مەترسیمان لەسرە مەترسی پیلانێکی نێودەوڵەتیمان ڕەنگە بکەوێتە سەر ڕەنگە باشتریش بێ ڕۆژێک لە ڕۆژان ئەو ڤیددیۆن بۆ لێ دەنەوە بڵێن تۆواتە گۆ خۆ ڕەنگە ئەوە بێتە مای ئەوەی کە کورد دەستکەوتی زۆر گەورەتر بەدەست بێنێ ئەوەش هەیە بەڵام ئێمە ئەبێ خراپترین احتیمال وەربگرین خراپترین احتیمال خراپترین پێشهات لە بەرچاو بگرین و خۆمان بۆ خراپترین پێشهات ئامادە بکەین بۆ ئەوەی ئەگە خراپترەکە هات بتوانین بەرگەی بگرین و ئەگەر باشتریش هات ئەوە ینی کارێکی باشە و وەکو دەڵێ ئەنجامێکی باشتر لەوەی کە خۆمان چاوەڕێی دەکەین کاگارێز مەسەلەن لەگەڵ عێراق لەگەڵ بەغدا هەرێمی کوردستان دەتوانێت زۆرە مامەڵەیە بکە کە ببێتە هۆی ینی بەسوودی خۆی بشێنێتەوە بە تایبەتی بەڕێزت باست کرد کە دوو تێڕوانین هەیە تێڕوانێک پێی وایە بەغدا ئەگەر وێران بێ ڕەنگە ئێمە گەورە بین چەند ڕۆژە ڕابردوودا ئەمە شتێکمان بینی ینی بابەتێکمان بینی کە خەریک و تووڕێی خەڵکی بەغدا و شارع و ئەوانەشی لێ بکەوێتەوە بە زەرری کورتەوە بێ ینی هەرێمی کوردستان چۆن دەتوانێت لە چوارچێوەی عێراقدا لانی کەم بەشێک لە مەترسیەکان لەسەر خۆی دوورخاتەوە یەکەم هەرێمی کوردستان هەرێمێکە لە چوارچێوەی دەوڵەتی عێراق و خۆمان کاروباری خۆمان بەڕێوە دەبین ئەوە شتێکی مێژوویە یعنی دەستکەوتێکی مێژووی گەورەیە ئەمانە دوو ئێمە لە دەوڵەتی عێراق بەشدارین ئێمە بەشدارین لە دەوڵەتی عێراق واتە ئێمە دەوڵەتی عێراقیش بەڕێوە بین چیتر بە چاوی بێگانە سەیری دەوڵەتی عێراقی نابێ بکرێ ئەبێ مادام لە ناو دەوڵەتی عێراقین بە تایبەتی لە قەیرانێکی واکە هاتە پێشە پردی پەیوەندی یاخود ڕایالەکانی پەیوەندیمان بەهێزتر بکەین دیالۆگ زیاتر بکەین زیاتر بەیەکەوە دابنیشین نەک هەر ئەو بەرپرسانەی ئێمە لە هەرێمی کوردستان لە ناو دەوڵەتی عێراق کار دەکەن نا
ئەبێ ڕایەڵەکانی نێوان حکوومەتی هەرێمی کوردستان و بەغداش باشتر بێ وا لە عراق بکەن کە ئێمە لەم قۆناغەدا چارەنووسمان یەکە ئەبێ بێکەوە ڕوبەڕووی گۆڕانکاریەکان ببینەوە نەک بە پێچەوانە دڕدۆنجی دروستکەین یاخود گومان دروستکەین لەوەی کە ئێمە چاوەڕی هەندێک گۆڕانکارین بۆی هەندێک هەنگاو بنین دژی بەرژەوەندەکانی عراقی چکە ئەو بابەتە شەیە بەڕاستی ئەبێ ئێستا ئێمە دڵنیایی بدەینە لایەنەکانی عراق دڵنیایی بدەینە عراق کە ئێمە ئێستا گەلی کوردستان و گەلی عراق بەرژەوەندیمان دوا ڕۆژمان یاخود چارنووسمان نییەکە چۆن من باسی هەرێمی کوردستانم کرد بەبێ دەستی ئێمە و شەڕ هەجزرا بۆ عێراقیش وایە ئەوە تەفەرم و ئێستا نەوت هەناردە ناکرێ ئێمە هەرێمی کوردستانیە گەلی عراقیش زەرەربەندە کەواتە ئەبێ ئێمەوە لە خەڵکی عراق بگەینین کە ئێمە وەکو ئێوە پێنیگەرانین بۆی کە نەوت هەناردە ناکرێت بۆیە لە هەرێمی کوردستان چیمان لەدەست دێ ئێمە دەیکەین ئەوە بەو شێوەیە مادام ئێمە لە ناو دەوڵەتی عراقین ئەبێ دڵنیایی بدەینە لایەنەکانی عراق دڵنیایی بدەین عراقا کە ئێمە لە پشت سەری ئێوە پیلان ناجێڕین و نابێ پیلانج بجێڕین وەکو باسم کرد شت دێتە پێش گۆڕانکاری دێتە پێش بەپێی گۆڕانکاریەکان ئێمە ئەتوانین بڕیاردەین کاک زانە بەداخەوە ئاراستەیەک هەیە یعنی هەمیشە خطووکەی خەڵک دەدا بەوەی بە وتارینەتەوەی بە خەباتینەتەوەی بە نازانچینەتەوەی بەڕاستی خەباتینەتەوەی بەڕاستی وتارینەتەوەی بەڕاستی ئەدروشمینەتەوەی ئەوە نییە تۆ چی دەڵێ ئەوێ تۆ چی دەکەی ئەبێ ئێمە چی بکەین بۆ نەتەوەکەمان بۆ نمونە پارێزگاریکردن لە هەرێمی کوردستان گەورەترین خەباتی ئینسانی و خەباتی نەتەوەیە ئەو خطووکەدانێ یاخدوانیشاندەی فەرمووە گۆڕانکاری نەبی ئێمەشتمان دەستەکەی ئەوە گۆڕانکاریەک بووە وادانی ئەو حکوومەتەی ئێستای عێراقی ڕوخا سنەکان لە ڕۆژئاوا هەرێمێکیان دروست کرد لە عێراق بارودۆخەکە گۆڕا دوای ئەوە چی ئەڵێ ئێمە تووشی چارەنووسێکی خراپتر نابین بەڵام ئەگەر ئێمە دڵنیایی بدەین ئێمە لە گفتوگۆ بین لەگەڵ عێراق ئێمە بەیەکەوە خۆشی و ناخۆشیەکان داوەشکردنەوەی دەبێتە هاوکارێک بۆ ئەوەی دەبێتە هاندەرێکی ئەوانیش بۆ ئەوەی باشتر بتوانین ئەو مافانێک کە هەمان لە عێراق دەستی بێرنگالانی خۆم مادلانانی کەم وا بکەین لە شتێک کە ئەو گۆڕانکارێکە دێ بە عێراقی برین فەرموو ئێمە ئامادەین هاوکار بەڵام ئێوش هاوکار بن کاکە مادەی 140 جێبەجێ بکەن ئەنجومەنی فیدرالی وەرن بادا بنین وەرن با یاسای نەوت و غاز بەدڵی هەردوو لامان دەرکەین ئەکرێ بەڵام وەکو دەڵێم ڕووگرژی و نیشاندانی شتێک وەکۆی ئێمە پێمان خۆشببی ئەوەی دەگوزەرێ و وەکو ئێستا خۆت باسی شتێکت کرد دوو ڕۆژ پێش ئێستا خەریک بوو هەموو شەکامی عراقی ببیتە دوژبینی هەرێمی کوردستان ئێمە چ بەژەوەندێک لەوەی دەکەین هەر لەو گۆڕێ هات ئێمە ڕێگە نادەین نەوت بە هەرێمی کوردستان ئێمە مەرزمان هەیە کەی کاتی مەرزدانانە کاکە کاتی ئەوەیە بڵێ وەرن عراقیەکان ئێمە بەیەکەوە چی بکەین و لە ناو ئەوانش کە پکەی دەڵێم ئێمە چی بکەین و ئەو شتانی ئێمە شێت کاتان لێ دەکەین لەبەر چاوی بگرن ئەوەتەوە چارەنووسی وڵاتان دەبینی سووریاتان بینی هی عراقی پێش خۆتان بینی هی ئێرانیش ئەوە دەیبینن بۆ ئێمە سەقامگیری لە عێراق دروست نەکەین بۆ ئێمە برا نەبین بۆ ئێمە هاوکار نەبین ئەبێ بەو شێوەیە قسە بکەین ئەو بابەتەی ئێمە لەناو پێکمان لەناو حکوومەتی عێراق لەسەر سەر و کۆمار خەریکە شەڕە خەنجەر دەکەین و لە جێیەکی کەش ئێمە هەمیشە دژایەتی حکوومەتی فیدرالی بکەین کارێکی باش نییە بەڕاستی خۆمان لە ناو دەسەڵاتین یان نابێ بچینە ناو دەسەڵاتی فیدرالی لە ناو دەسەڵات بین یان مادام لە ناو دەسەڵاتین ئەبێ ڕاستگۆ بین و بێ گفتوگۆ بکەین و خۆمان نەزانین یعنی ئێمە میلەتێکی زۆر بێ پشت و پەناین یعنی نابێ ئێمە بیر لەوە بکەینەوە ئەو پشت ئەوانەی ئەو لایەنانی ئێستا پشت و پەنای ئێمە تا پشت و پەنامان دەبن نابێ بیر لەوە بکەینەوە بە پێچەوانەوە ڕەنگە ئەو لایەنانە لە شەو ڕۆژێکدا پشتمان تێ بکەن ئەبێ ئەو بابەتەمان هەمیشە لەبەربی دەواشە تۆ چونکە ئێمە دەوڵەت نین ئێمە هەرێمێکی لە ناو دەوڵەتێک سبەینە پشتت تێکەنەوەڵێن خۆت کەیفی خۆتە لەگەڵ دەوڵەتەکەی خۆت لێرەش ئەوەندە بەهێز نین کاکە نەهێزی چەکداریمان ئەوەندە بەهێزە ڕۆکێت و درۆنمان هەیە سوزانم نا ئابوووریەکی بەهێزمان هەیە یعنی بۆ نمونە ئەم مانگاگەر لە عێراق موچەنێ هەرێمی کوردستان ناتوانێت موچە بدا یعنی ئێمە پێگەیەکی نەپێگەی ئابووریمان نەپێگەی سەربازیمان نەپێگەی ئەمنیمە هیچی بەهێز نییە جاسوسی وڵاتانی دەرو دراوسێ تەراتێنی لەو کوردستانە دەکەن کاکە ئێستا بینی لایەنی سیخوڕی و ئیستیخباراتی لەو شەڕی نێوان ئەمریکا و ئیسرائیل لە لایەک و ئێران لایەنچکە چەند ڕۆلی هەیە بۆ هەردوو لە ئەبینی چیان کردووە ئێوەڵڵا کاکە گیان ئەوانە ئەو دەوڵەتە بەهێزانە نا کە ئەوها دام و دەستگاکانی جاس چوونەتە ناویان لە ناو هەرێمی کوردستان بە ئاشکرا
با ناوی ئەو وڵاتانە نەدەم بە ئاشکرا دام و دەستگای استخباراتەکانن لێرە کار دەکەن و هەموو خاڵە بەهێز و بەهێزەکانی هەرێمی کوردستانیان دەست نیشان کردووە یعنی ئێمە خۆمان وە نیشان نەدەین مادام ئێستا لە حەشدی شعبی ئەدرێ لە هەندێک لە گروپەکانی حەشدی شعبی ئەدرێ ئێمە پێمان وابێ تەواو بێگومان ئێمە لە کاگارێز وتەبێژ سوپای ئیسرائیل قساکە ببوورە بە بێکەوە بینەری بین بزانین ئەمڕۆ فۆکەسە خاتە سەرچی ببوورە کاگارێز با بێکەوە بینەری وتەبێژ سوپای ئیسرائیل بین ئێمە سەرۆیەکی تیمی ئیمام حوسێنیشمان کوشت سەرکردەی پێش ئەویشمان کوشتە کەس ئەوە سێمی سەرکردەی ئەو فەرقەیە کە بێکوژین ئەو بەرپەرز بوو لە پەیوەندی نێوان و فەرقەیەوە حیزب الله و محوەری ئێرانی ئەم کردداری کوشتنانە لە پاڵ هەموو کردارەکانی کوشتنی ترکە بە درێژای هەڵمەتە ئەنجاممان داوە دەرەنجامی پرۆسەی هەواڵگری پێشکەوتوو پەرەسەندووی ئێمە و ئەم کردارەش ئەم پرۆسێش ناوەستێت لە لوبناان وێزگەکانی سوتەمەنی سەر بە حیزب اللهمان بردومان کردووەتە قازانجەکانی بەکاردەهێنرێت بۆ ئەنجامدانی چالاکیەکانی ئەو حیزبە هەروەها پردەکانی سەرپردی لیتانی ماتەقاندەوە کە تیرویستانی حیزب الله بەکاریان دەهێنا بۆ ئەوی کە لە باکووری لوبناان و بێنە باشووری لوبناان و ئەو پردانیان بەکاردێنە بۆ گواستنەوەی چەک و چۆڵ و جێبەجێکردنی پلانەکانیان لە دژی ئیسرائیل هەموو ڕۆژەیەکیشی ئێمە دەیان ئامانجی تر دەپێکین و شانەکانی ئەو حیزبە لە ناو دەبین لە درزەکانی حیزب الله ڕۆژ بە ڕۆژ فراوانتر و قوڵتر دەبێت ئێمە هێڵی بەرگریمان بێسەر دەکەین ئێمە هیچ زیانێک بەکەم نازانین کە ئاڕاستەی ئیسرائیل دەکرێت ئەو زیانانە چ مادی بن یان مرۆیی و لە ڕاستیشدا ئەو کارانەی کە تیرۆریستان دەیکەن لە بردومانکردنمان ئەوە کارێکە بەردەوامەنجام دەدەن و هەوڵ دەدەنەوە واقعە بگۆڕین و قەلوپۆکانی ئەو ڕێژێمە بەردەوام لە کارەکانیان بۆ ئەوەی کە ئاسایش مەلق بکەن و ئەو کردوانی ئێمەش دەیکەن هەنگایەوەیکی پێشوەختانەیە هەموو سەربازان و ئەفسەرانی چەکی نظامی بەردەوام دەبێت لە سوپاکەماندا تا ئەو کاتەی ئامانجەکانمان دەپێکین و بەردەوامیش لێرە دەبم بۆ ئەوەی کە زانیاری زیاترتان پێ ببەخشن پرسیارەکانتان کەناڵی 12 ئیسرائیلی پرسیارەکەی ئەوانە هەلێکمان هەیە بۆ بەکارهێنانی چەک و چۆڵ و ئامڕازی تر بۆ ڕێگرتن لە ئەو موشەکە هێشویانەی کە ڕژێن بەکاری دەهێنێت ئێمە سیستەمی بەرگری ئاسمانیمان هەیە کە باشێنە سیستەمە لە گیانداوە شتێکی چەسپاوە بەڵام ئەو موشەکە هێشویانە ئەوە بریتە لە تاوانی جەنگ دەرەنیشانەی کردەوەی تیرۆریستی ئەو ڕژێمەیە کە ئەنجام دەدا بەرامبەر بە هاوڵاتیەوە دووپاتیشی دەکەمەوە کە جێبەجێکردنی ڕێنمایەکانی بەرەینەوە بەڵێ ئەمە وتەبێژ سوپای ئیسرائیل بوو کە شەوانە دێتە سەر شاشەی تەلەڤیزیۆنەکان و چەند باسی ئیسرائیل ئێرانەکات ئەوەندەش باسی حەزب اللهی لوبنانێکە کاگارێز ئەگەر ببووری سەرنجەکە تەواوکەی من سوپاس دەکەم زۆر کاتم گرتی کاک زانان گوتم ئێستا لە هەندێک لە گروپەکانی حەشدی شعبی دەدرێ بێگومان هەندێک لەو گروپانە چەندین ساڵە بردومان هەڕەشە لە هەرێمی کوردستانەکان بردومانی چێلگە نەوتەکانی ئەتروشەکان هەولێرەکان کۆرمۆ غازی کۆرمۆرەکان ئەمە ئەزانین یعنی ئەزانین بەڵام ئەبێ بزانین ئەوانە بۆ ئێمە نییە ئەو کارە بۆ ئێمە ناکەن واتە پلانێکی گەورە هەیە ئەمریکا پلانێکی گەورە هەیە تۆ سیر کە ئێستا ئیسرائیلیەکان ئێستا قسەیان کرد سەرەتا لە غەزە لە دوای 7 ئۆکتۆبر دوای ئەو پەلەمارێکە حەمازدای ئەوان پلان و استراتیژێتی خۆیان گۆڕی چیان لە غەزە کرد دواتر لە حیزب الله دواتر هاتن سووریا دواتر هاتنە سەر عێراق فشاریان کردە سەر عێراق و ئێستا فشار لەسەر عێراق زۆر زۆرە بێ عێراق خۆی بگۆڕێ و ئینجا هێرشکرا سەر ئێرانیش واتە ئەو پلانە زۆر گەورەیە بەڵام تاکید دەکەینەوە
ئەو پلانە چەند گەورەبی ئێمە بەشێک نین لەناو بەشێک نین لەناو ئەو پلانە و پێگەی ئابووری پێگەی سەربازی پێگەی ئەمنی هەموو ئەوە هی ئەوە نییە ئێمە بەرگەی هەندێک پیلانیان هەندێک ڕێککەوتنی دوای جەنجش بگرین. کاتی خۆی ساڵی دوای جەنجی جیهانی دووەم ئێمە کۆماری مەهابادمان هەبوو لەلایەن یەکێتی سۆڤیەتەوە پشتیوانی لێکرا خۆمان نەزانین لە پشتیوانی لێکرا و کۆماری ئازربایجان و کۆماری مەهاباد دوو کۆمار بوون کە پشتیوانیان لێکرا دواتر لە ئەنجامی ئەو ڕێککەوتنانە لێوەنێ ڕێککەوتنە نێو دەوڵەتی هەرێمیانێکەکرا هەردوو کۆمارەکە ڕوخێندران ڕوخان یعنی اینجا ئێستا زۆر جار ئێمە باز دەکەین ئێمە میلەتێکین بێگومان سەرەتا من لەگەڵ تۆ باسی ئەو مێژوەمان کرد ئێمە میلەتێکی قارەمانی میلەتێکی خۆڕاگرین ئەوانە بەڵام ئەو میلەتە ئێمە پرۆژەیەک نییە بۆ بە کوژدان پرۆژەیەک نییە بۆ شەڕتا هەتایە بەڵکو ئێمە ئەبێ پرۆژەی سیاسیمان هەیە بۆی ئەو میلەتەی خۆمان بپارێزین بۆی ئەو نەهامەتیانەی تۆ کە خۆی باسی خۆت کرد و ئەوانەی تر وەکو تۆ و پێشتوو دواتریش کە ئەیبینن نەیبیننەوە هیچ نییە و هەندێک جار هیچ نییە لە ڕووی تەکنۆلۆژی هیچ نییە لە ڕووی استیخباراتی هیچ نییە لە ڕووی ئابووری هیچ نییە ئێو هەموو هەڕەشە و خۆجیفکردنەوە و ئەو هەموو قبول ناکەم و بەو ڕازی نیم و بۆ مناوی ئەوە نابێ کاکە ئێمە دەوڵەتی عراقمان هەیە ئەبێ زۆر سوود لە دەوڵەتی عراق ببینین ئەبێت دەوڵەتی عراق وەکو چەکێک بەکاربێت بۆەوە دەستێنانی مافەکانی خۆمان تەنان بۆ هاوکاریکردنی خوشک و براکانمان لە پارچەکانی تری کوردستانیش تۆ لە ناو دەوڵەتی عراقی ئێستا بۆ نمونە وەزیری خارجیەی عراق ئەتوانێت زۆر پشتیوانی لەگەلی کوردی ڕۆژ ئاوا بکە زۆر ئەتوانێت پشتیوانی لەگەلی باکوور بکە ئەبێت دام و دەستگاکانی دەوڵەت بەکاربێنین نەکوا بکەین هەمیشە لایەنە عراقیەکان و دەوڵەتی عراقی لە خۆمان دردۆکەین و هەمیشە بە چاوی گومانەوە سەیرمان بکەن بەتایبەت ئێمە لە ناو دەوڵەتین و ئەزمونێکی زۆری هەم بێکەوە کارکردن هەم دژایەتیمان لەگەڵ عراقیە. بەڵێ بەڕێز ئارێز عەبدوڵڵا نووسەر و سیاسەتمەدار لە شاری هەولێر و لەگەڵمان بووی سوپاس بۆ دەرفەتە سوپاس کاکارێز دکتۆرەدی بۆ برە کەواتە ئێمە لە شەوانی ڕابردوودا زۆر جار بابەتێکمان دەخستە سەر مەسەلەن گفتوگۆ مەسەلەی ئاشتی ئاگربەست یان نەمانەوت هێڵێکی جیاکەرەوە لە نێوان ترەمپ دارەی مەسەلەن ئیسرائیلەکان و ئەمریکیەکان مەسەلیان زۆر جار دەمانگوت ڕەنگە پاشەکشەیەک هەبێ ئەمانە هەمویان کۆتاییان پێهات ینی لە مێدیادا دەڵێ جارێکی ترشیانی بازنین بەبەست لە چی بیان لاگربەست مەسەلەن لە مەسەلەوانەیە ینی تازەتەوە شەڕەکە چۆ قۆناغیلەکەرەوە تۆ ئەزانی لە شەوانی ئەو سەرەتاشەوە لە چاوی ئەو ئامانجانەی کە شەڕەکەی پێدەست پێکراوە و دەستپێکرد ئەبێ لە چاوی دەستپێکەرەوە سەیری شەڕەکە بکەیت من هەر ئەو شەوانەش کە لێرە بووین و پێکەوە داوتیۆمان کردووە کاتێککە گومان ئەکرات ترەمپ ڕایگرێ من نەمودیانی ناکرێت ڕایگرێت لەبەرەوەی بێجگە لە هۆکاری بابەتی کە بریتە لە نیوە گیانکردنی ئێران و هەروەها ئیشەکە وا بەرەو باشە پێشەوە بە نسبەتی ئەوانە وەکو لوبناان واکەوێتەوە ژێر کۆنتترۆلی ئیسرائیل باشوورەکەی و لە عراقیشە ئەوەی کە بە گفتوگۆ لە 2007 داوا لە عراق کرێ ئەم گروپانە بێدەنکەن ئەم گروپانە لابن چەکیان مێنێ تێکەڵیان کەن لەگەڵ سوپایە هەشت بان نەمێنێ مقاوم بان نەمێنێ بە قسەی خۆشنا چەند سەرۆک وەزیران گۆڕان چەند گفتوگۆکرات تەنانەت چەند قۆنسڵ و چەند سەفیر لە عراقا گۆڕا بە داواکاری ئەمریکیەکان هەر نەبوو بەڵام ئێسەوا ینی وا لە ناو شەڕا فرسەتێکی هێناو بۆیان ئەمانە وەکو ئەڵێ ئەیان ماشنەوە کۆیانەکەنەوە ینی نیوەگیانەکەن بۆیە بە بڕای من ڕاگررتنی شەڕ ئەگەر لە چاوی ئەمریکی و ئیسرائیلەوە سەیریکەیت وکوایە تۆ ینی ورچێکی بریندار بەجێ بێڵیت ینی ئەوە مەترسیە وا سەیری بابەتەکە ئەەکەن بۆی باوەڕ ناکەم ئەو بەجێ بێڵن دوم لە هۆکارە ناوخۆیەکانی ئەمریکایە وەکو هەڵبژاردننی تێرم لە بەردەم ترەمپایە بەم شێوەیە لە شەڕێکا بکشێتەوە یعنی تۆ بە دەستی خۆت ینی ئۆفەرێکی باشەی بە نێارەکانە کە دیموکراتەکانن ئێوە حەسانە شەڕ نەبوو منی شەڕێکم کرد نیوە شەڕ بوو لە هیچ میلەتێکی دنیا حەزان لە نیوە شەڕ نییە یا شەڕی تەواو یا ئاشتی نیوە شەڕ خۆت زانیوە یعنی هیچ نییەوە لەبەرەوە ڕای بۆیە بە بڕای من ئەوە لەو قۆناغەش هەر باوەڕم بەڕاگرتن نەبوو لە ئێستەیە کاتێک کە ئەگەر دقت بێ لەناو سەیری ئێمە باڵی سیاسی باڵی سەربازی باڵی دامەزرێنانی کۆماری ئیسلامی ئێران بکەین ئەوانەی کە جەماوەری بوون ئەوانەی کە لە سەربازیا بەهێز بوون ئەوانەی کە لە سیاسەتا داهی سەردەمی خۆیان بوون یاریزان بوون توانێ مناوەریان ئەکرد جاری وا بوو ئەوروپا ڕەشی لێ بکردایە ئەمریکایان ڕازێ کرد ئەمریکا ڕەشی لێ بکردایە فەڕەنسایان ڕازێ کرد فەڕەنسایان ئەکرد بە وەسیت سەڵتەنەی عومانیان کرد کەندا و سعودیە خەریک ئەمان نامێن لە جمگەی سیاسی ئێرانە بە ئاماجەگیرن ئەڵبەتە
بە ئامانج ئەمانە بە ئامانجە گیرن بۆچی چونکە ئیسرائیل هەمیشە لەو کاتێک کە شەڕ دەست پێکە حەز ناکات ئەو دەنگانەی کە ئەیانەوێ شەڕەکە ڕاگرن لە بەرجەوەندی خۆیان بەردەوامن تۆ گەر دقت بێ لە 7 ئۆکتۆبەرە شەڕە گەرم بوو و حەماس بەرەو نیوەگیان و کەمتری لێ هاتبوو لەو کات دەنگێک لە ناو شەقامی عەرەبی ئیسلامی لە ناو شەقامی ئیخوان مسلمین کە حەماس باڵێک بوو لە ناو ئەوانە و لەگەڵ تورکیا وڵاتانی ئەوروپی شەوتیان باشە ڕاگیرێت کێ ئەم دەنگەی لە ناو حەماسە کێ وەڵامی ئەم دەنگەیە ئیسماعیل هەنیە وەڵامی ئەم دەنگەیە تەنها ئیسماعیل هەنیە بوو کە لەگەڵ ڕاگررتنی شەڕا بوو بەڵام ئیسرائیل بە میوانداری لە خانەخوێی کۆماری ئیسلامی ئێران بە تیرە دوو نیشانەی پێکا هەم سەروەری ئێرانی پێشەر کرد و ئەمە زۆر خەتەرناک و ینی بێشکۆکردنی هەواڵگری و میوانداریکردن بوو ڕۆژ یەکەمی وەکو ئەڵێن دەست بەکاربوونی پزیشکیان بوو ئیسماعیل هەنیەی تیرۆر کرد هەمان کات ینی بۆچی ئیسماعیل هەنیەی تیرۆر کرد بۆ ئەوەی ئەو دەنگی ئاشتێ بەرز نەبێتەوە چونکە ئەیزانی یحیی سینوار کێ ئەمانە باوەڕیان بە ئاشتی نییە هێزێکی ئامانجگەران لەناو ئێرانیشا ئەو ئەقڵەی کە احتیمالی هەبوو ئەم یاریە بکە عەلی لاریجانی بوو بۆ نمونە عەلی لاریجانی خاوەنی CV ڕێککەوتنی 25 ساڵەی چین ئێرانە خاوەنی مەلەفی سەرکەوتوی کاتی خۆی مامەڵی بەنسبەتی ئێرانەکانەوە کە ئەڵێن سەرکەوتوو بووە لە دۆسی ئەتۆما ماوەیەکی زۆر ڕایۆشکار بووە سەرۆکی تیمی گفتوگۆکار بووە وەکو خۆیان ئەڵێن ئاخیران هەندێک وت کە ئەوە داتاشراوی ئیسرائیل و ئەمریکا و ڕەنگە ئیشەکە بۆ ئەو کرا بەڵێ ڕاست بەسم نەچی بیانی پەیوەندیکی باشی لەگەڵ بەریتانیەکان هەبوو لەگەڵ ڕووسەکانە هەبوو لەگەڵ کەنداوە زۆر باش بوو ئێستا ئەویش نەماتان کێ ماوەتەوە ئەو خەڵکە ئامانجگەرا پڕگیرانی کە لە سوپایە کارەکەن لەگەڵ باوەڕی خودی مشتەبا خامینەیی و ماوەسەکانی دەوروبەری کە خۆیان لە عەلیڕەزا پەناهیان کە یەکێکە لە مەبەلێکە گەورەکانی مەهدەویەت و باوەڕی وایە کە دەنگدانی خەڵک زیادەیە ئەوە خوایە وەلی فەقی دیاریەکە ئەمان کەشفیەکەن مەجلیسی خوبرەکان ئەوانە بۆیە ئەمە باڵی میر باقریە ئەو باوەڕی بە نەک بە ئێران هەر باوەڕی وایە شەرق و غەرب لە شەڕێکی بەردەوامان تۆ سڵحیشی هەر ئەبێ شەڕەکە بەردەوام بکەیت هەر دەقێ بۆ دەڵکەوت ئەبێ ئەم شارستانێتە خراپ و مرۆڤکوژەی غەربی لە ئەمریکا و بۆ هەموو ئەوروپیەکان ئەم شارستانە بێ احتیوا بکرێت بەچی بە گەورەکردنەوەی شەرق بە هەموو نەگەن ئەو باوەڕی یەکێکە لە مامۆستەکانی مشتەبا خامینەی لەناو سوپایەکانیشا دیسانەوە هەر ئەوانن کە خۆتەزانانی چلو ئەوەندە ساڵە هەڕەشە و هەڕەشەکاری و ئەوانە ئەکەن و بۆیە ڕاگررتنی شەڕ بۆ ئێستا نیوی ئەمان ڕۆشتون ینی بەشێکی زۆریان لە هەواڵگری لە لیان درا و پاکراونتە ساحەکەیە هەم لە ئاشتی خوازەکانە کە توانێ مناوەریان ئەڵبەتە ئاشتی خوازم بەستم داواکردنی سڵحگینا نظامی ئێران خۆتەزانی لە مەسەلەی زۆر نظامی ئاشتی خوازان نەبوو یان داوای ناردن دەرەوەی شۆڕشێک لایەنگری خۆپیشاندان و بەهاری ئیسلامی و ناوبردننی ئیسرائیل و کەربەلا ببوورە کەعبە ئەگیری ئەمجا قودس ڕزگارەکەین و ینی ئەمە پەیامی 47 ڕابردی بۆیە زۆر ینی مەبەستم ئاشتی و مەبەستمەوە نەبوو مەزمیانی ئەوانەی کە لە ئێستا داوای دانوستان و ئاگر بەستەکەن دەم خۆش بۆیە ڕاگررتنی دانوستان لەم کاتەیە بە هیچ شێوەیە لە ئارای نییە لەبەر خاڵێک چونکە هێشتا سوپا و ئیداری سوپا چەند کەسێکیان ماون وەکو عەلی عەبدولاهی وەکو قالیباف کە هەر ڕاست سەرۆکی پەرلەمانە بەڵام سوپایەکی زۆر دیارە و لەگەڵ ئەوانەی کە لە محسینی ئەژەیی کە یەکێک لە یاوەرە دێرینەکانی یاردێرینەکانی ئەوانە لە لیستی بە ئاماژگیراوەکانن بەڵام دقەتێکی تر بێن کاکزانە ئەوەی کە سەیرە لە ڕۆژی یەکەمەوە هیچ کەسێکی نزیک لە بلۆکی ڕیفۆرمخوازەکان بە ئاماژ نەگیراوە بە کە پزیشکیان خۆی زۆر ڕیفۆرمخواز نییە بەڵام نزیکە لە ڕیفۆرمخوازەکان لانی کەم دەستە دوی ڕیفۆرمخوازەکانە هیچ یەکێک لەمانە بە ئاماژ نەگیرا لە کاتێکە خەڵکی زۆر دیاری تایە کە مؤسسی دەستگا گەورەکانی شۆڕشی ئیسلامی ئێرانە بۆ من ڕۆحەسەن ڕۆحانی بەرپرسی ئەمری قەومی ئێران بووە حەسەن ڕۆحانی یەکێک بوو لە پەرلەمانتەر هەرە تونەکان یەکێک بوو لەوانەی کە داوای لەسەردارەدانی بەنی سەدری ئەکرد کاتی خۆی یەکێک بوو لەوانەی کە دیاریش داوای ڕێبەرایەتی ئەکرد نەگەر دیارن یعنی یەکێک بوو لە کاندەکانی ڕێبەرایەتی کردن و ئێستش بەڵام چییە لەم ساڵانەی ئەخیرا گۆشەی پێچەوانەی وەرگرت لەگەڵ ڕێبەری کۆماری ئیسلامی ئێرانی پێشوو ینی خامنەی یەکەم و وەرەگەڵ خامنەی دوومشا بەدڵنیایە ئەو گۆشەی هەیە کەسی تر مەسەن خاوەن نفوزن لە سیاسەتی ئێرانیە لە دوگمەی ئیداری ئێرانیە لە دوگمەکانی لە دەستگاکانی ئێرانە لە دەستگای سیاست و بەڕێوەبردنە بەڵام خاوەن نفوزن لە سوپایە مەگەر لە کادرانی خوارەوە ئەمە بچێک بۆیە هەر حاڵتێکی تر کادرە بە ئەزمونە ئەبدەیت کراوەکانی
نێو ئەم ساڵانەی ئەخیر جیلی دووەمی ناوسپا ئەوانیش تیاچوون بۆیە تۆ گردەکەت بێ پێرێ محسینی ڕزایی کرا بە ڕاوێژکاری محسین ڕزایی کەسێکی کلاسیکە لە سوپای ئێرانیا کەسێک کە شارەزای مەیدانی باسیشمان کرد ئەو شەوە شەڕی مەیدانی تەقلیدیە وەکو ڕادان نییە وەکو ئەوانیتر نییە کە وەکو ئەو سەرکرداییتر نییە کە لە شەر 12 ڕۆژەیە بە ئامانجگیرێنن ئەوانە کە ئێستا بە ئامانجەگیرن بۆیە بە بڕای من ئەم لێنەدانی سەرکردەکانی باڵی ڕیفۆرمیستەکان بۆ خۆی ئاماژەیەکی ڕوونە کە هێشتا ئەو ئەگەرە وجودی هەیە بۆ ترەمپ نەک بۆ ئیسرائیل ئەنی چکۆ لا ئیسرائیل ئەوە تەواو بۆ ئەکرێت دواتر باسی کەم بۆ ترەمپ ئەو ئەگەرە وجودی هەیە کە ئەکرێ لەناو ئەوانەی هەم لەناو کوڕی شۆڕشی ئیسلامین بەڵام میان ڕەوترن لە پرسی ئەتۆم و پرسی یۆرانیۆم و پرسی پرۆ ئێرانەکان بۆ حەسەن ڕۆحانی باوەڕێکی زۆری بە گفتوگۆ هەیە و خوێندکاری پراگماتیزمی ڕەفسنجانیە کە وەڵێ سەردەمی گوتارەکانە نەک سەردەمی بۆمبەکان ئەو باوەڕی بەمە بوو خۆ تەزانیم پشتیوانیکەری ڕاستەقینەی گفتوگوی 2015 بوو کە جۆر لە جۆرەکان ئێرانی زین و ڕاگرت ئەمە بۆ ئیسرائیل مەقبولن مەسەڵەن ئەمە بۆ ئەمریکا مەقبولە بەڵام بۆ ئیسرائیل ینی هاوڕێکم شتێکی جوای نووسی بوو دکتۆر ئیدریس لاوتی کە یەکێکە لەوانی کە ئەو شارەزای کاروباری ئێرانە و لە وردەکاری ئێران و پێچەکانی شارەزایە شتێکی زۆر باشی نووسی بنووسیبی ئێران ئەگەر گفتوگۆ بکە ئیسرائیل هەر لێ ئەیە ئەگەر شەڕکە ئیسرائیل هەر لێ ئەیە ئەگەر ویلایەتی فەقیه بمێتەوە هەر لێ ئەیە ئەگەر ئەم سەرکردانە ویلایەتی فەقیه هەر لێ ئەیە يعني تا ئەو کاتەی ئێرانێکی نوێی بچووکراوەی دەوڵەتێکی ئاسایی نامەرکەزی ناناوەندی لاواز دروست ئەبێت بۆچی لەبەرەوەی کە ئیسرائیل خۆی دەوڵەتێکی دینیە خۆی لەسەر ئەساسی خاکی خەڵکی تر دروست کراوە و لەسەر ئەساسی مەزڵومیەتی جووەکانی دەرەوەی ڕۆژهەڵاتی ناوەڕاست ئەوانە کۆکراونەتەوە هێنراون بۆ ئیسرائیل لە سەدا هەشتی خەڵکی ڕاستەنی خۆیەتی ئەلبەتە ئێستا باسی تا ساڵی 1948 باسەکەم هەروەها لە ڕووی ئاینیەوە ڕێک پێچەوانەی ئاینەکانی ڕۆژهەڵاتی ناوەڕاستە ینی لە ڕووی ئاینیەوە ئیسرائیل دۆزانی گۆشەی پێچەوانی ئاینی هەیە و نە مسلمان بەوان ڕازیە نە ئەوانش بە مسلمان ڕازین و هەردوو لایەن پەیامی توندیانەیە بەرامبەر بە یەکتر مسلمانەکان ئەڵێن لەن تەرزا عنکە اليهود ولا النصارى حتى دەمێن ئەوانش دیسان ئەڵێن چی ئەڵێن تا یەک بەیەکی ئەمانە ما بێت ئەبێ ئەمان لە ناوبەرین تا ئیسرائیلی کوبرا دروستە بێت کە ئەگاتە فرات و ئەگاتە نازانم بە حسابی ئەوان نەخشەکانیان بڵاوکرێتەوە بەڵێ ئەمە هێزێکی پڕگیرە دووەم خاڵ لە ڕووی ئایدۆلۆژیەوە ئیسرائیل و ئێران ڕێک بەرامبەر بە یەک ناکرێت هەردووکیان هەبن لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستە ناکرێت هەردووکیان هەڕەشەی وجودین لەسەر یەکتر بە تایبەت لە دیسکۆرسی یان لە گوتاری ئەم 40 ساڵی ڕابردووی کۆماری ئیسلامی ئێران 47 ساڵی ڕابردووی کۆماری ئیسلامی ئێران و لە گوتاری تەسیسی ئیسرائیلیشا هەردووکیان باوەڕیان بەو هێزانە نییە باوەڕیان بە یەکتر نییە کە باسی سڕینەوەی یەکترەکەن هەم ئیسرائیل داوای سڕینەوەی ئەم جۆرە ئایدۆلۆژیانەکە تۆ سێرکە ئیسرائیل داوای بۆچی دژی بەعس بوو چونکە ئایدۆلۆژیای بەعس جێگەی قواری دەوڵەتێکی ئیسرائیلیتیانە ئەبوویەوە ئایدۆلۆژیای ئێرانیش جێگەی ئیسرائیلیتیان نابێتەوە ئیسرائیل دەبێت لەگەڵ مەسەڵەن وڵاتی بەرژەوەندخواز و لەگەڵ بڵۆکی دەرەوەی ڕۆژهەڵاتی ناوەڕاست لەگەڵ ئایدۆلۆژیای بەڵێ بۆیە هەوڵیاوە تۆ سێرکە ئەو لەگەڵ ئەو وڵاتانەی کەنداوە بینی خۆشە کە باوەڕیان بە بازرگانی هاوبەش هەیە و بەرگری لە ئایدۆلۆژیەکانی مەسەڵەن ئیسلامی سیاسی ئیخوان مسلمون شیعی سیاسی گروپەکانی بەرەنگاری سرجەم ئەو هێزانە نییە لەگەڵ ئەوانە مامەڵەکە لە ئیماراتە لە سعودیە لە بەحرێن لەکوێ ئەوانە بۆ ئەوانش فرسەتێکی باشە چونکە ئەوانش باوەڕیان بە مێزانە نییە وی لەو بینە یاریکی براوەبراوی دروست کردووە بەڵام کێ مەترسیە دوو جۆر هێز مەترسین لەسەر ئیسرائیل و باوەڕی وایە هەموو توانای ئیسرائیل هەموو کەسێک دەبان ئیسرائیلیش وەکو شیعەکانوان شیعەکانیش خمسیانەیە ساڵانە ئیسرائیلیش ساڵانە هەموو ئەندامێکی جوو ئیسرائیلی ئەبێ پارە دانێ بۆ بەرگریکردن لە ئیسرائیل ئەگەر سینەماکاربی ئەگەر شانۆکاربی ئەگەر چی ئەی زۆر لێگەچن بەڕاستی زۆر لێگەچن بۆیە بەیەکۆنایان بۆیە من نۆقسەی تۆ تێگەیشتنم بۆ دروست بوو کە ئەوان باشتر لێکتر تێگەن هەتا ئەمریکا بەڵێ حتا تەکنیکی شەڕەکەشیان تقریبا زۆر ئەگەر دقت بی ینی وەکو یەک بینەری خۆیان خەڵتێن وەکو یەک چاواشێکترێک بەڵام لە ڕاستیە لە ئیسلام قسەیەکی ئەڵێ وأعدوا لهم ما استطعتم من قوة ئەڵێ خۆت ئامادەکە بۆ شەڕ ئەمجا پەلاماری بە ئەو ئاەتە ئامادە کردووە بەڕاستی ئیسرائیل ئەمایەتی جێبەجێ کرد پێش ئێران ئیسرائیل خۆی ئامادە کرد جا لە ئێرانیە
بەڵام ئێران هەر لەگەڵ لە ساڵ یەکەمی شۆڕشەوە ئەڵێ بە ئیسرائیل لەسەر ساحە نەمێنێت بیرمان نەچێ ینی ئێران لە ساڵانی دامەزراندنی لە ساڵی 48ەوە دانی بە ئیسرائیل ناوە کاکزانە لە سەردەمی پەهلەویە لە وڵاتە یەکەمینەکان بوو کە دانی بە کیانی ئیسرائیلی ناو دانی بەڵام لەگەڵ هاتنی شۆڕشی ئیسلامی ئێران و ئیسلامی زەکردنی شۆڕشی نەتەوەکانی ئێران خێرا سەرجەم بارگەوبنەی ئەو دۆسییان پێچایەوە و سەرجەم ڕێکەوتنەکانی پێشویان هەڵوەشانەوە لەلاەن ئیدارەدەرانی کۆماری ئیسلامی ئێرانەوە بۆیە ئەوە بوو بە ڕابردوو خاڵێکی تر و کوتم لە ڕووی ئایدۆلۆژیە و خاڵێکی تر ینی ئەوە لە ڕووی دینیەوە لە ڕووی ئایدۆلۆژی پێکەوە ناگونجێن لە ڕووی ئەبووی وتمەها بەعسی ناوبن لە ڕووی دەوڵەتی مرکزی و ئیسرائیل دەوڵەتێکی بەهێزە و باوەڕی بە چەک هەیە باوەڕی بەهێزی نەرمیش هەیە ئەمەی بۆچی چەندێک لە ناو خۆیان ئەڵێ چەندێک ئەبێ خزمەتی ئەندامەکانی خۆت بکەی ئەبێ ئەوەندەش لە دەرەوە ئامادەکەی بۆ لەناوبردننی ئەو هەڕەشانی کە لەسەر تۆ هەیە هەڕەشە کیە لەسەر ئیسرائیل دەوڵەتی ناوەندیە کاکزانان دەوڵەت ناوەندەکانی ناوچەکە سەرجەم هەڕەشان سەیرکە ئەو میسر لاواز بوو ئیسرائیل پێی مرتاح بوو تۆ تەسەور وانە بیانی ئیسرائیل لەوەتەی هێ دژایەتی ئیخوان المسلمینەکە بەڵام لە بەهاری عەرەبیا لێگەڕا ئیخوان المسلمین ئەزرم بەڵام هەمان ئەم ئیسرائیل هاوکاری بەریتان هاوکاری ئیمارات سعودیەی کرد کە کودتا بکرێ بەسەر ئەو بەهاری ئەوەی عەرەبیە کە لە میسر ڕوویا و ئیخوانەکان کەمتر لە 2 ساڵ لەسەر ستێجی دەسەڵات هێنرانە خوارەوە بۆیە دەوڵەتی مرکزیش پێچەوانەی بیر و بەرژەوەندی ئیسرائیل بۆ بە هەڕەشەی ئەزانن سەدام حوسێن حکوومەتی بەعس دەوڵەتی عێراق هەم ئایدۆلۆژی هەم دەوڵەتی مرکزی بوون بۆیە هاوکاری ئەمریکا و هەوڵاتانی پەیمانیان کرد لە 92ەوە تا ئەو کاتە لاوازیان کرد و تۆ پێش ئێران تەنیا دەوڵەتێک کە توانی 49 موشک بنێ بە ئیسرائیلەوە حزب بەعس بوو ئێستا لە دوای ئەوە ئێرانە کە زیاتر لەو هەزارانی پێوەناوە ئەمە بۆچی چونکە ئەم دوو دەوڵەتە هەردووکیان مرکزی بوون هەردووکیان ناوەندی بوون طبعا ئەمە بەرجۆر لە جۆرەکان شمولی تورکیاشەکە سووریاش بە هەمان شێوە یعنی تۆ بڵێ ئیسرائیل حەزی لە گروپێکی مەیلە و داعشی تیرۆریستی ڕابردووی جەبهەت النوسرە کە دوایی جۆرە جۆرەکان بە عەتری ترامپی و بەداهێشتنەوەی ڕێشێکی فەید و بەرگی خۆی بگۆڕێ و ناوەکەی لە جۆرانێ بکە بە ئەحمەد شەرع و بێت سەر ستێج بەڵام پێ ڕازی بێت نا دیارە پێشمەرجی هەبوو لەم سیناریۆ سیاسەیە ئەوش بریتە لەوەی کە جارێکی دەوڵەتی مرکزی لە سووریا دروست نەبێتەوە و دەریش کەوت لەو ناوچە عەرەبیانەی کە کوردەکانی لێبوو ڕاستە لایەنگری شەرع بوو بەڵام لە کاتی ناوچە کوردەکانە تقریبا ئەحمەد شەرعیان ڕاگرت جۆرە لە جۆرەکان ڕاگیرا و دانانێکی زمینی ئەگەرچی کەمە بە مافەکانی کورد لە ڕۆژئاوایە هیچ زۆر کەمە لە چاو خەباتی ڕزگاری خواز بەریش باشترە ئەگەر بۆیە وتم لە میسرەوە بیگرە هەتا ئەگاتە سووریا هەتا ئەگاتە وڵاتان عێراق ئەمە وڵاتە مرکزەکان ئەوە دژمنی سێیەمی ئیسرائیل کە هەڕەشەن لەسەر وجودی ئێران ماوە و تورکیاش ماوە ڕاستێکی تورکیاش ماوە پاکستان ماوە ئەمانە ئەوان کە ینی بەتایبەت پاکستان کە خاوەنێکی ئۆتۆمە بەڵام لە مەسلەی پاکستانە کەمێک دۆسێکە فەرقکات کە پاکستان هاوپەیمانی سەربازی سعودیەیە ینی تۆ دیقەت بە سعودیە زۆر ئێستا نزیکترین هێزی ناوچەکە لە ئەمریکاوە لە دوای ئیسرائیل ئیسا هاوپەیمانە شەریکی ئەمریکایە شەریکی ئەمریکا و ئیسرائیل بەڕاستی با ڕازگۆ بین بمانەوەی ئیسرائیل بەشێکی پەیوەندی بۆ شەراکەتی ئەمریکا و ئەوروپاوە هەیە زۆر ڕوونە بەڵام هاوپەیمانانی دنیای ئیسلام سعودی یەکەمین هاوپەیمانی ئەمریکا لە ناوچەکەیە ئیمارات یەکەمین هاوپەیمانی ئیسرائیلە یعنی فەرقەکە جیاوازە ئیمارات لە پلەی دووەمایە لەگەڵ ئەمریکایە بەڵام بۆ ئیسرائیل سعودیە لە پلەی دووەمایە سعودیە لە پلەی دووەمایە بەڵێ تەنانەت زۆر لەم چەند ڕۆژە هەڕەشانە سعودیە بەڵام بۆ ئێران ناتوانێت ئەم شەویش ئێستا زۆرێک لە ڤیدیۆکانی ئەم شەو زۆر بە خەستی لە سعودیە دراوە ئەگەر دقت بی ئێران لە یەکەم ڕۆژی گوتارەکەی و لە عراقچێ بیگرێت تا ئەگاتە پزیشکیان تا ئەگاتە ڕێبەری پێشویان تا ئەم ڕێبەرە هەمیشە ئەیانێ ئەو ڕێوایەتە بسەپێنن یا ڕێوایەتە بڵاوکەنەوە ئەو ڕێتۆکە بڵێنەوە کە بڵێن ئەم جەنگەهی ئەمریکانیە ئیسرائیل ئەمریکای فریویاوە جا لەبەر ئەم جەنگە لەبەر ئەم خاڵەش دقت بە زۆرترین بەرکەوتی شەڕەکە بەر ئیمارات کەوتووە ئێران زۆرترین پەلاماری ئیمارات هەیە بە پلەی سێم و چوارەم پەلاماری سعودیە یاوە بۆچی دوێنێ جملەیەکم بۆ دکتۆر مومین خوێندەوە ئەڵێ جەنگێ ئەمریکا و سەهیۆنی بە هاوکاری ئیمارات بەڵێ ئێرانەکان واڵێ ئیمارات وتی ئەوە لە هەندێک تعبیری شابەکار دێن خۆی یاریزانێکی ینی بوو چوو بۆ ئیمارات خۆی بەلەفی ئیمارات داخی گەورەیە لە دڵی ئێرانە ئیماراتیش ینی هەردووکیان گری یەکترن ینی بوون بە گری دەرونی نەگری سیاسیش ئیمارات سێ دوورگەی لەسەر هەفتەیەکە داگیر کراوە ئەو داخل دڵ دەرنەچوو
بەڵام بۆ ئێرانیش بە هەمان شێوە لە ساڵانی 2015ەوە لە دۆسیەی خەرقکردنی دەستگای هەواڵگری ئێرانە ئیمارات زۆر ڕۆڵی هاوکاری ئیسرائیلی کردووە پشتیوانی ئیسرائیل بووە بۆ تێکشکاندنی کۆدە هەواڵگریەکانی ناو ئێران لە ڕێی دەستی کارە هیندیەکانەوە تایلەندیەکانەوە کە ناو ئیمارات کارەکەن بە دەستی دوو بە ناوی خزمەتگوزاری ئوتێلەوە بە ناوی هاوکاریکردنی ئێرانیەکانەوە بە ناوی شەراکەت و پارە و کاری بازرگانی و بانکی و ئەوانەوە خۆیان داخڵی هیندی و تایلەندی داخڵی تۆڕەکانی ناو ئێران کردووە و ڕۆشتونەتە ئێران واتونەتەوە بەڵام پێکەکەیان ئیمارات بووە ئاراستەکەری سەرکیش ئیسرائیل بووە یعنی هاوپەیمانێتێکی هەواڵگری نێوان هیندستان تایلەند ینی دەستی مرۆیی تایلەندی کە کارەکەن لەوێ لەگەڵ دەستی مرۆیی هیندی لەگەڵ هەواڵگری هیندستان لەگەڵ ئیمارات لەگەڵ ئیسرائیل سێکوچکەیەکی هەواڵگری هاوپەیمانێتی هەواڵگریان دژی ئێران دروست کردبوو ئێران ئەزانێ بەشێک لە تێکشکاندنی کۆدا هەواڵگریەکانیان کە نقطەی زعفی لاوازبوونی ئێران کۆماری ئیسلامی ئێران بوو بریتی بوو لەو تێکشکاندنی کۆدانە و لە 2015 دەست پێکات تقریبا لەو کاتە ئەزانێ کە ئیمارات شەریکیان بابەتێ یعنی لە ڕاستیات بە ئامانجگرتنی ئیمارات تەنها لەبەر ئەوە نییە کە پێگەیەکی ئەمریکی لێیە بەڵکو بۆ لێدانی بەرژەوەندی هەواڵگری سەربازی کۆنەقینە و ینی دەستیشی وەشاندووە ئیمارات پێشتر و ئەزانێ بە لاوازبوونی ئێران چ بە عێراقیزەکردنی ئێران چ بە ڕوخاندنی سیستەمی سیاسی ئێران چ بە ئاشوب دروستبوون لە ئێرانە چ بە پارچە پارچەبوونی ئێران ئیمارات مستەفیدی یەکەمە لە ڕووی خاکەوە لەم ناوچانەیە چونکە ئۆتۆماتیک یان بەدەستی دوو لەگەڵ ئەمریکایە سێدورەکە وەرەگرێتەوە ئەیان کاتێک گەشتیاری بەناوی ماوەیەک بەناوی دوورگەی هاوبەشەوە یاخود ڕاستە خۆیانەگرێتەوە یاخود هەژمونی ئێرای لێ بە دوورەکەن یاخود کۆمپانیەکانی خۆی باتە ناو ئەو دوورگانەوە بۆیە داخی ئیسرائیل لە ئیمارات تۆزێک قوڵترە و ئەشزانێ ئەو خۆی مەڵاسیاوە بۆ کۆتایی یاریەکە لەبەر ئەوە خاڵی ئەخیر جەخت کۆمە لەسەر مرکزگەرایەکە دەوڵەتی ناوەندگەرا بە مەستمەوەیە کە سوپایکی یەکگرتووی هەبێت ئایدۆلۆژیایکی یەکگرتووی هەبێت عەقیدەی سەربازی هەبێت جوندی و سەربازەکانی کۆبکاتەوە بە دەوری ناوکێکی باوەڕدارانەیە ئەمە مەترسیە بۆ سەر ئیسرائیل ئیسرائیل خۆشی وایە مەترسیە چونکە ئەکرێ نانن نەبێت ئاو نەبێت چی نەبێت تەنانەت موشەکیشن نەبێت ئەکرێ ئەم هێزە مرۆییە وا ڕێکخی کە بتوانێت هەردوو ژمنێگە بێت بە خۆتەقانەوە بێ بە بەرەنگاری ئەگەرچی بۆ خۆتەقانەوە بەناو شیعەکەمێک تۆزە قورسترە بەڵام ئەکرێ بە فیدایی بە خۆبەخشانە پەلاماری دەوڵەتێکی دژمن بێ بۆی ئیسرائیل زۆر ئەترسێ ئەزانێت کە ئەم جۆرە باوەڕانە هەڕەشەی بوونی لەسەر وجودی ئیسرائیل دروستەکەن لەبەرەوە پەلاماری قەتەر چی لەو بابەتە قەتەر هەردی مەسەلەن ئێستا وەزیر وزەی قەتەر ئەڵێ لە ئەنجامی هێرشەکەی ئێران زیانی زۆر بەسەر شادی پیشەسازی ڕەئس لافان گەیشتووە هەرشەکەی ئێران بۆ سەر ڕەئس لافان پێشەرکاری ئاشکرا بۆ سەر سەروەری دەوڵەت قەتەر تۆ زانی ئەگەر سەیری ئایدۆلۆژیای قەتەری بکەین لەگەڵ سەیری میدیای قەتەری بکەین لەگەڵ سەیری بازی دیپلۆماسی قەتەری بکەین ئەم سیانە پێکەوە کارەکەن بەڵام جاری وایە ڕۆڵدا بەشەکەن قەتەر لەم ناوچەیە دەوڵەتێکی بچووک بەڵام پەلیپۆی دیپلۆماسیەکی دوور و درێژ لە ناو زۆربەی وڵاتەکان تۆ سەڵتەنەی عومان جیاوازە وڵاتێکە داڕادێک بێلایانی هەڵبژاردن تۆر هەستەکەی لە خوێندنەوەی ببوورە مەسەلەن هەمویان کۆپیەکی ئیسرائیلیان لاسایەکی ئیسرائیلیان کردوتەوە لە دروستکردنی لۆبی بۆ خۆیان میدیا و لۆبی و بازرگانی و پەیوەندی ئاڵۆس لەگەڵ سەر جیاوازەکان ساڵە مەسەلەن مخابەراتی قەتەری هەواڵگری قەتەری لە دنیاە بەتایبەت لە عێراقا ڕۆڵی گەورەیە بۆ بەڵێ ڕاستە پارەی لە پەرلەمانتارکردنە لە مەسەلەی دۆسیە ویزەکانە لە لیژنەکانی ئاراستەکردنی ئابووری وڵاتانە لە تێکدانی وڵاتانە بۆ من هەر خۆی حماسی هانەیە یا حزب وڵای هانەیە کە شەڕی ئیسرائیل بکە بەڵام دوایی کاتێکە خۆشیە چوو شەڕەکەی ڕاگرت هاوتم سێ بازوو سیاست و میدیا و بازرگانی دوایی خۆی ئەها چیە کرد دوایی کە شەڕەکەی ڕاگرت بەو مەرجە ئەچووە وەساتەکەەوە کە خۆی پسێ باشوور لوبنان ئاوادام بکاتەوە بەم شێوە سێرەکی براوی بازرگانیش قەتەر بوو لەبەرەوە قەتەر وڵاتێکی بوتم سەڵتەنەی عومان بێلایانی هەڵبژاردووە لە نێوان سڵحەکە لە بینی ئێران و ئەمریکایە بەڵام قەتەر وانە قەتەر وڵاتێکە هاوپەیمانی هەردووکیانە یعنی گەورەترین بنکەی بازرگانی ئیسرائیلی لە ناو قەتەرایە باشە هەمان کات گەورەترین بنکەی بەڕێوەبردننی ناوەندی ئەمریکا سنتکام هەر لە ناو قەتەرایە هەمان کات گەورەترین سپیکەرەوەی پارە و پێشپێرەدانی گەمارۆکان و جۆر لە جۆرەکان بەدە و دەستی دووسێ ساخکەرەوەی وزە و پەیوەندی نێوان تەنانەت تورکیا و ئێرانیش هەر قەتەر دەستیەتیایە لە ناو عێراقا ئەو گروپانەی کە لایەنگری ئێران و لە ناو سونەیە دروست بوون
دەست لە پشتدانی قەتەریان لە پشتەوەیە یعنی ئەو سونانەی کە لایەنگری ئێران لە عێراقا قەتەریان لە پشتەوە جۆرە لە جۆرەکان میدیای قەتەری کە بازوویەکی گەورەی قەتەر و هێزی نەرمی قەتەرەوە بگرە سەرکەوتر بوو لە سەر وڵاتە عەرەبیەکانی تر کە جەزیرە و دەستە خوشەکانێکە تەنانەت لە وەرزشیشە لە ئیمپراتۆریای وەرزشیشە ئەکرێ بڵێن زنجیرە کەناڵەکانی ئەمە هێزی نەرمی قەتەریان پێگەناوە ئەمانە توانیویانە جۆر لە جۆرەکانی یارمەتی ئێرانیشیان ناوە یعنی بۆ نمونە مخاتەبی ئێرانی حەزی لە خۆگیفکردنەوە و حەزی لەوەیە کە تو ئێران بە عەزەمەت پیشان بێ قەتەر لە ساڵی لە جەزیرە دروستبوونیەوە حتا ئێستا هەر خەریکی نمایشێکی مزەیەفانەی گەورەی شارستانەتی ئێران و عەزەمەتی ئێران و ئاڵۆزی سیستەمی ئێران و سیستەمی ئێران خەرق ناکرێ و تەنانەت لەم شەوانەی ئەخیرشە باسی ئەو گەورەی ئەو پەیوەندیە قوڵەی نێوان دەستگاکانی ئێرانیە کرد کە هەیە بەیەکەوە و لە ئەگەی لەدانیا ئەمانە ئەتوان بەرەنگار بنەوە یعنی هەروکو چۆن کاتی خۆی لە 2023 دەفعی سەدامیان کرد ئەگەر عێراق ئەمریکا بێت ناتوانێت بە ئاسانی عێراق لەناو بەرێ و خەڵکی عێراق 20 میلیۆن فیدایی هەیە کە خۆیان فیدای سەدام حوسێنەکەن و ئەمانە هەر ڕۆژی لێ شوێنێکە بەرگری بکەن ئەمریکا پەکخەن و ئەمریکا وەکو ڤێتنام لە عێراق دەرەچێت جا من ئەمانم ینی زۆر بەڕێوە کاتە خەلکاری بەکارهێنەر بووم ڕۆژنامەنووس بووم وەکو ڕۆژی ڕۆشن لە بەرە هەرهەموو ڕۆژانی جەنگ ڕۆژانم ڕووماڵم کردووە جەزیرەیەکی لە وڵاتانی کە دەفعی قەتەر دەفعی باسیە کرد ئەم قسانش بڵاو بوونەوە و فڵانەمە سوروازیانە لە ئەمریکا لەبەرەوەی کە دژی جەنگی ئەمریکایە و بەڵام ئەمە دابەشکردنی ڕۆڵ بوو دوایی هاتن سێرەکە بە 19 ڕۆژ حکوومەتی بەعەس کۆتایی پێات ڕاستە لەنەوە یەکەوە دەستکراوە بە لاوازکردنی بەڵام جەنگە ڕاستەخۆی کەنداوی دوم 19 ڕۆژی خایاند بەبەستمە بڵم چی جەزیرە هەمان ڕۆڵە بینێ ئێستش لە ڕۆژ یەکەمی شەڕەکەەوە ئەو ئێران ئەوەندینا ئەو تەلەبیب ئەکوڵێ نەزانم چیە کرد چی لێ کرد بڕۆسێری کە ئێستش ڕۆماڵێکی زۆر سێرەکە بەڵام لە پشتەوە خەریکی چیە لە پشتەوە هێزی ینی سنتکام لێەوە ینی دڵداری سەربازیە ئیدارەدانی هێرشی ڕاستەخۆی ئەمریکی خۆ لە واشنگتنەوە نییە لە قەتەرەوەی کاکە لە عودەیدەوە یعنی لەو شوێنەوە پەلاماری ئێرانیشەیە ئەمە قەتەرەجا قەتەر تەبیعەتی کرد لە کۆتاییە کە ئەزانێت لایەکیان خەریکە تەواو بن ناچێ خۆی فیداکە بڵێ من ڕەفاقەت و ڕەفیقی نیوەڕێ لەو کاتانەیە بۆەوەی کە ئەم قسەیەم بینە لی تێبگا بە سەیری سووریا بکەین بەشار ئەسەد لە ئاخر و ئۆخرەکەیە کاتێک ئەحمەد شەرع هێرشی کردە سەر حەلەب بوو لە ئەدلەبەوە دەستی پێ کردووە سەر حەلەب خۆی ئەڵێ باوەڕمان کردووە ساڵێکی پێ بچێت کە ئێمە بتوانین شام بڕۆخێنین بەڵام مەزانن ینی لە ماوەی 2 هەفتەیە کۆیان کردەوە کەمتر لە 2 هەفتەش سێرێک لە ئاخر ئۆخرەیە کە زانیان چی بوو بە شەریکی تورکیا مێزێکی دروست کرد لە قەتەر وەزیری لە میوانداری سووریاشی کرد میوانداری ئێرانی کرد میوانداری تورکیاشی کرد و لەوێ بوو ئێمەزەکە کەوت کاکە تۆ تەواو بوویت ئیتر بڕۆی باشترە و یەکێک بوو لەوانەی کە زمانی یەکێک لە وڵاتانی زمانی بەشار ئەسەدی کردو کە خۆی و خانەوادەکەی دەرچن و بەمەرجێ بەو ئاشتای سووریا بەجێ بێڵن و بڕۆن یعنی لە ئەخیرەوە سووریاشی بەجێ بەڵام تۆ ئەگەر دقت بی ینی قەتەر سیاسەتی لەگەڵ سووریا چۆن بوون چونکە قەتەر من ئەوەم باز نەکرد ئایدۆلۆژیایەکی ئیسلامی عروبەیی تێکەڵ کردووە ئەمە کاتی خۆی لە خۆگرتنی ئیخوان المسلمین باڵە ئیسلامیەکەی کرد بە بەری میدیاکەیە و کرد بە بەری ڕۆحی دەوڵەتەکەشە چونکە پێویستی بوو وڵاتانی کەندا و خەریک بوو وردە لای شەقامی ئیسلامی عەرەبی و شەقامی ئیسلامی جیهانی بێزراوە بوون چونکە پێیان وا بوو ئیمارات و سعودیە و بەحرێن ئەمانە بوون بە ملکەتی ئەمریکا و لایەنگری دانوستانی سازشکارانە لە پرسی فەلەستینە قەتەر ئەمەی قۆستەوە بەس تەنها لە میدیایە ها لە عەمەلانە هات چی کرد بەرگێکی دینی کرد بە بەری دەوڵەتەکەیە بە ئەو گروپە ئیخوانانێکی قەدەغە بوون لە شوێنەکانی ترە سەرکردەکانی حەماس یوسف قەرزاوی ئەمانەی لە خۆ گرت ئەمە تەنها لە میدیایە ئەمانەی لە خۆ گرت بەرگێکی ئیسلامی کرد بە بەری گوتار ئایدۆلۆژیەکەیە هەمان کات خەڵکانی دیکەی وەکو عەزمی بەشارەی کە لە ئەندامی کنێستی ئیسرائیلی بوو لە عەرەبەکانی 48 بوو کە ڕای کرد بوو لەگەڵ کۆمەڵێک خەڵکی خەمی وەکو منیر شەفیق و نەزانم کێ و کێ ئەوانە کۆی کردنەوە لە میسر لە عێراق لە جەزائیر سەری بێژەرەکانیشان کە سەری پشتی میدیاکانیان کە ئەو هێزە قەومیەشی کۆ کردەوە کە ناسیۆنالیستێکی پڕگیر باوەڕیان بە عروبە بوو هەر لەو مەدە عروبەی سادق الحوسەنی جاران کە باوەڕیوا بوو ئیسلام و عەرەب هەر تەنیا یەکشتن هەردووکی یەکشتە ئەوانەی کۆ کردەوە هێنانی بۆ قەتەر بە دوو باڵێکی ئیسلامی باڵێکی قەومی تێکەڵی کردن جەزیرەی لێ دروستکردن و ئەم خیتابە وای کرد کە شەقامی ئیسلامی ڕوو لە قەتەر بکە بەڵام تەنها لە میدیایە ئەگنا لە هەواڵگریە هاوکاری گەورەی ئیسرائیلە لەسەر بازیە هاوکاری گەورەی ئەمریکایە ئێستش کە ئێران وا بەرە و نیوەگییان یان لاوازبوون یان لە ناوچون نازانم ئەوە سیناریۆکان کراوە لە بەردەم شەڕەکەیە لە هەر حاڵتەکە بێت قەتەر چاوی لەوەیە ئەگەر بە نیوەگیانی مایەوە
کۆمپانیاکانی و بازرگانەکانی و بێ بە وەسییت و بێ بێنە بچێتە ناو ئێران و بڵێ من ئاودانیەکەمەوە ئەو قازانجی تر ئەگەر ئەوە نەبوو ئەوەی کە پێویستە بۆ ئەمریکای بکائیکا و لەو چە ملی ئەم دووسێ ڕیفۆرمیز بگرێت ئەبێتە وەسەتی ئەوانە کاکە وەرن لە جاتی ئەو ئۆپۆزیسیۆنەی کە لە لۆس ئەنجلسن لە جاتی ئەم کوردانەی کە بە هیچ ڕازی نین لە جاتی ئەو تورکانەی کە لەژێر سێبەری تورکیان دوور نییە داوای جیاببوونەوە بکەن ئەمانە شیعن بەڵام وەرن هەر لە ناو خۆیانە با باڵێکی ڕفن دڵنیام قەتەر و پرەی دومیش تورکیاش ئەمیش ئەکات تورکیا ژەروایە ئەمە تر وەڵامی تورکیا بەمە تورکیا ژەرەوە بین ئەمڕۆ هاکان فیدان ئێمە ئامادەین وەسەد ئەمە سێم جارە تورکیاڵێ من ئامادەم نێوەنگیری بکەن بەڵام نە ئیسرائیل لە ئەمریکا هەرگوێ پێنایەن لە تورکیا گەورەتر داوای نێوەندگیری کردووە کە هاوپەیمانی ئەمریکاش وەکو عمان وەکو سین وەکو ڕوس بەڵێ ئەوانەی کە بەرژەوەندی گەورەتریان هەیە بۆیە ئەم وڵاتانەی کە قەتەر بەتایبەت ڕۆڵێکی لەم چەشنە ئەبینێت لە ڕوخسارە ڕۆڵێکی میانجیگەری بێلایانی ئەرێنی ئەبینێت بەڵام لە ڕاستیە لە پشتەوە شەریکی سەرجەم ڕووداوەکان و ینی خراپکاریەکانیش بۆ ئیسرائیل وانە چێشیان لەگەڵ یان نییە یان نانێ لەوە لاوەستریانکان لەوە وڵاتانی کەداوە بەستە بەڵێ بەڵێ نایانێ لەبەری ئەمە ئەسڵاک کاکزانە دەوڵەتی کۆپی ئەوانن دەوڵەتی کۆڵنیالیست سازن یعنی کۆڵنیالیزم ئەو دەوڵەتانی دروست کردووە دەوڵەتی کۆڵنیالیزم دەوڵەتێک نییە ڕیشەی هەبێت دەوڵەتێک نییە مێژووی هەبێت ئایدۆلۆژیایەکی کۆنی دێرینی هەبێت بەڵکو ئەم دەوڵەتانە سەروەریان نییە تەنان سنویان ینی جارێکتیش باسم کرد لە ناو ئیماراتە ئیمارات هاوچێوەی ئەوە لە ناو ئیماراتە هەندێک منتیقە هەیە سەر بە سەڵتەنەی عومەر ناوەڕاستی ئیماراتایە لە هەندێک دوورگە هەیە هەندێک بەندەر هەیە هەل لە جوگرافیا تۆ ئاوا ظاهرەن سەیری نەخشەکە ئەەکەیت لە ناو ئیماراتەیە بەڵام سەر بە سەڵتەنەی عمانە هەندێک شوێنی دیکە هەیە بۆ نمونە بەدەست خۆیەوە نییە هەندێک شوێنەیە هەر لە سەردەمی ئیستیعمارەوە لە سەردەمی باپیرەکانیانەوە کە کات دەوڵەت نەبوون لەگەڵ بەریتانیا لەتیان کردو هەندێکیان لەگەڵ ئەمریکا لەتیان کردووە لە سەردەمی پورتوگال و نیشەوا بوون ئەمانە گروپی خێڵەکی بوون لەبەر خاتری وزە لەگەڵ جیۆپۆلیتیکی منتیقەکە جوگرافیای سیاسی و جیۆپۆلیتیکی منتیقەکە هاتن وتیان بە شەبەکەیەکی کیانیان بۆ دروستکەین پارچە پارچە و بچووک بچووک بۆی بتوانین بەکاریان بێنین ئەوە دروستون بەڵام خۆیان تۆزێ لەمە زیرەکتر و کراوەتر کاریان کرد توانیان جێی خۆیان بکەن لە ناو پەیوەندی دەوڵەتەکانە لە ڕاستیە ئەوان شتەکانیان بە پارە کردووە پارەش زۆر فری باشفریان ئەوان ئەمریکاش و ئیسرائیلش و بەریتانیا و فەڕەنساش وایان کرد کە خەڵکێک کە داگیر نەکرابوو لە ناو وڵاتە مەرکەزیە سەرکوتکارە دیکتاتۆرەکانە حەسوودی بەرن بە قەتەر و بە بەحرێن و بە ئیمارات و بە بەحرێن حەسوودیان پێبرن بە سعودیە بۆچی تۆ دقت بە ئێستا بەسرە دەیان جار توانای بە دەوڵەتبوونی هەبوو لە کویت یا لە قەتەر بەسرە ویلایەتێکی زۆر تایبەت بووە ینی ئەسڵ جارێ پابندی عوسمانەکانیش نەبووە هەر لە سەدەی 16ەمەوە لە کۆنتریش هەڵبەتە سێ شوێن جاریوا بووە ینی نفوزی گەورەی بەسەر عێراق بەسرە سەبەتەی بازرگانی و ئابووری و بەرەمێنا و نەوت و هەموو شتێکی عێراق بوو لە زلوفێکی عوسمانیە پێشتریش بەڵام بەسڕیان نەکرد بە حکوومەت باشە بێنە بەرچای خۆ نازانم سەردانی بەسڕە کرد بێت لە بەسڕەیە لەگەڵ کویتە زۆر نزیک هەر دراوسێن ینی دراوسێن و بەسڕەکان ئیدعایکی وایانێ کە کویت سەر بە بەسڕە بوو وەڵام ڕاستیشەکەن ینی لە ڕووی مێژووی ئەو قسە ڕاستەکەن بەڵام سیرکە ئێستا هەموو بەسڕەیەک حەسەر دەخوا ئەڵێ خۆزگە ئێمە سەر بە مڵات دیکتاتۆری بەعس و مەلک فەیسەڵ و ئەم حکمی شیعە نەبووینایە ئێستا ئێمەش ئەگەر دەوڵەتۆچکەی بووە وەکو بەحرێن ژیانمان باش بوو ئەگەر وەکو قەتەر بووینە قەتەر لە ڕووی داهاتەوە فەردی قەتەری لەسەر ئاستی عالەم یەکەمە یعنی زۆرترین داهاتی هەیە ئەمە تەمەن بووی دروست کراوە و پێدرا و دانیشتن بەڵام دەستکاری شتی تر نەکەن شتی لەو خۆتان گەورەتر مەکەن خەڵکی بەسرە حقی خۆیتی ئاواتێکی وا بخوازیش کە بەڕاستی 100 ساڵە ژیانێکی خۆش نییە لە ناوچەی عێراق بە ئێمە و بە عەرەب و بە شیعە و بە سونەشەوە خەڵکی ئەهواز سیرکە خەڵکی ئەحواز لە جنوبی ئێرانە ئەمانە کاتی خۆی سەر بە بەسرە بوون یا سەر لەگەڵ کوێیتەکانە لەگەڵ ئەو ئەماراتانی خەریجە جیاکرانەوە خرانە سەر ئێران ناوی عەرەبستان بوو عەرەبستان و هەندێک جار بە ئەحواز ناوەبرا هەندێک جار سەر بە بەسرەش بوون لە دەوری عوسمانیا بەڵام ئێستا پرسیارێک لە ئێرانەکەن زۆر پرسیارێکی لە فارسەکان یەکەن هەموو جارێ من لە ناو مناقشەیان دانیشتم عەرەبەکانی ئەحواز ئەو پێشیان خۆش بڵێ ئەحواز من بۆی ئەڵێم ئەحواز چکە ئەحواز ئێران پێیانڵێ ئەحواز عەرەبی ئەحواز پرسیارێکی عەرەبیان تیابمێنێ بەڵێ عەرەبی ئەحواز وەکو ئێمە ئەوانش منکوبن لە ناوێران نایڵم بە عەرەبی بخوێن نایڵم بە مناڵەکانیان پەروەردەی عەرەبیانە و ممارسەی ئازادی و سیاسی و ئابووری و بازرگانی خۆیان ناکەن لە ناو بێنە مافی مەدەنی و شارستانیشیان هەر لەژێر سایی دەوڵەتی ئێرانی فارزمەحوەری شیعەتەوەرایە بەڵام عەرەبێکی ئەحوازی پرسیارێکی زۆر دقیق لە خۆیەکە هەموو جارێ ئەڵێ بە فارسەکان باشە ئێمە گوناحمان چی بوو سەر بە ئێران بووین ئەگەر ئێمە سەر بە ئێوە نەبووینایە ئێستا وڵاتی وەکو قەتەر بووین جا ئێران خۆتە زانی سفرەی ئێرانی زۆر تەنگ بووەتەوە و داهاتی فەردی ئێرانی زۆر کەم بووەتەوە و ئابوورێکی زۆر تونی لەسەر بەهۆی سیاسەتەکانیەوە ڕۆژ بە ڕۆژ مەسلەی گرانی و مەسلەی بژێوی خەڵک تەنگ و تەنگتر ئەبێتەوە تقریبا لە 2015 و ینی دەمیشت دوێنێ لەبڕۆ باشتر بووە
پرسیارەکان جوان ئەڵێ ئەگەر ئێمە سەر بە ئێران نەبووین، ئەگەر سەر بە ڕەزاشان نەبووینایە، سەر بە کۆماری ئیسلامی ئێران نەبووینایە، دوور نەبوو ئێمە ئێسەر وەکو وڵاتێکی وەکو قەتەر بووین، وەکو کوێت بوو، نەوتیانە ئاخر ئەوانەی زۆرترین نەوت لە منتیقەی ئەحوازایە. بۆیە ئەم جۆرە دەوڵەتانی کە دروستکران لەگەڵ ئەم دکاندنە هەردووکیان لە مەسلحەتی وڵاتێکی و ئیسرائیلەمانە، ئەوانی دروست ئەوان هاوکاری مانەوەی ئەوانەکە، چونکە هێزی بەقوتیانێ دەوڵەتی مرکزی نین، سیادەی زۆر باڵایان نییە، قەرزاری وڵاتانی ئەوروپین یان ئەمریکین کە ئەوانیش هاوپەیمانی ئیسرائیلن لەگەڵ مانەوەی ئەوانایە، بەڵام بە دابیکردنی سفرەیەکی ڕۆژان و داهاتێکی بەرز بۆ تاکەکانیان. بە پێچەوانەوە لەگەڵ نەمانی دەوڵەتێکی مرکزی وەکو ئێران، عێراق، سووریا، جاران، میسر ئەمانەیە ئەم وڵاتانە لە ڕووی ئابووری ئەوەندە سزایانان ئەوەندە سوزانە خۆشیان جۆر لە بێعەقلی سیاسیان تایە کە ناتوانن عەرەب و کورد و تورک و ئەوان ڕازی بکەن و سفرەیەکی باشی ئابووری کە ژیانێکی محتەرەمانە بۆ ئینسان دابینکەن لە ڕووی معنەویەوە، شوناسی پارێزراوە بێت، زمانی پارێزراوە بێت، ممارەسەی ئازادی سیاسی خۆی بکات، لە ڕووی بژێویشەوە محتاجی کەس نەبێت بە داهاتی وڵاتەکەی خۆی بژێ. ئێران وڵاتێکی دەوڵەمەندە، تۆ ئەزانی ئەگەر جوان سەرۆی دابەشکرایە، بۆیە وایان لێ کردووە خەڵکەکە هەڵگەڕێتەوە لە سیستەمە سیاسەکەیان. بۆیە گلەی سیستەمی سیاسی ئێران ئەوەیە ئەڵێ با خەڵکی دیکەش بەرگری مالە بکە. سێکە لەگەڵ دانانی موجتەبا خامینەی یا بەشێکی لە بیکی بووەکە، بەشێکی دوعای شەڕی لێکا، بەشێکی بۆیە لە خۆشیە ئەڵێ بەشکۆ مێژووک باوکیان لێبێت. ئەم دابەش بوون و جەمسەربەندیە لەناو ئەم وڵاتە مەرکەزیانەیە بەشێکی خەتای سیاسەتی وڵاتەکانە کە هاوڵاتەکانیان شەریک ناکەن، بەشێکیشی خەتای ئەوەیە کە وڵاتانی سیاسەتی مرکزیان وڵاتانی ناوچەکەش بەتایبەت ئیسرائیل، ئەمریکا دژی هێزی مرکزین کە هەڕەشە بێ بەسەر ئەوان. بەڵام لە بنچینەیە مبەڕیر و پاساوی پەلاماری دەرەکی لە ڕاستیا سیستەمە سیاسیەکان خۆیان ئەیەن بەدەستەوە، ئەگینا بۆ نمونە بۆ پەلاماری وڵاتی دیکە نادرێت، پەلاماری ئەم جۆرە دەوڵەتانە ئەدرێت. دکتۆر مەسەلەن بە شوێنەکان ببینمەوە، مەسەلەن من باسی ئەوم کرد سێزەوە دەرهەیە نەورۆزەیە بۆ گەلانی ئێرانی ئاریایی، مثلن دوێنێش چوارشەمە سووری هەبوو، دوێنێش چوارشەمە سووری هەبوو، ئەویشیان تۆزێک بنەوەک بەکارهێنا تایبەتی لە ورمیە. قسەیەک کە مەسەلەن ئیسرائیل ورتیشی لەسەر بکە و بکاتە هۆکاری ڕاپەڕێنی، بەڵام مەسەلەن هەر ئەم شەو تەسنیم دایناوە لاهیجان خەڵک هاتوتە دەرەوە بۆ پشتیوانی ڕشت، بەندەر عەباس، کرماشان، بەڵێ شیراز، ئەمانەم هەمووی بینی بڵێ ئەمانە وردە ڕۆژای تر ئەمە دەرنەوە عەسرە لە تەهران، ئەوانە هەمووی خەڵکە قەرەباڵخە مەسەلەن نامەوێت تەفاسیلەکەی بخوێنمەوە. ئەوە پێش ئەوە مەسەلەن داخڵیەوە بین، خۆ تەزانی مەسەلەن 21 2 سپەی 3 سپەیوانێ شەمەیە ئەمڕۆ هەژدەی مانگە لە 20 دەست پێکا لە ئێوارەی 20ەوە ڕۆژی بۆ بژمێرن جا بێتە 20 بۆ 21 ساڵ لە شەوی 20 بۆ 21 تحویلی ساڵی پێڵێن، ینی گۆڕانی ساڵ کە ساعاتێکی و بەپێی ساڵی کە 20 و بەپێی ساڵی کۆچی هەتاوی دیارەکرێت، ئاتە دەکەوێت لە نێوان ساعات 11 بۆ 12 شەو لەو کاتانایە وەکو سەری ساڵی کریستیانەکانەوەوانە وایە. جوڵە دەست پێکێکی جوانە. لێستا ئێران هەستەکەم هەم ئیسرائیل بەتەمایەوە بێ هەم ئێرانیش لەوە ئامادەکاری بکە، چکە هاتنە دەرەوەی ئەو خەڵکە و دڕشم و ئەوانە و تافاتە بۆنی ئەوەی لێ دێ. بە دوو خاڵی نەزەری وەڵام بەمەوە یەکیان ئەوەیە کە شەڕ چەندێک موشەکەی کات، چەندێک فڕۆکە ئیکات و بۆمبەکانێکن، ئەوەندەش هێزی نەرم و زیاتریش کاریگەری هەیە لە وروژاندن و لە بردنەوەی شەڕەکە لە یەکلاکردنەوەی شەڕەکانە. ئەمە بۆ هەردوو لە ڕاستە، بۆ ئێرانیش و بۆ ئەوەش. بۆیە ئیسرائیل لە دەستبردن بۆ هێزی نەرم و کللتوری ئێرانە لەوەشە باڵادەستیەکی زۆر وریایانە پەلام ئەم جۆرە بۆنە و مەراسیمانە بقۆزێتەوە بۆ ئەوەی خەڵک بکا بە شەریکی پەلامارەکانی. ئەمریکاش لەم بابەتەیە. بۆچی ئیسرائیل سەرکەوتوو بووە لەوەی کە ئەم جۆرە بۆرانە بقۆزێتەوە؟ ئێمە ئەزانی کۆماری ئیسلامی ئێران ئیسلامێکی ئێرانی ناوێ بە مانای ئەوەی کە ئیسلامەکە ئێرانیزە بکات و جۆرە ئیسلامێک پیادە بکە کە ڕەچاوی مێژوو کللتور و داب و نەریتی ئێرانی پێش ئیسلام بکە. ئەمە پێڵێن ئیسلامی ئێرانی. ریفۆرم خوازەکان تقریبا باوەڕیان بەمەیە، ئەوانەی دەرەوەی ئێران ئەوانیان کە جۆر لە جۆرەکان باوەڕیان بە دین هەیە، باوەڕیان بەمە هەیە کە ئەڵێن ئەبێ ئیسلام ئێرانیزە بکەیت، ئەم جاو بیکەی بە سیستەمی ینی بەکاری بێن. بەو مانایی چی؟ یعنی مێژووی ئێران ڕنگ باتەوە لە تقوسات و مەراسیم و دینداری ڕۆژانەیانە.
تێکەڵکردنی مێژووی پێش ئیسلام لەگەڵ ئیسلاما لە حافظایکەن بەڵێ بۆ یاخود لە بەخواستنەوەی بنەماکانی کوورش و ئەوانی کە ئەوان پێڵێن مافی مرۆڤ ئەو شتانی کە لەم ساڵی ڕابردووە بۆیان چنیوە تێکەڵکردنی ئەمانە تامان ئەم بەشێک لە ڕیفۆرمیستەکان خەڵکانی دروکوتم باوەڕیان پێێتی بەڵام ئیسرائیل ئەزانێ ئەمریکا ئەزانێ کە کۆماری ئیسلامی ئێران لە ڕاستیە ئێرانێکی ئیسلامی ئەوێ نەک ئیسلامێکی ئێرانی ئەمە یعنی چی؟ یعنی ئێرانێکی ئەوێت کە لای ئەم سەرانی شۆڕشی ئیسلامی ئێرانە باوەڕیان وایە مێژووی ئێران بە ئیسلامبوون دەست پێەکە یعنی مێژووی ئێران ئەگەر بمانێ لای ئەوان باوەڕیان وایە ئەڵێن ئەگەر ئێران بێوێ بدرێوشێتەوە تەنها ئیسلامی هەیە پێش ئیسلام شتێکی نییە بە کەڵکی ئەوە بێت تۆ شانازی پێوە بکەیت تامان ئەمە قسەی لەسەر من قسەی نەقلی قسەی ئەوانەکە ئەمە قسەیەکی زۆر ینی قسەیەکی ئاڵۆزە هەر خۆی بۆ خۆی ناوی ئێران مەوزوعەکە و هەروەها واژ نییە بەڵام ئەمە مانای چییە؟ ئەمە هێزی ئایدۆلۆژی گشتگیر ئەوە بیرەکاتەوە ئەڵێ ئێمە ئێرانێکمان ئەوێ کە خزمەتی ئیسلام بکە جەنەتی 99 ساڵە یەکێکە لە مؤسسەکانی کۆماری ئیسلامی ئێران نزیکەی 8 دەستگای ئێران ئێستا بەدەستێوێتی 99 ساڵە یعنی ئەوە نیە کەلیمەیەک پێڵن ئەمیرە المؤمنین بەڵام بە جەنەتی فارسەکان ئەوانی کە ڕخن لێگرن پێڵن نەمیرە المؤمنین یعنی نامرەی مسلمانان ئەو نوکتەیەکی ئاستا کردو جا باوشک نەبێ ئەوەش جەنەتی ئەحمەد جەنەتی ئێستش سەرۆکی شورای نیگەهبانە گەورەترین فلتەری انتخابات لە ڕابەرەوە حتا سەرۆک شارەوانەکان ئەم پیاوە چەند جار دەرکەوتووە ئەڵێ ئەمە چییە باسی مێژووی ئەوکەن و نەورۆز و پێشزاین و ئێران وا بووە ئێران وا بوو مێژووی دێرێنان مێژووی ئێران یعنی مێژووی ئیسلام بە ئێران ئەبێ خزمەتکاری ئیسلامی بۆی بمێنێتەوە ئێمە هەرەومانێت لە شوێنی ترا ئەڵێ چی ئەڵێ ئەگەر کۆماری ئیسلامی ئێران بکەوێتە خەتەرەوە با ئەمانە دڵخۆش نەکەن وا بزانن ئێمە بێکەسین بەڵکو شیعەکان و لایەنگرە مسلمانەکانی دەرەوەی ئێرانیان دیفاع لە ئێرانەکەن ئێستا قسەکەت وابزان بۆم ڕووبوویە بۆ تۆش ئیسلامی ئێرانی لە دەرەوە خەڵک نایە بەرگری لێ بکە تۆ هیچ مەجبورێ بەڵام ئێرانی ئیسلامی بەڕای بۆی هەیە حوسەکان دیفاعی لێ بکەن و ڕەوشە ڕاستەکە بۆیە ئەمە یعنی چی مانە ئیجابیەکەی ئەمەیە کە دیفاع لە کۆماری ئیسلامی ئێرانەکە وەک چۆن ئەبینی ئێستا لە عێراقەوە بۆ بە کێڵگەی لێدانی بەرژەوەندەکانی ئەمریکا و ئیسرائیل لە عێراقا ئەمە ئەو قسەیە کە جەنەتی کاتی خۆی کردی علی ویلایەتی ئەیکرد علی ویلایەتی ئەیود ئەگەرێمە شەڕ نەبینە دیمەشق شەڕ نەبینە قودس شەڕ نەبینە حەزرەمەوتی یەمەن ئەو شەڕە یێتە ناو تاران بۆیەوە باشترە پێشەوەی بێت ئێرە ئێمە لێ بکەین و ڕاستیشی کرد وتی ئەگەر شەڕ نەبێت ناو دیمەشق لاو شام وەگەرە و پرۆکسیانە نەبووە ڕەنگە دەی قسەکەی زۆر دقیق زۆر دەمێت عەلی ئەکبەری ویلایەتی مستەشاری گەورەی خامنەیی بوو وەزیری پێشووی خارجی سەرۆکی مرکزی لێکۆڵنەوەکانی پەرلەمان پیاوێکە یعنی لە عەقڵە یەکانەوە ئێستا ئیسرائیل بۆی نایکوژێ چونکە نەخۆش کەوتووە لەسەر نەقالێ و جۆرە ئیفلیج بووە لەسەر لەکاو لەبەرەوە لەوە زۆر هین نەبێت زۆر ئەوە نەبێ بۆیە لێ نازانم بەڵام ئەمە تەواوکم کاکزانە لەبەرەوە ئیسرائیل زۆر زیرەکانە ئەم بۆشایی وەرگرت بۆشایەکە لە چیایە ئەڵێ ئەم ئێرانی کە ئەمانە بڵاویەکە لە تەلەڤیزیۆنەکانە و هەر باوەڕیان لە ئیمامی عەلیەوە دەست پێکا لە عەلی کوڕی ئەبی تاالب خەلیفەی چوارەمە دەست پێکا کە بە ئیمامی یەکەمی خوانی ئەزانن هەتا ئەگاتە ئەمێ ڕێبەری ئەخیری کۆماری ئیسلامی ئێران مێژوویکی ئیسلامیان چنیوە ئەم مێژووە هیچ شانازی ناکەن بە مێژووی ئێرانیەوە مێژووی ئێرانی یعنی چی یعنی نەورۆز یعنی چوارشەممە سووری یعنی زەردەشتێت یعنی کوورش یعنی مێژووی خامەنشین ئەمانە جەژن و بۆنە مەراسیمیان هەیە خەڵکی ئێران لەم 47 ساڵەیە لە داخی کۆماری ئیسلامی ئێرانە زۆر جار ئەمانەی زیینوە کردەوە نازانم تۆ سوتفۆ کرد بێت لە جەژنی ڕەمەزان و قوربانە لە تاران بوو بیت بڕوا بکە يعني خۆڵە مێشترین جەنگە جەژنە ئەسڵەن هەست ناکەی جەژنە شتێکە یەت و ئەڕوا چونکە ڕاستیا لە ڕقی کۆماری ئیسلامی ئێران جۆرە لە دژە دینیش بڵاو بۆتە لە ناو ئێرانە بەڵام لە نەورۆزە زۆر بەڕوونی ئەو شەوق و زەوقە ئەبینی ئەمەشیان لە داخی کۆماری ئیسلامی ئێران زەقیەکەنەوە لە چوارشەممە سووریا شتی خەتەر ناکەن خوان هەڵێ ناو ئاگر لە ئاگر یاری بە ئاگرەکەن لەناو بۆیە ئەمریکا و ئیسرائیل لەگەڵ هاوشتنی موشکەکانیانە بیر لەوە ئەکەنەوە بۆشایی کۆماری ئیسلامی ئێران وەرگن لە ڕووی کولتوریەوە لە ڕاستیە فارسەکان پاژنە ئاشیری خۆیان ینی نقطەی زوعفی ئێرانیەکان ئەوەیە کە لەگەڵ ئێرانەکان نەبوون لە حوسان ڕابردووە بۆی ئەوان ئەڵێن ئەگەر ئەتانەوێت ئێمە ئێرانێکتان بۆ دروستەکەین کە نەورۆز سیانزە بەدەر چوارشەممە سووری لەگەڵ جەژنی مێرەگان چی شەوی یەڵدا هەموو ئەمانە کە ڕۆژانێک هەبوو لای تەلەڤیزیۆنی ئێرانی و
لای ڕێبەران و لای سەرانی کۆماری ئیسلامی ئەمانە قەدەغەبوون یاخود سوکاتیان پێکرا یعنی ئەمە باشە هەوڵیانەدا بیان خەرە پەراوێزەوە ئێستا بەرەو ئەوە ئەچن یعنی ئەم ڕۆژان لە بەردەمی لاکەنە لە چوارشەمە سووریا سەرێکی ئەوە قۆزرایەوە حتا معارضەی ئێران ژەمە قۆزێتەوە بۆی ئەیانەوێ لە نەورۆزە عادەتەن نەورۆز چیرۆکی تریشی لە پشتەوەی بۆ گەلانی نەورۆزی و بۆ جەژنی مەسەلەی لە ناوبردنی مەسەلەی لە ناوبردنی بێت کە ئەوان یعنی ئێرانەکان ئەڵێن ئەمە جۆر لە بتپەرستیە کە کۆماری ئیسلامی بڵاو کردەوە باسی ناوخۆی ئێرانەکەم باوەڕی معارضەکان باسەکەم یاخود ئەڵێن کاتی خۆی کاوە و زوحاک لەو ڕۆژەیە یەکلابوتەوە و کاوە و فەرەیدونی خاڵی سەرکەوتون بەسەر ستەمکاریە یاخود ڕۆژی ڕزگاری ئینسانە ڕۆژی گۆڕینی وەرزە ڕۆژی گۆڕینی ساڵە خۆنوێکردنەوەی ڕۆژە بۆیە ئەڵێن ئەمە کلتورێکی کۆنە بۆیە شاسی پێەکەی مەسەلەن هاتنە سەرخەتی و خەڵکان ئەسڵ لەم ڕۆژانەیە میدیای ئیسرائیلی میدیای ئەمریکی لە دوانی ئۆپۆزیسیۆنی چەکدار و بێچەکی ئێرایی لە دەرەوە لە ناوەوە زۆر جەخت لەسەرەوە کرد بۆ منە ڕۆژەوتیان تکایە مێنە دەرەوە لە چوارشەمە سووریا ئەم ساڵ قەدەغی ئەوانەیە چکە زانم چوارشەمە سووری چوارشەمێکی ئاگراویە دوور نییە بە ناوی ئەم ئاگرەوە تۆ منە هیچ دروستەکەی نۆزڵەکەی جاران دروستکەیتەوە یا لە قوتوویەکی شروع بە ئاگر دروستکەیت و مۆلۆتۆفەکان دروستکەیت ئەکرێ مەسەن ئینسانی ئینسانێکە گرێ لە دەرو نابێت ڕقی لە بنارەکەی بێت دەست بۆ سڵپوششەوە بە پێچەوانەوە ئەمان قۆستیانەوەورمەیە پێچەوانەکەی ڕوویە ئێستش ئەوەی بەڵام باش تێکترم بیر نەچێ ئەم هاتنە دەروەیە کە تۆ باسی کرد لە سەردای پرسیاکەەوە باسی کرد دوو جۆر هاتنە دەرەوە هەیە لە ناو ئێرانە هاتن دەرەوەیەکی حکوومەتیمان هەیە هاتن دەرەوەیەکی ئۆپۆزیسیۆنیمان هەیە یان ناڕازیەکان بە کۆماری ئیسلامی ئێران هاتن دەرەوەی حکوومەتی ئەوەیە کە هەر جارێک کە بۆ نەکەن خەڵک بەتەمای بێتە دەرەوە خێرا قالیباف یان خاتەمە ئەنبیا یا چیتر بوو محسینی ئەژەیی عەلی ڕەزا ئەوەی تر علی عرافیە کەسێکتریان بوو ئەمەی خاتەمە ئەنبیا بوو هەڵم نەکرد بێت یا هەواڵگری داوای هاتن دەرەوەی خەڵکن ئەڵێن خەڵکی نتکای بڕژێن سەر شەقام بۆچی بۆ ئەوەی بڵێن ئەمە لایەنگری ئێمە دووەوەی ئێوە ئەبن تەمان لایەنگرەکانیان ئەوان هەم لباس شخصیان هەیە کە هەر سوپای بەسیجن بەڵام بەجل و بەرگی ئاساییەوە هەم بەسیجیان هەیە هەم سوپاشیان هەیە تێکەڵێەوە ئەبن ئەمە چیمان بیرەخاتەوە هەموو سیستەمەیە کاتێکە لە دەرەوە لێ ئەدرێت یاخود خۆپیشاندانێکی ناوخۆیی لە شێوەی بەهاری عەرەبی یا شۆڕشی پرتەقاڵی لە ئۆکرا لە هەموو شوێنێک لە لیبیا لە عێراق کە ڕوویەیە لە میسر خێرات دەوڵەتیش خۆپیشاندانی پێچەوانە دروستەکاتەوە من ئێستا ناوەکەم بیرچوویەوە تقریبا 3 ساعات لەمەوە پێش بوو زانی بۆی ئەم شەو سبەی شەو دوو سبەی شەو خەڵک بەناوی نەورۆز بچێت سەرجادەکە بۆی داوای لایەنگرانی کۆماری ئیسلامی کرد تکایە بڕژێنە سەر شەقام دوو ئامانجە پێکی یەکەم بڵێ ئەوەی شەر شەقام ئێمە دووەوەی ئێوە بین دووەمیان بیان کە بە قەڵغانێکی مرۆیی بۆ شاردنەوەی جوڵەی سوپا و جوڵەی ئارایشە جەنگەکەیان لێرە بۆ ئەوێ یاخود ئیسرائیل ئەگەر بردومانی کا بڵێن تۆ خەڵکی مەدەنی بردومان کردووە ینی بۆیە هەردوو ڕەنگە و مەترسیە بێ کە بەڕاستی مەسەلەن لە نەورۆز هەیەە بەکوزەنا زۆر جوان تەفسیل هەموو ساڵێک چکرد نەورۆز گۆشەی پێچەوانەی ئایدۆلۆژیای کۆماری ئیسلامی ئێرانە و پەیوەندی بە پێش ئیسلامە هەیە پەیوەندی بە ینی نەوعەما بەرەماتی ناو دنیای ئیسلام نییە مثلەن تا ئێستاش ئەو مثلەن ئەو مزاهرەیە بەردەوامە لە لاشتنی عەلی لاریجانی من کاکزانە بۆچی کاتێک کە لە بەردەستپای من ویستم شتێک بڵێم لەبارەی لۆرستانی شیانداناوە با من یەک ڕاگەندراو بخوێنەوە کەمێک بەر لە ئێستا دەستگای ئاسایشی هەرێمی کوردستان دەستگای ئاسایش ئاماری هێرشی دوو ڕۆژی ڕابردووی شاری سلێمانی ڕدەگەێنن ئاماری ڕۆژی سێشەممە هەفتەی 2026 سێرشی درۆنی و دوو هێرشی موشەچی کراوەتە سەر شاری سلێمانی و بارەگاکانی هێزەکانی هەفتە لە دەرەنجامی هێرشەکەدا دوو پێشمەرگەی وەزارەتی پێشمەرگە بە سوشی بریندار بوون وەروە زۆربەی هێرشەکان لە ئاسمانەوە تێکشکێنراون دووەم هێرشی درۆنی کاتژمێر 3:50 خولەک کراوەتە سەر شارۆچکەی کۆیە کەمپی پەنابەران دوو کارمەندی ئاگرکوژێنەوەی خەلیفان بە سوشی بریندار بوون لە کاتی جێبەجێکردنی ئەرک و فەرماندا ئاماری ڕۆژی چوارشەممە 18/2026 دوو هێرشی درۆنی کراوەتە سەر شاری سلێمانی لە ناوکەوانەدا بارەگای هێزەکانی هەفتە
یەک هێرشی درۆنی کاژمێر 2 سەر لە بەیانی کراوەتە سەر سنتەری شارۆچکەی کوێ و لە دوای کاژمێر 130 خولەکی دوانی وەڕۆ تا ئێستا 6 هێرشی درۆنی کراوەتە سەر شارۆچکەی کۆیە کەمپی پەنابەران. هیچ زیانێکی ژانی نەبووە و زۆربەی هێرشە درۆنیەکان لە ئاسمانەوە تێکشکێنراون. ئەمە ڕاگەیەندراوی دەستگای یاسایشی هەرێمی کوردستانە. و هەر ئێستاش وەکو زانیاریەکانی ژووری هەواڵی کورسات نیوز باز لەوە دەکەن پامێرمان پێ ڕاگەیاندون کە 2 درۆنی دیکە لە ئاسمانی شاری هەولێردا تێکشکێنراون. دکتۆر منەمەوێ بابەتەکە لەوە بەسەلەن ئەوە یعنی بەڕاستی پێم وابوو مەسەلەن لێکەوتەی زۆرە ناتوانانی بڵێ یەک بابەتە بەڵام زۆرێک لەوەی کە ئەمەلێکیشیان هەبێت بۆ ڕاپەڕین چکۆمە زۆر گرنگە پاڵپشتێکی گەورەیە بەقەت ناڵە بەقەت موشەکەکان بەڵام بەتایبەت لەم سێ چوارچەوەیە کە ئەو دەستگایانەی کە کاریان چاودێریکردنی شارەکان و خەڵک و شەقامەکان و شوێنەکانی کۆبوونەوەی خەڵکە زۆر گورزی گەوریان بەرکەوت هەم سەرکردەکانیان هەم بەرگەکانیان تاکەشی لە ڕۆژهڵاتی کوردستان لە تەواوی یەکەم جار لێو دەستی پێکرد بەڵام ئێستا تاران شەوانە ئیسراحەتی نییە لە لێدا ینی بەردەوام بە ئامانجەگرن لەلایەن هەرشی هەردوو وڵاتی ئیسرائیل و ئەمریکاوە ئەمە وای کردو جۆرە لە فرسەتی باشتر ینی ئەگەر جاران توانی بێتیان لە 100 خۆپیشاندنەکان سەرکوت بکەن لە ڕاستیە ئێستا ئەگەری لە 150 ماوە کە بتوانن کۆنتترۆلی ئەو هەموو جەماوەرە بکەن کە تووڕەیە بۆی هەیە ینی بەتابێت کە لە دەرەوە لە ناوەوە بیرمان نەچێت لۆبیێکی زۆر گەورە لە دەرەوەی ئێران هەیە ڕۆژانە بیر لەوەکەنەوە بگەڕێنەوە و بەشێک لەم هێزانە حیزبیان هەیە لە ئەهواز لە مجاهدینی خەڵق لە شایەکان لە کورد لە بەلوچ و تورک لە دەرەوە ئەگەڕێنەوە ئەچنەوە بۆ ناو ئێران چ بە نهێنی بێت چ بە ئاشکرا بێت بەشێکی زۆریان بۆ تۆڵەسێنی و بۆ هەڵگەڕانەوە ئەچن و فرسەتی گەورەی ئەم هەڵگەڕانەوەش 2 فرسەت بیا یەکەمیان پیربوونی سیستەمی سیاسی کۆماری ئیسلامی ئێرانە دوم لە ناوچوونی ئەو سەرکردە سەربازی و ئەو سەرکردە زیرەک و بە ئەزمون و تۆقێنەرانەی کۆماری ئیسلامی ئێرانە کە لە سوپا و لە بەسیج و لە هەواڵگری کۆنتترۆلی شەقامی ئێرانیان کردبوو بە خەڕکردنی شەقام بە کۆنتترۆلکردنی بە ئاگداربوونی و بە ناسینی سروشتی مە بەشێکەمانە ڕۆژ وەڵام ڕزەش لە چوارچێوەیانە بوو بەدڵنیایی یەکێک بوو سەرکردە بەناوبانکان بۆ سەرکردنی خەڵک و یادگاری تاڵی خەڵک لەگەڵ ئەوە زۆرە و ئەسڵەن لای شەقامی تاران و ئەوانە زیاتر یعنی لە لاریجانی زیاتر ئەمەیان هەرچەند هەردووکیان بەشدار بوون لە سەرکردکردنا بەتایبەت لاریجانی دکتۆرەتی مەسەلەی معارەزە بوون هەتەنا معارەزەیەکی کوردیان معارەزەیەکی فارسیشە مثلا من تێگەیشتنی خەڵکی تارانم هەمیشە لەسەروی دەوڵەتداری و حکومەتداری ئەوانەوە بینی جیاوازیە لە نێوان جۆری ئۆپۆزیسیەکان ئۆپۆزیسیۆنی فارسی ینی ئەوەی کە لە ناوەڕاست و لە تۆزێک لە جنوبی ئێرانایە نەکتەواوی جنوب ئەو ئۆپۆزیسیۆنی فارسی ئەجەندایان جیاوازە لە ئۆپۆزیسیۆنی پێکاتەکان ئۆپۆزیسیۆنی فارسی ڕخنە لە سیستەمە سیاسیەکە ئەگرن لەگەڵ دەستورەکەی کێشیان هەیە لەگەڵ جۆری بەڕێوەبردننی گوزەرانی خۆیان لەگەڵ بەشداری سیاسیا کێشیان هەیە لەگەڵ ئایدۆلۆژیای کۆماری ئیسلامی ئێران کێشیان هەیە لەگەڵ بژێوی ڕۆژانەی خەڵک کێشیان هەیە و باوەڕیان وایە پێشتر سەرجەم سفرەی ئێرانیەکان لە سەرجەم ئێرانە کۆکرایەوە ئەهێنرا خزمەتی فارسی پێکرا کە چێسە فارسەکان بەرەو برسێتی ئەچن ئەم ئۆپۆزیسیۆنە لەگەڵ هاوکات شەریکە لەگەڵ سیستەمە سیاسی داگڕەوەکانیش هەم شەریک بووە لەگەڵ پەهلەویە کە قەتڵ و عامی عەرەب و تورک و ئەوازەکانی کرد هەم شەریک بووە لە کۆماری ئیسلامی ئێرانیشا کە هەم ئێرانچێتی سەپاندووە فارسێتی سەپاندووە هەم شیعەتیش سەپاندووە بۆیە ئەو ناوەڕاستە ئۆپۆزیسیۆن ناوەڕاستی جیاوازن دقت بێ هەر ئەوانەی دەرەوەش کە ئێستا ئۆپۆزیسیۆنن لەگەڵ بەلوچیەک داوای فیدراڵی بکە ئەمان لە لۆس ئەنجلۆسەوە کە بە پارەی کۆمەک و پیتاکی ئەمریکی ئەژین یا لە ئەسکەندەنافیا بە پارەی سۆسیال ئەژین یەکسەر ئەمان لە مشتەبا خامینەی تونترن ئەڵێن ئێوە جیاخوازن ئێوە ئەتانێ ئێران تێک بن ئەبنەوە بەلایەنگری سیستەمە سیاسیەکە بەڵام ئەم ئۆپۆزیسیۆنە لە ناو بەلوچستان لە ئەحواز لە منتیقەکانی تورکی ئازربایجانی کە لە ئەردەبیل و تەورێز ئەگرێتەوە لە ناوچەکانی کوردستان لە لۆڕستان و ئیلام و کرماشان و ئەوانە ئەگرێتەوە ئەمە جیاوازە ئەمە شەڕی نان ناکەن شەڕی لە چک ناکەن شەڕی ئەگەر چی ئەوەش بکەن حەقیانە بەڵام فراوانتر لەوە ئەوان لەگەڵ کۆی سیستەمی دامەزراندنی ئێرانی هاوچەرخان کە تایە مافی
غیرە فارس دابین نەکراوە بەشداری سیاسی نییە سەروەتی ئێران بە یەکسانی دابەش ناکرێت لە دەستورە پشکیان نییە لە بەڕێوەبردننی سیستەمی سیاسیا پشکیان نییە لە بەڕێوەبردننی کارگەڕی شار پشکیان نییە لە پەرلەمان ناتوان لیست دروستکەن قەدەغەیە لیستی بەلوچیە بێت لە پەرلەمانی ئێرانە قەدەغەیە لیستی کوردی یا تورکیا بێت بۆیە جیاوازن لەبەر ئەوە کورد و بەلوچ و عەرەبی ئەحواز زۆر زیرەکانە تورکیش عاقلانە لەم شەڕیان مامەڵەیان کردووە نەیانویستووە بەتەنیا بچن بڵێن کاکە ئێمە ئەمانەیە یا فیدراڵی یا جابوونەوە چونکە ئەزانن بەس ئەم شیعرە بەرزکەنەوە خێرا هەموو فارس لەگەڵ کۆماری ئیسلامی ئێرانە چ شاهی بێت چ شێخی بێت شێخ مەبەستم مەلایەکانە چ شایی و چ شێخی بێت یەکەگرنەوە دژی ئەو پێگاتێتتر ئەو پێگاتە عەرەب بێ بەلوچ بێ لەسەرەوە ئەخیرەوەی سوشال میدیای کەرێمی کوردستان دژی ڕوبع ڕەزا شاکەی تۆ ناود لەناو زیرەکیێکی تر لەم ئۆپۆسیۆنی نافارسیا دروست بوو ئێسا وا خەریکە ڕۆژانە من هەستی پێکەم ئەخوێنمەوە هەم لە بەلوچەکان هەم لە عەرەبەکان هەم لە ینی وا خەریکە دەنگی بەرزێتە ئەڵێن ئەبێ ئێمە هاوپەیمانێتێکی پێگاتی نافارس دروستکەین تەنان داوای کۆنگرەیەکی سەرتاسەری شەکەن ئەمە لە ناو کورد ئەم دەنگە دروست بووە لە تورکی ئازەربایجانی دروست بووە لە عەرەبی ئەحوازی دروست بووە لە بەلوچ دروست بووە ئەمە بۆچی چونکە ئەزانن هەر سیستەمێکی سیاسی لە ئێرانە بێتە جێگەی ئەم سیستەمە بەبێ ڕەچاوکردنی پێکهاتەی مۆزاییکی ئێران و دانان بە مافی میلەتەکانی ئێران نەک خەڵکی ئێران دیسانەوە هەمان سیستەم دروست بێت لەوە 50 ساڵێتر ئەم سەرکوتکردنەوە بەردەوام بێت بۆیە ئەم جارە ینی ڕێگەی ئەوە نایەن و ئیسرائیل و ئەمریکاش حەزیان لەم جۆرە وروژاندنە پێگاتەیە کە ئەمە لە قازانجی میلەتانی بەشخورایی وەکو کورد و بەلوچ و عەرەبی ئێرانایە باش کاروان ئەگەر ئەومان بۆ ڕیکۆردکەی سوپاس دەکەم دکتۆر بابەتێکە کە زۆر لەناو خەڵکی هەرێمی کوردستان بەڕاستی جێگەی پرسیارە باز لەوە کرێ مەسەلەن هەتا دوێنێک لەگەڵ بە ئامانجگرتنی عەلی لاریجانی و کوڕەکەی باز لەوە کە کچەکەی لە ئەمریکا مامۆستایە مەسەلەن برازاکەی جەواز زەریف مناڵی وەکۆی تۆ ناوت لە ناوشەی ڕابردوش باسم کرد مناڵی کوڕانی شۆڕش کەسانی کوڕانی شۆڕش لە ئەمریکا چی ئەکەن لە ناو ئێرانەکانە مەستەلەحەکەی پێڵن ئاقازادە ئەڵێ ئاقابە ئاقازادە مەبە ینی ئاقایانی بەڕێز کاکە ینی ئەوەیە مرد بە یاچوزانم بۆ پیاو بەکارێنن ئاقا ئەوەیە ئاقازادە پیانڵێن ینی تالیقێکیان لێن ناون ئەمانە شاهدەکەیان بریتێ لە ژێنێ خوب ینی نەزانم جنێتیکی باش ئەڵێن مادام کوڕی داریجانیت کەواتە کۆماری ئیسلامیران تۆ بە باش زانێ ئەگەر بڕوانامەش نەبێت مادام کوڕی شەمخانیت حەقی ئەو هەیە نەوتی ئێران بە قاچاق بێت دەرەوە لەگەڵ قەتەرا بیفرۆشی و باخێرە و کەشتی پێ بکڕی و دوای پارەکەی بێتەوە بچی ئۆتێلی پێ دروستکەی لە تورکیا تامان ئەم قسەیەکەم ڕاستە ما هەیە هەر خۆشیان مەلەفیانە سەر گرتووە مادام کوڕی شەمخانێت توانین شاخێک داگیرکەیت و ڤێلایەتیا دروست بکەیت و چونکە بۆچی تۆ ئاقازادەیت لای کۆماری ئیسلامی ئێران ئاقازادەکان جیناتیان باشترە لە خەڵکی ئاسایی طبعا ئەمە تعلیقە وانە بەئیندەمەر نەگیرێت ئەمە لە ڕووی فرسەتی ئابووری و بازرگانیکردنی دەرەوە بوو بە دیاردە لە ئێرانە بەتایبەت لە دەورەی ڕەفسنجانی بەدواوە بازرگانی لەگەڵ دەرەوە بوو بە ئامانجی گەورە کە ئێران ئەبێ لەگەڵ دەرەوە بکرێتەوە لە شەڕی ساڵە نەتوانێ بکە بانکەکانی کردەوە مەسلەی ئەوەی کە پێڵەن قەرزل حەسەنە و ئەوەی لای خۆیان پێڵێن سوو ینی فائیدەی خستە سەر بانکەکان ئەوە بە فتوایەکی ئایەتوڵڵا ڕەفسنجانی ئەمەی کرد لە فقی پێشوش شیعە ئەمە حرام بوو بانک نابێ فائیدە بخاتە سەر پارەکە چونکە ئەوان سیستەمێکی دەن بەڵام ئایەتوڵڵا ئەتوانێت ئەم ئیشتیادانە بکە ئەو پلەی ڕەفسنجانی ئیشتیاد بوو خۆی سەر کۆمار بوو ئەم بڕوانە ئەمەی دەرکرد دوای ئەوە سزای ئێران کەوتە ژێر گەمارویەکی تون تۆڵە دەوری ئەحمەدیژادەوە خۆتان زانن لەوێ ئەحمەدیژاد مستەلاحێکی دروست کرد وتی مەرج نییە تۆ بە ڕسمی بازرگانی بکەیت ئەکرێ بە ناڕسمی بیکەیت ناوینە دۆرزەدەنی تەحریمها یعنی پێشپێلێدانی گەمارۆکان تۆ گەمارۆ خەوت سەر نابێت عێراق بازرگانی بکەیت نابێت لەگەڵ تورکیا بازرگانی بکەیت باشە مەیکە بە ئاشکرا بەڵام لەژێرەوە بیکە بڕۆ هەندێک خەڵکی ئێران لە عێراق جنسیان پێوەرگرە یا هەندێک خەڵکی عێراقی پرۆ ئێرانی لایەنگری عێراق بێنە فرۆشتنەکە بەناوی ئەوانەوە بکە بەناوی ئەوانە بکەیت لە شووتی فرۆشتن بیر تا ئەگەتە نەوت فرۆشتن ئەمانە بازرگانێکە کۆمپانیاکە بکە بەناوی ئەمانەوە بەناوی عێراقەوە شمەکی ئێرانی بفرۆشە هەروەها بەناوی عێراقەوە کەلوپەلی دانسازی بکڕە پارچەکانی ئاسنەکانی بنێرەوە بۆ ناو ئێران لەوێ پرۆسەی چەکسازی پێ دروستکە مەسەلەن بەناوی پترۆشیمیەوە
شتیان لە دەرەوە ئەکڕی یان نایە عراق یان نایە قەتەر یان نایە تورکیا لەوێ بەدەستەدوو بە قاچاقیان بردەوە بۆ ناو ئێران لەوێ کریپەر چەکسازیان پێ دروستە کرد یاخود دۆلارەکانیان بردو تۆ زانی عراقی کێرکەشەکان دۆلار تهری بکا بۆ ئێران یا بۆ تورکیا ئەم ئاقازادانە ئەم ئاقازادانە ئەم کوڕە مەسوولەکان خۆمان پێڵەن کوڕە مەسوول ئەو دقیق ئەوەیە مناڵی مەسوول ئەلتە لای خۆشمان هەر جاری بە کێشە بۆمان بە کوڕە مەسوولەکان فرسەتیان پێدرا سقیان بە خەڵک نەبوو مەسە قالی باف بۆ ئەوەی ئەڵتە نەکوڕی مەسوول ژنەکانیشیان کچەکانیان ئەوانە بۆمە قالیباف بەوە بەناو بانگە لەگەڵ ئەحمەدی نژاد لەو سەردەمەیە کۆدی ئەم قاچاقیەیە شەمخانی بە هەمان شێوکە کوژرا لاریجانی بە هەمان شێوە ئەتە مناڵەکانیان خەڵکانێکی زۆر سقیان بە خەڵکی دەروی کۆماری ئیسلامیێران نەبوو یاخود سقیان بە هەموو کارمەندێکی خۆیان نەبوو وتیان باشترین شتەوە مناڵەکان بەناوی مناڵەکانەوە ئەم کۆمپانیا شتان دروستکردین یاخود ئەم پارانە بچێتە حساب باقی مناڵەکانیانەوە بۆیە وەجبەیەک لێ شاویان ناردە دەرەوە مەسە تۆ بلاتەوە سیر نەبێت لە ساڵی 2019 12000 مناڵی مەسوول لە ناو ئەمریکایە بەناوی خوێندنەوە لێبوو نەهاتنەوە حساب باقییان هەبوو هی مەسوول ئێرانەکان نەک ئێران چۆن قبولی بوو و ئەمریکا چۆن قبولی بوو مەسەلە چۆن مەترسی نەبوون ئەمریکا یەکدەست نییە بڵێ هەرهەمی کۆماریە هەرهەمی درێ ئێران نییە لەوێ لۆبیەکمان هەیە کاکزانە لۆبیەکمانەیە پێڵن لۆبی نایاک کۆمەڵێ بزنسمان و کۆنگرێزمانی ئەمریکی لەگەڵ کۆمەڵێ خەڵکی سیاسی ئێرانی مەسەرەن جەواد زەریفی تایە زاوای ماڵی علی خامینەی تایە بازرگانی گەورەی تایە بەدەستی دوو حەسەن ڕۆحانی تایە مناڵەکانی ڕەفسنجانی تایە ئەمانە تەنانەت ڕادیۆیان دامە تەلەڤیزیۆن دامەزراوە دەرەوە تەلەڤیزیۆنی ناپابند بنەماکانی ئیسلامیشەوە ئەمان لۆبیەکەن لە ئەمریکا ئەڵێن بە ئەمریکا تۆ واز لە کەنداو بێنە واز لە عراق بێنە ئێمە ئێران وا لێ ئەەکەین هاوپەیمانی ئێرانی ئەمریکی ئەمانگەڕێتەوە بۆ هەفتاکان هاوپەیمانی ئێران ئەمریکی مەسلحەتی زۆرترە لە بەرژەوەندی زیاتری ئەمریکیەکانایە هەم لە ڕووی بازرگانی هەم لە ڕووی وزەوە هەم لە ڕووی پۆلیسیکردنی ڕۆژهەڵاتی ناوەڕاستەوە ئێران ئەزمموی هەیە بەبەستیان سەردەمی شای ئێرانە ئێمە ئەتوانین وا بکەین کە ئێران و ئەمریکا ئاشتکەینەوە مەسەرەن تریتا پارسی بانگەشەکاری ئەم تێزەیە نازانم کی ئەحمەدی بانگەشەکان ئەمان مرکزیان هەیە لە ئەمریکا هەر لە ئەمریکا ژین بەحسا پابەندی مەترسینین یان نەبڵێ بەسە لە مخابرات داخڵیان نەبوو بێ بابا چۆن هەموو شتێ ئەگەدارن من لێرە بیزانم ئەوەی ژیزانن بەڵام ئەمانە زەرەر بە ئەمریکا زۆر ناگەن پارەی نەوتی بەلاشی ئێران ئەبەن ئەیان بە کۆنگرێزمانەکان ئەڵێن تۆ لە کۆنگرێسا دژی جەنگ بە تۆ لە CNN ناوتارێک بڵاوکەرەوە با دژی ئێران نەبێت دژی بۆمە ئیسرائیل بێت ئێستا خۆ بینیت لە ناو نیویۆرک تایمزا کە دیموکراتەکان بە تایبەت لە لۆبی تو بکات تەنانەت ئەم لۆبی نایاکە ئەوەندە بەهێز بوو لە ناو سکرتاریەتی ئۆبامایە کچێکی دانابوو ناوی ئارین تەباتەبایی بوو ئێستا گیراوە پێنج کەسیان دانابوو کە لە ژێرەوە هەر کارێکیان بۆ کۆشکی سپیە کرد ئیمێڵێکیان نرد بۆ نووسەرەکەی جەواد زەریف کە وەزیری دەرەوە بوو ئەیان ڕازیتە ئەمە باشە بۆ ئێوە ئاوا بیکەین یانی دووسەرە بوون کارمەندی ئۆباماش بوون لە کۆشکی سپیا کارمەندی ئێرانیش بوون ئێستا مەلەفەکاندا ماوە دۆسەکان لە ئەمریکایە تۆڵی مخابرات پیان زانی بەڵام لە سەردەمی ترەمپ ئامەتون نەبێتەوە ئەم لۆبیە باوەڕی وایە ئێران ئەمریکا بەرژەوەندی ئەمریکا ئارەزراوترەکە و بەردەوام کۆمەڵە خەڵکی ژەیە کۆنگرێزمانی ئەمریکی جاری وایە بە پارە ئیشەکە بۆیە ئەم لۆبیانە دروستە بن و لە ناو ستونەکانیشە مەسەن نیویۆرک تایمزا ستونە نووسن ئەڵێن دانانی جەواد زەریف زۆر بەسووترە بۆ بەڕێوەبردننی ئێران یا پزیشکیان یا ڕۆحانی بەسووترە تا هێنانەوەی ڕەزا پەهلەوی یا هێنانەوەی حزبی دیموکراتی کوردستان یا هێنانەوەی بۆ نمونە مجاهدینی خەلق بەپێچەوانە مجاهدین خەڵکی لۆبیتری هەیە کوردەکانیش لۆبی دیکان هەیە بەبەستمە ئەم ئاقازادانە ئیشیان چی ئەم کوڕانی مەسوولەکان ئەمانە ئەچن پارەی ئێران حسابی ئەوانە ئەوانش لێەوە سەرفیەکەن لەو جۆرە کەسانەیە بەشێکیش بۆ خۆیان هەڵەگرن یاخود ماڵی قالی باف بەناوبانگ دۆسییان لەسەرە نەوتی ئێران کاڵای ئێران گازی ئێران ئەبەنە دەرەوە بە نیوە قیمەت ئەیفرۆشن ئەخرێتە حساب باقی ئەوانەوە مەسەلەن ئەگەر بداینەی بۆ نمونە ملیۆنە دۆلار بێتە ناو حسابەکان لە ساڵەکە نیوەی ئێران بە ئێران نیوەکەی تێدا باشەکەن بە ئەو تۆڕی کە هەیەیان و بەشێکی زۆری بۆ خۆیان لەگرن دوای وردە سەرکی ئەم ماڵان بوژانەوە مناڵەکانیان زۆر مناڵی شەمخانی سیرکە مناڵێکی یعنی زۆر کوڕە دەوڵەمەندێکی هەتا لەسەر بەنجی شەڕی 12 ڕۆژە حەفڵەیەکیان کرد بیلگیتس وەکو مناڵی ئەوان ناژی بڕۆ سەیری ژیانی بیلگیتسکە زۆر جار بینرێکە تیشێتەکەی بیلگیتس بای چەنە بڕۆ بزانە
چاکەتەکەی کوڕەکەی لاریجان یا کوڕەکەی شەمخانی باچەنە و بزانە تیشەتەکەی ئەوەت بەختی چەندیا چوو مرتەزا لەگەڵی بەڵێ ڕاستەکەی مەبەست چی بوو مەسەلا ئەو زۆر جێگەی پرسیار بوو چۆن ئەمە بەڵێ ینی بەرژەوەندی دووسەرەیە هەم بازرگانەکانی ئەمریکا سوود لەم قاچاخە وەرەگرن هەم بازرگانەکانی ئەوروپاش کورتی کەمەوە لە ئەخیر قسەیە ئەوەی ئەم مناڵە مەسولانە سوودیان لەو گەمارویانە وەرگرت لەگەڵ سوپای پاسدارانە پێکەوە لەوەی کە سەروەتی ئێران بەرنە دەرەوە بە نیوەقیمەتی فرۆشن نیوەی بخەنە گیرفانی خۆیان ئێران هەرچۆنە بێ ڕازیە بەوە مەسەن تۆ دۆلار ئێستا ئێران بەڕسمی دەستی ناکە ناتوانێت دۆلار دەستکەوێت بەڵام مناڵە مەسولێک ئەتوانێت لە عێراقا لە ڕێی دەستی دوی بازرگانێکی عێراقیەوە بە 132 لە بانکی ناوەندی دۆلاری دەستکەوێت بۆ ئەو بکەوێت 140 لە بازارە بە 155 بۆ ئێران بە 150 بگات ئێران هەر بە سوودە چونکە ئێران پێویستی بە دراوی بیانی زۆرترە تا لەبەرێت من بۆیشی دوم پرسیارێکمانە بەڵام بچین هەولێر لە پامێرمان قارەمان زەوهر قارەمان سڵاو لێ بێم کاتت باش دوازانیاری چێ لەسەر تەقاندنەوەی ئەو دوو درۆنە لە ئاسمانی هەولێر بەڵێ زانە ئەو کاتت باش ینی کەمێک بەر لە ئێستا دوو درۆن لە ئاسمانی هەولێر تەقێنرانەوە دیارە ئەم هێرشانە لە درێژەی هێرشەکانی شەوەکانی ڕابردوو ڕۆژانی ڕابردوو و بە هەماشەوە لە ئێوارەی ئەمڕۆشەوە جارێکی تر لە ئاسمانی قوسڵخانە درۆنێکی تر تەقێنرایەوە ینی نزیکەی کەمتر لە نیو سەعات دەبێتن دوو دەنجی گەورە لە هەولێر بیسرا بە تایبەت بەشێکی زۆری ئەو گەڕەکانەی نزیک فڕۆکەخانەنە یاخود ئەو شوێنانەی کە پارسەی درۆنەکانی لێکەوتێتەوە هەستیان بۆم دەنگە کرد لەگەڵەوەش تاوەکو ئێستا هیچ زەرەر و زیانێکی جاری نەبووە لەگەڵەوە زەرەر و زیانە مادیەکانیش تاوەکو ئێستا بە دیار نەکەوتن بۆ پێیکە لە کاتی تەقاندنەوەی درۆنەکان بەشێک لە پارسە و پاش ماوەکانیان دەکەونە بەشێک لە گەڕەکەکان بەشێشان دەکەونە سەر شەقامەکان و شوێنە گشتیەکان بۆیە تاوەکو ئێستا زەرەر و زیانی جیانی نەبووە و زەرەر و زیانە مادیەکانیش بە هەمان شێوە بەو شێوێ نەبووە بەڵام نی بە بەردەوامی شەوان دەنجی درۆن دێت لە ئاسمانی هەولێر ینی دواتر لەلایەن سیستەمی بەرگریەوە دەتەقێنرێتەوە ئەوەی کە زانانی تایبەت بە شاری هەولێر تەنها ئەمڕۆ نزیکەی دەهێرشی درۆنی هەبوو بۆ سەر ئاسمانی سنتەری شاری هەولێر تەواوی ئەم هێرشانە پوچەڵ کراونەتەوە و زەرەر و زیانی ژیانی نەبووە زەرەر و زیانی مادیش نەبووە بۆ شێوەیە کە لە کاتی تەقاندنەوەی درۆنەکان و کەوتنەوەی پاژماوەکانیان بۆ بەشێک لەو شوێنانی کە باس گەڕەکە یاخود شوێنی گشتیە یاخود سەرشەقامە لەگەڵەوەش ڕەوشی هاتوچۆی خەڵک تا ڕادێکی زۆر ئاساییە جموجۆڵی خەڵک لە بازاڕەکان لە شوێنە گشتیەکان لە شەقامەکان تا ڕادەیەکی زۆر زۆر ئاساییە بۆ پێی کە تەقاندنەوەی درۆنەکان یاخود ئەو هێرشا درۆنی وشەکیانەی کە دەکرێتە سەر هەولێر ماوەی چەند ڕۆژێکە بەردەوامی هەیە تا ڕادێش زۆر خەڵک ڕاهاتوە لەگەڵ دەنجی تەقینەوەکان بۆیە ئەوەی لە هەولێر هەبوو تاوەکو ئێستا زەرەر و زیانی جیانی نەبووە لەگەڵەوەش لە کوێژ بە هەمان شێوە دوو درۆن بە هەمان شێوە کەوتونەتەوە شوێنێک بەڵام تاوەکو ئێستا زەرەر و زیانی جیانی نەبووە لەگەڵەوەش کە زەرەر و زیانە مادیەکانیش بەو شێوە نەبوونەکە بە پێو زانیاری و بەدەداچوونانەی ئێمە کردومانە بە شێوەیەکی گشتی زانە تاوەکو ئێستا باسم کە نزیکەی دا هێرشی درۆنی کراوەتە هەولێر لە بەیانیەوە تاوەکو ئێستا بەشی زۆریان پوچەڵ کراونەتەوە بەشێکیان لە شوێنانە کەوتونەتەوە کە چۆڵاوانین یاخود شوێنی نیشتەجێبوونی خەڵک نییە لە بەرامبەریشدا ئێزە ئەمنیەکان و لاەنە پەیوەنددارەکان لە هەولێر بە تایبەت لەو شوێنانەی کە پاژماوەی درۆنەکانی لێ دەکەوتێتەوە یاخود دەکەوێتەوە لەو شوێنانە ڕۆشێنی ئەمنی تون دەگرنە بەر بۆ ئەوەیکەوە سەلامەتی و کەسانێکە نزیکە و شوێنانە بپارێزێنە پێیکە بەشێک لەو درۆنانەی کە لە پێشووتریش دەکەوتنەوە لە بەشێک لە شوێنی نیشتەجێبوون نەدەتەقینەوە بۆیە پوچەڵکردنەوە هەڵگرتنەوەیان پێویستیان بەوەیە کە خەڵک نزیکی و شوێنانە نەبێت کە پاژماوەی درۆنەکانی لێ دەکەوێتەوە باسم کرد کەمتر لە نیو سەعات دەبێت دوو درۆن لە ئاسمانی هەولێر تەقێنراوەتەوە و زەرەر و زیانی ژیانی نەبووە تاوەکو ئێستا بەڕێز قارەمان جەوهەر پامنێری کورسات نیوز لە هەولێرەوە لەگەڵمان بووی سوپاس بۆ زانیاریەکانت قارەمان دکتۆریانی بۆ بورە ئەو باش شتێکی خۆش تێکێ دکتۆر مؤمین کە بێت مەسەلەن ئێمە زۆر ماندووتانەکەین داوا لێ بڕنەکەین ئاوایە کە کۆدەکەیە ئەو کۆ دەکەێت وەڵام ئینشاڵا هەڵبەتە ئەو باسی ئەوانە کرا ئەگەرێک نییە دکتۆرە ناو ئەوانەیە کە هەم عایلەی ئەوانن وەکو مەسەلەن سیناری محەممەد بن سەلمان کەسێکیان تیار کرد بێ و سەر خۆتەزانی محەممەد بن سەلمان هات و هەموو ئیملاقەکانی لە وتێلە کۆ کردەوە و دوازار چی کرانەوەی گەوری لە سعودی دروست کرد بەڵێ بریشەکانی کردو کە جێما بوو لە
لە شوێنێکا جێما بوو لە چاو دنیاە بڵێ ئەنی گومان ناکرێ مەسەلەن یەکێک لەوانە لە زانی لە عایلی شەمخانی بێ بەراوردێکی زۆر خۆی مەقۆمەقۆیەکە بوو لە ناو ئێرانە بەر لە کوردستانی ڕەبەر تقریبا ئەمە نزیکەی 10 ساڵێکە لە ناو ئێرانە دروست بوو هەر لەو کاتێککە محەممەد سلمان بوو بە وەزیری بەرگری و لە مەسلەی هەم باڵی سەربازی سعودیە گرتە دەست هەم ڕێبەرایەتی چاکسازی و کرانەوەی ئاینی و کللتوریشی گرتە بەر لەو کاتەوە لە ئێرانیشە تەنانەت لەناو خەڵکانی تون ئاژۆ و ناژۆخوازی ئێرانیشە ئەم قسەی دروست بوو مەسەرەن لێکی لەوانە داوەری مستەشاری کۆنی ئەحمەدی نەژاد بوو لە تیمی میدیایی ئەحمەد نەژاد و بەرپرسی میدیایی شتێکی لەو بابەتانە بوو لەوێ باسی کرد کە ئەکرێت مشتەبا خامینەیی بن سلمانی ئێران بێت ئەم قسەیە لە ظاهرە ئەکرێ بەڵام لە ڕاستیە کاتێکە بەراوردیەکەین زۆر سەختە یەکەم ئەو عایلانەی باسەکردن ناتوان محەممەد بن سلمان بن چکە محەممەد بن سلمان لە ناو قوڵایی دەسەڵاتەکەیە باوکی هەرماوە سربنای باوکی حکومە خۆنی وتە من مەلیکم بەڵام بە هەر ئێستا ژەمووی ینی دوای باوکی هێنایە سەر کورسی و باوکیشی لە ڕاستیا زۆر لە ناو سیاسەتە محەممەد بن سلمان کاریگەرتن هەموو کەس زانێ هەموو کەس زانێ تەنیا تاجەکەی لەسەر نەکردووە ئینا ئەم شای سعودیەیە بەڵام بە ناوی شازادەوە ناوەڕوە پێکهاتی کۆمەڵایەتی سعودیە لەگەڵ پێکاتی کۆمەڵایەتی ئێرانە زۆر جیاوازە لە یەک ئەبێ ڕەچای ئەو بکەین کە سعودیە بێجگە ئەوەی کە مەکە و مەدینە و حیجازی تایە یعنی ئەو شوێنە دینیە گرنگانەی کە تقریبا قیبلەی موسڵمانانی تایەتی بەکوتەکەی زۆر جیاوازە دووەم سعودی توانێت تقریبا بڕێک لە شیعیتیایە کە نسبەتی لە سەدات لەو ناوە لە ناو سعودی وجودیان هەیە بەڵام تقریبا لە ڕووی سیاست و دامی دەزای دەوڵەتەوە ئەوەی یەکدەست کردووە شتێک لە خەباتێکی سیاسی زەق لەو ناوچانە نابینین و خەڵکی دنیای ئیسلامیش دنیای مسلمانانیش دیفاع لەو جۆرە سیستەمە ئەکەن بۆ ئەوەی ئاژاوە ناو سعودی دروست دەبێت ئەمە هەر مڵکی ئێسن لەبەر خاتری بن سلمان نییە لەبەر خاتری ئەوەیە هەر لە سەردەمی عەباسیەکانەوە هەتا ئێستا ناوچەی سعودیە نەوعەمما ناوچەیەکی بێلایەنی ئیسلامی بووە تەنان عوسمانیەکانیش سعودیان جێهێشت بوو بۆ ماڵی شەریف حسێن کە ئەو کاتە ئەوان بەڕێوەبەر ئەمە ئال سعود دوایی داگیری احترامی بەشێکی یاد کاکە دەخولی سیاسی دەرەکی مەکەن یعنی ڤاتیکانێکی تۆزە گەورەتر بوو دەخولی ئەو مەکەن ئێمەش ناینە ناو سعودیە و تەنها ڕێگە بەنە حەجوانە بۆیە قەت ینی سوڵتانێکی عوسمانی نەیوتووە من ئەچمەوێ داگیرەکەم و خۆم کریلی کعبە وەرەگرم کریلی کعبەی هەر بۆ ماڵی عایلەی شەریف حسێن بەجێهێشت تا ئەم سعوداتن کە لە ڕێگەی بەریتانیا و سلەفیەکانەوە انقلابێکی کرد بەسەر ماڵی شەریف حسێن و لیان وەرگرتن ئەگەر ناخۆی بنە ماڵی بڵێن ئەوەی کە پێڵ قەحتانیەکان و باپیرانی پێغەمبەر درودی خوای سەر بێت ماڵی مەلیک فەیسەڵ ئەوان بوون بەڵام ئەمە لیان سندن ئەوە داستانێکی تر ناردنیان بۆ ئەردن و بۆ عێراق و بۆ سووریەوانە بابەتی ئێمە نییە کۆمەڵگەی سعودی ئاوایە بۆیە دنیای ئیسلامیش لەگەڵ ئەو سیستەمە سعودیە بەرگری لێکات چونکە ساڵانە هەموو مسلمانێکە ینی چۆن وەکو ئەرکانێکی دین ئەبێ ئەو حەجە بکات و بەڵام ئەوی ترش بڵێم بەڵام لە ئێران پێکاتەکان زۆر جیاوازن شەڕی خەڵکی ئێران جیاوازە دووەم هیچ مناڵی بنەماڵەیەکی سیاسی دەسەڵاتداری ناو ئێران ناتوانێت کۆکەرەوەی سەرجەم ئێرانەکان بێت دوم تۆوی ئاین لە ئێرانە وەکو تۆوی ئاین لە سعودیە نییە لەوێ کەعبە و دین ئەتوانێت کۆکەرەوەی هەموو سعودیەکان بە شیعەکانیشەوە بەڵام لە ئێرانە هیچ دینێکمان نییە سەر لەبەری ئێران داپۆشێت بەڵێ هیچ مرکزێکی ئێرانی دینیشمان نییە مرکزی هەموو ئێرانەکان بێت هیچ زمانێکی هاوبەشی ئێرانیشمان نییە زمانی هەموو ئێرانەکان بێت هیچ پاکێجێکی ئایدۆلۆژیش ناتوانێت وەکو پاکێجی ئیسلام لە سعودیە ناتوانێت بدرێت دەست مناڵێک یا کوڕە یا مشتەبا یا بنەماڵەیەکی ئێرانی بڵێت تۆ بەم پاکێجە یەک دەست و یەک ڕنگ و یەک گوتارە حکومی ئێران بکە بۆیە بۆ ئێران ئەوە کەمێک سەخترە ینی قورسە لەبەرەوەی وەکوتم ناوچەی فارسین داوای چاکسازی ڕۆژانە و بژێوی ژیان و ئازادی ئەکەن ئازادی شخصی تاگەراییەکەن بەڵام ناوچەی بەلوچستان و تورک و عەرەب و کورد داوای ئەوە ناکەن داوای هەڵگەڕانەوەی سیستەمەکە گۆڕینی سیستەمەکە بەڕێوەبردن لایەکەم فیدراڵی یا ئۆتۆنۆمی یا سەربەخۆی پارچە پارچەکردن کەواتە بن سەلمان بچێتە ئەوێ هەر مشتەبا دەرەچەکە هەیە بۆیە ناتوانێت چایکە بن سەلمان ئێستا بەرە بۆ ناو ئێران بە هەموو قووەتی خۆشیەوە ناتوانێت ئێران ڕازی بۆ ئەو زەمینە لە بارتر بەڵام هێشتا ئەگەری ئەوە ماوە بلۆکی ڕیفۆرمیستەکان لەگەڵ باڵەکانی دەرەوە جۆرە لە جۆرەکان ئەگەری لاوااستربوونی کۆماری ئیسلامی ئێران بەم پەڕگیریەوە
بلوکێکی هاوبەشیان لێ دروستکەن وەکو ANC عراقی کۆنگرەکەی بەتانیا ئەمە یەک یاخود بۆچی ئەگەری ئەمە هەیە چونکە بەڕاستی بە ئەوە بزانین ئەوەی کە ئێستا حکومی ئێرانەکە ئەوەی کە ئێستا بڕیاری شەڕ بڕێوە بە سیاسەتی ئێران بڕێوە بە سیاست ڕێژیە کات ئیداری ئێرانەکە لە پزیشکیان گەڕێ بریتە لە چەند کەسێکی زۆر تایبەت کە لەوە داهاتوە بیان بین کە ئەوانش بە ئامانج بگیرێن قالیباف سەرێکێتی محسینی ئەژەیە علی عەبدوڵاهیە ئەحمەدی وەحیدیە لە سوپای پاسداران ئەوی تیان لە خاتەم الئەنبیایە ئەحمەدی وەحیدیە لەگەڵ پێڕی تیۆرسێن و سیاسی و ئایدۆلۆژیەکان کە مشتەبا خامینەیە میر باقریە علی ڕەزا پەناهیانە ئەم دەستە نخبەیە نەک لە ناو ئێرانە ناتوان کۆکەرەوەی هەموو ئێران بن لە ناو سفرەی شۆڕش و کوڕانی شۆڕشیشە سعیدی جەلیلیش بیر نەچێت سعید جەلیلی بوو لە ناو سفرەی شۆڕش و کوڕانینا نوێنەری باڵێکی ناو شۆڕشن کە بریتین لە باڵی تحالفی نێوان سوپایەکان لەگەڵ میراتگرەکانی میسباح یەزدی کە سەرنەرمەکەی بریتە لە میر باقری سەرتوندەکەی بریتە لە جەلیلیستەکان کە ئەو پەڕی ڕادیکاڵەکانی ناو ئێرانن لە ڕووی باوەڕبوون بە شۆڕشەوە ئەمانە باوەڕیان وایە شەهید بوون و مانەوەی کۆماری ئیسلامی ئێران بێکەوە گرێ دراوە تا ئەو سنوورە ئەڕۆن تۆ دیقەتیش بەسەری کە ئەوانەی کە ئەگەری ئەو گڵۆپی سەوزەڵکەن بۆ ڕاگرتی شەڕەوە تیاچون باسمان کرد لە سەرەتای بەرنامەکەەوە ئەمەی تری کە ئەمێنێتەوە ئەمانە نین کە تەنازولکەن هیچ کامێکێک لەمانە زۆر ئەستەمە بیان بێتە سەر مێز بڵێ وەرە ئیمزای بکە چونکە ئەمانە ینی ئەیانەوێت دنیا لەگەڵ خەیاڵی خۆیانە بگونجێن نەک خەیاڵی خۆیان لەگەڵ دنیای بگونجێنن ئەمە جیاوازی گەورەکەیە بەڵام تەنیا لە یەک نەفەریان احتیمالی هەیە کە ئەو تەغیرە بکە ئەویش ئەوەیە بڵێن بیان دەست قالیباف مەلەفی شەڕ کە مەش تۆزە قورسە چونکە منافسی زۆرە چونکە قالیباف ئینسانێکی پراگماتیکی محافزکارە ڕاستە سوپاییە بەڵام بەڵام یەک شتێ قالیباف من بۆ لاریجانی ئەم قسەیەکەم لاریجانی من باوەڕم وایە هاوکاریەک لە نێوان هاوکاری هەواڵگری لە نێوان بەریتانیا و ئیسرائیلا دروست بووە لەم شەڕەیە بۆیە لاریجانی کرا بە ئامان چونکە لاریجانی یەکێک بوو لەوانەی کە بە خاوەنی پەیوەندیکی تون و تۆڵی عایلەکان لەگەڵ بەریتانیا لە قەڵەمەدرا لەگەڵ چین کردبێتیانە قوربانی بەڵێ بەس دەستیان لە پارێزگاری وازیانە نابێت ئەگینا کوشتنی یعنی بە ئامانجگرتنی قالیباف زۆر ئاسانترە لە ئامانجگرتنی لاریجانی ئەو ئاسانترە بەڵێ بۆیە لە ئەگەری دەسەڵگرتنی رووسیا لە قالیباف احتیمال ئەوش بە ئامانج بگیرێت ئەگەر بێت و کاریان پێی نەمابێت ئەوە زۆر ئاسانترە بۆ چکە دەرکەوت کە لەبەروی حەسانی وڵاتی هەواڵگری ئێران تەنها ئیسرائیل و ئەمریکا خەرقیان نەکردووە بەڵکو خودی هاوپەیمانەکانی ئێران لە ناوخۆ لە دەرەوە باوەڕیان وایە کە دەستگای هەواڵگیر ئێران دەستگایەکی تەواو کەوتووە ئەمە لە ساڵی 2019ەوە ئەحمەدینژاد زۆر بەڕوونی ئەمەی وتی ئێمە خەڵکمان دانا بۆ ئەوەی دەستگای هەواڵگری پاکاتەوە بە بەڵام خودی سەرەکی و دەستگایە پیاوی ئیسرائیل بوو ئەو باوەڕی وا بوو کە ئەم پیان پێوتن ئەشرافی گەری باوەڕێ وا بوو عایلەی لاریجانی عایلەی شەمخانی عایلەی ڕەفسنجانی ئەمانە ئەشرافی گەریەتی ئیسلامین یعنی خانەدانەتی و پۆزلیان بەسەر خەڵکی فەقیر و بەشێکین لە خەڵکە فەقیرەکەی ئینقلابی ئیسلامی ئەمانە ئەیانەوەی ئینقلابەکەمان بگۆڕن وڕاستی شێکرد مەشربی ئەمان جیاواز بوو لە مەشربی پەرگیرەکان ئەحمەدینژاد ئاخر ناڕازی بوو یعنی ئەحمەدینژاد دەمێکە لە دوای ساڵی 2014ەوە لە دوای 2014 هاتنی حەسەن ڕوحانی ئەوانەوە هەتا ئێستا لە سەنگەری نەک بەرامبەر بە حکوومەت و کابینەکانی حکوومەتی ڕۆحانی و ڕئیسی و پزیشکیان نبووە بەڵکو لە سەنگەری بەرامبەر ڕێبەری کۆماری ئیسلامی ئێرانیشا بوو یان ڕەخنەی لە ڕێبەریش گرتووە چەند جار زۆر ئەو یەکەم نەفەر بوو کە لە ساڵی 3 ساڵ 4 ساڵ لەمە پێش بوو وتی ئێران پەلامار ئەدرێت ئۆکرانیا دەستی رووسیا بەرەڵا ئەکرێت لە ئۆکرانیا داگیرکردنی ئۆکرانیا هێشتا شەڕی ئۆکرانیا نەگیرسا بوو و هەروەها دەستی ئەمریکا بەرەڵا ئەکرێت لە ئێرانە گۆڕنەوەی و تەنسیقێک لە بین رووسیا و ئەمریکا هەیە ئەم قسەی هەیە ینی بۆیە پیان وایە دوور نییە یەکێک بێت لەو وزە مرۆیانەی لە داهاتووە ئەمریکا لە باڵی محافزکارەکان ئەو دانن لەگەڵ قالیباف سوودی وەرگن یا لە باڵی ڕێفۆرمخۆستەکان پێکەوە شتێکیان دروستکەن لەگەڵ ئەوانەی دەرەوە لە مجاهیدینە لە شایەکانە لە پێگاتەکانی کورد و عەربوان شتێک پاکێز دروستکەن وەکو کۆنگرەی ئەوە یعنی بۆیە ئەمە باسی سیناریو ئەەکەم باسی سیناریو پێشوەچوون و پەرسەندوتر ئەەکەم ئەگەر ڕووبا بەڵام سەرتا بۆ بە ئەوستیان بە ئامانجی بگرن دکتۆر بەڵێ بە ئامانجی بگرن ینی ئەحمەدیەکان هیچ لە نایەوە سەرتا وتیان بڵاو کرایەوە کە کوژراوە لە ڕۆژی یەکەمی هێرشەکەیە ئیسرائیل کشتوێتی ئیسرائیل بەیاننامەی دەکردوتی ئێمە
ئەحمەدی نەژاد من نەکوشتووە ئەگەر کوژرا بێ خۆیان کوشتیانە ئەنی ئەم پێچوانەکەشی تام دقەیە ئەمە نەبووە بەڵام شەڕی ناو زۆر سەریحترین کەسی محافزکاری ناو ئێران ڕەخنەگرتن هەم لە ئاقەزادەکان هەم لە مەسوولە بەرپرسەکان ئەوانەی کە تێوەگلابوون لە گەندەڵیا هەم لەوەی کە هەواڵگری فەشەلی هێناوە ئەحمەدی نەژادیەکان بوون ئەوانە بوون وە نزیکیش بوون لە مجتەبا خامنەی ئەسڵەن خودی مجتەبا خامنەیی لەگەڵ باقری لەگەڵ مصباح یەزدی لۆبی سەرەکی هێنانە پێشەوەی ئەحمەدی نەژاد بوون بۆ لێدانی ڕەفسنجانی و ناتقی نووری و خاتەمی و ئەوانەی کە لەو کاتا لە بلۆی محسێنی موسەوی يعني ئەوە هێنانە پێشەوە بەڵام ئەحمەد نەژاد گەنجێکی یاخیتر بوو لە خولی دووەمەکەیە لەگەڵ مجتەبا و لەگەڵ باوکیشە کەوتە گۆشەی بەرامبەرە و تێکچوو لەگەڵ ناو تا ئێستا ئەو ناڕەزایەتیە هەرماوە بەڵام لەگەڵ ئەوەشە ئەندامی دەستگای دیاریکردنی بەرژەوەندەکانی کۆماری ئیسلامی ئێران هێشتا تا ئێستاش بەڵێ بەڵام ترەوە کۆبوونەوەی ساڵانی کەم و محسین ڕزایی ژەر ئەندامن لەوێ سەعید جەلیلی ژەر ئەندامن ئەمانە لەوێ ئەندامن بۆیە ئەگەری بەڵام بە بڕای من خەڵکی ئێران وەکو چۆن سەیری تند ئاژۆکان و بناژە خوازەکانەکە کە نیانتوانێ خزمەتیان بکەن و نیانتوان ئێران لە ئاگری شەڕ بپارێزن باوەڕیان وایە هاتنەوەی ڕیفۆرم خواستەکانیش درێژکردنەوەی عمری کۆماری ئیسلامی ئێرانەوە سەردەمێکی خراپتر بەڕێوەیە چکەوان ئێستا باوەڕیان بۆ دروست بوو ئەڵێ نە ئیسلاح تەلەب نە ئوسولگەرا دیکە تەموو بە ماجرا یعنی نە ئوسولگەرا و نە ڕیفۆرم خواست ئەمان داستانیان تەواو بوو ئێمە لا ئێمە شوێنی بیرکردنەوەی و ڕاستیشان کرد بلۆکی ڕیفۆرم خواست دەنگی زۆر کەمی کردبوو لەم ئەخیرەیە بۆیە بڕای من سیناریۆی تر هەیە کە لەوچە سیناریۆکان لە دەرەوەی ئەمانەوە بن کە لەناو سفرەی کۆماری ئیسلامی ئێران ماون لەوە یەک دوو دانەیەکیان ئەگەر لەگەڵ خۆیان نەبن بۆیە لە داهاتووە هەندێک سەری تر بە ئامانجەگیرێن لە دوای ئەوە بیر لەوە ئەکرێتەوە کام سیناریۆیان ئەمە ئیشی پێ بکرێت تا ئەوە شەڕ بەردەوام ڕاست بەڕێز دکتۆر هەردی مەهدی نووسەر و شارەزای کاروباری ئێران سوپاس دەکەم تەجاوزشمان کرد کێشەنیە بۆ خەڵک ئەبوو تۆژاو سوپاس دەکەم هەڵبەتە ڕووماڵی ئێمە بەردەوامە بێ لەسەر شرۆڤەیە و بابەتەوە لەسەر ڕەهەندە جیاوازەکانی لە شرۆڤە قوڵەکانی دکتۆر هەردی مەهدی لەبارەی تاریخ و سیناریۆکانی ئایندا ئەچینە لای دکتۆر کاروان خۆشناو کە لە ماستەرە لەگەڵمانە شارەزای کاروباریان سیاسەتی نێودوڵەتی ماستەری لە سیاسەتی نێودوڵەتیە دکتۆر کاروان سڵاو لێ بێم کاتت باش ینی ئەمەوێت تێڕوانینی ئێوە لەبارەی ئەو جەنگە بزانم بە تایبەتی لەوەی کە پێی ناوەتە چ قۆناغێکەوە بە تێڕوانیەوە بەڵێ کاکزانام کات و باش بەس ڕاستکردنەوەیەکی بچووک لە ناونیشانەکەما من دکتۆر نیم باشە بەخواستن دکتۆراکەی دکتۆر سەلاحت بۆ هێنم لای تۆ دایانێ مشکلە نیە تا ئەو کات ئەوە شاکرێت بەڵێ بەڵام کاکزانە بۆڵام دانەوەی پرسیارەکەت بەڕاستی وەک خۆتە زانیت یعنی ئەو بەرەو پێشچوونانەی کە لەم جەنگەیە هەیە پێی ناوەتە قۆناغێکی ئەو پەڕی ئاڵۆز لە ئێستاە لە قۆناغێکە کە ئەکرێت نازانم یعنی ئەوان خۆیان ئەمریکیەکان یاخود ئیسرائیلیەکان پێم وانی هیچ ناوێکیان نابێت لەم کاتەیە تەنها پێی ئەڵێن بەردەوامی جەنگەکە بەردەوامی هێرشەکان تاوەکو ئەو کاتێک کە خۆیان هەست دەکەن ئەو کاتێک کە کۆتایی بێت ئەمە لە قسەکانی ترامپ بەرپرسە ئیسرائیلیەکان بەردەوام گوێ بیستە بین بەڵام وەک ئەبینین بەردەوام فشارەکان بەردەوام هێرشەکان چڕوپڕتر ئەبێت و استراتیژیتر ئەبێت وەک ئەبینین یعنی هەر بەردەوام بۆ ئەو شتانەی کە هەیە ئەیبینین بەڵام بەتایبەتی بە ئامانجگرتنی بەرپرسەکان یعنی ئیسرائیلیەکان بەتایبەتی وەک ئەبیندرێت ئەوان بەرپرسن لە بە ئامانجگرتنی بەرپرسەکانە ناوەستن و ئەڵێن ئێمە سڵ ناکەینەوە لە بە ئامانجگرتنی یاخود کوشتنی هەر بەرپرسێک یا هەر جێگرەوەیەکی ئەوانەی کە پێشووتر لە ناو براون و بۆ ئەمریکاش پێم وایە ئەمانجە سەربازیەکان بە تایبەتی ئەوەی کە پەیوەندی بە کردنەوەی یا ئەو فشارانەی کە پەیوەندی بە گەروی هورمزەوە هەیە لە ئێستادا پێم وایە ئەمریکا زیاتر فۆکەسی لەسەر ئەوەیە وەجەخ دەکاتەوە لە ناوبردننی ئەو هەڕەشانەی کە لەسەر گەروی هورمزن چونکە بەڕاستی گەروی هورمز لێرەیە لەوانەیە ئەمە بابەتێک بێت پێشتر بەڕێزان باسییان کرد بێت یاخود دواتر خۆت پرسیارە هەبێت بەڵام من مەبەسم ئەوەیە زیاتر ئامانجەکانی ئیسرائیلە لەگەڵ ئەمریکایە کە چۆن لە سەرەتای جەنگەکەەوە تا ڕادەیەک جیاوازیان پێوە دیار بووە یعنی ئامانجەکانیان جیاواز بووە بەڵێ تێڕوانی ینی کاروان بەریتانیا
تا ئێستا ڕۆڵی چیە لەو جەنگە هەر بەبێ لایەن ماوەتەوەیان لە ژێر بەژێر وردە وردە خەریکە چێتە ناو هاوکاریکردنی دۆناڵد ترەمپ؟ بەڵێ کاکزانەوەی کە پەیوەندی بە بریتانیاوە هەبێ وەک خۆتەزانی یعنی ئەم لە ڕووی ئەعلامیەوە یاخود لەسەر ئاسی جەماوەری ئەو حکوومەتی کە ئێستا لەسەر دەسەڵاتە زیاتر هەوڵ ئەدات وا پێشان بدات کە ئەم بەشێک نییە لەم جەنگە و بە هیچ شێوەیەک پاڵپشتی لە ئەم ئۆپەراسیۆنە ناکات. بەڵام لە ڕاستیدا ئەگەر ورتر بینەوە ئێمە بینین کە هاوکاریەکی زۆر توند و تۆڵ لە نێوان ئەمریکا و بەریتانیا هەیە بە تایبەتی لەسەر ئاستی هەواڵگری و ئەشبینین لەسەر ئاستی لۆجیستی یعنی وەک ئەبینیت ینی بەریتانیا سەرەتا ڕەتی کردەوە کە ڕێگە بە بڵین فڕۆکەکانی ئەمریکا بات یان کە بڵین بنکەکانی بەکاربێنێت بەڵام دواتر فشارێک دروست بوو هەم لەسەر ئاستی ناوخۆی و هەندێک لە لایەنە سیاسەکانیش لە بەریتانیا پێیان وابوو کە ناکرێت بەو شێوەیە دوورە پەرێز بیت چونکە ئەمە چۆنەڵێ تەقلیدی ئەو ڕێکەوتنە کۆنەی کە هەیە لە نێوان ئەم دوو وڵاتەیە تێک ئەشکێنێت و هەمیشە ئەم دوو وڵاتە هاوپەیمانی یەکتری بوون ناکرێت لەم کاتەیە بەریتانیا پشکاتە گەورەترین هاوپەیمانی کە ئەمریکایە چونکە لە زۆر قۆناغی مێژوویدا ئەم دوانە هەمیشە بەیەکەوە بوون یعنی ئەمە تاڕادێک ڕێچکەشکاندن بوو لەلایەن بەریتانیاوە کە پاڵپشتی هەوڵەکان یاخود ئۆپەراسیۆنەکان نەکات بە تایبەتی لەسەر داواکاری ئەمریکا. بۆیە من پێم وایە لە ڕاستیدا بەریتانیا بەشێکە لەم جەنگە و بەشێکە لە ئۆپەراسیۆنەکان بە شێوازی لۆجیستی وە خۆتان نەزانن بە شێوەیەکی ئاشکرا ئێستا بنکەکانی بەریتانیا بنکە سەرەکیەکان بە تایبەتی بۆ فڕۆکەکانی B1 بەکاردێن و لە قوبرسیش پێم وایە بە هەمان شێوە فڕۆکەکانی ئەمریکا لەوێ ئەنیشنەوە بەبێ ئەم پشتیوانیە لۆجیستیە بەڕاستی ئەرکی ئەمریکا زۆر قورستر ئەبێت لەبەر ئەوە ئەوان ئەم ئامادەیانتیا بووە و هەروەها لە ڕووی هەواڵگریەوە ئەمە کە لەوانەیە زۆرێک لە ڕاگەیانەکان یاخود زۆر خەڵک دەرکی پێ نەکرد بێت بەڵام ئەمانە یعنی چۆنڵی ڕێکەوتنی کۆن و استراتیژیان هەیە لەبارەی هەواڵگریەوە من پێم وایە بە شێوەیەکی زۆر کارە بەریتانیەکان لە بەردەستکردنی زانیاری هەواڵگری و جەنگی لەگەڵ ئەمریکیەکان و ئیسرائیلیەکانیش هاوکارن و بە هەمان شێوە ئەو کاریگەریەی کە هەیەە لەسەر ئاستی وڵاتانی کەندا و خۆتەزانی لەوێش ئەوان بنکەیت سەربازیان هەیە و چەک و تەقەمەنی و بڵین سیستەمی بەرگریەکی بەهێزیان هەیە و خۆشیان نەیانشاردوێتەوە کە ئەوان بەشێکن لە بڵین هێزی بەرگری ئەوان هەمیشە بەرگری ئەکەن ئێساوە هێریشان نەکردو بەڵام بەرگری لە خۆیان لە بەرژەوەندەکانیان و لە هاوپەیمانەکانیان لە وڵاتانی کەنداوەکەن. باشە کاکاروان بابەتی ئابووری یەکێکە لە لێکەوتەکانی یان لێکەوتە قورسەکان و ئاڵۆزەکانی ئەو جەنگە چەند کاریگەری لەسەر بەریتانیا لەسەر ئەوروپا داناوە بە گشتی لە ئێستادا یان تاسەم بۆتە جێ باس و خواست لە ناوەندە مێدیاییەکان؟ بەڵێ بێگومانەوە بەشێکی سەرەکیە وەکوتم ئەوەی کە پەیوەندی بە گەری هورمزەوە هەیە ڕاستە لە ڕاستی ئێمە ئەبێت ئەوە بزانین و زۆر بەشمان ئاگادارین لەوەی کە گەروی هورمز زۆر زار بەس تەنها باسی سوتەمەنی ئەکرێت یاخود نەوت یاخود بڵین سەرچاوەکانی نەوت بەڵام بۆ هەموو ڕێچکە بازرگانیەکان ئەم شوێنە زۆر گرنگە یعنی گەروی هورمز ڕێڕێوێکی زۆر گرنگی بازرگانیە کە بەستراوەتەوە بە کۆی وڵاتانی جیهان بەڵام لەسەر ئاسی سوتەمەنی زیاتر لە 90% کاریگەریەکانی لەسەر وڵاتانی ئاسیایە بەڵام لەسەر ئەوروپا بەگشتی هەر جەنگێک ئەکرێت کاریگەری هەبێت و ئێستا بۆ نمونە من کە لێرەم ئەبینم کە کاریگەریەکانی دەرکەوتون لەسەر ئاستی یعنی ئابووری ڕۆژانە ئەیبینم بۆ نمونە ئەبینی سوتەمەنی گران بووە بە شێوەیەکی بەرچاو لە یەکەم ڕۆژی جەنگ دەستپێکردنی جەنگەکەەوە بینین کە نرخەکانی سوتەمەنی گۆڕانکاری بەسەردا هاتووە ئەبینی کەمە ینی کاڵاکان لە سەر ئاستی بازار ئەبینی دەرخەکانیان گرانتر ئەبێت بەڕاستی کاریگەریەکانی دەرکەوتووە و ئەوەی ئەیبینم زیاتر لە ناو خەڵکیشدا ینی جگە لە میدیاکان جۆرە قەلەقیەک جۆرە نیگەرانیەک هەیە لەم ئاستەیە بەڕاستی لەبەرەوە کاریگەریەکی تەواوی بەسەر ئابووری هەموو جیهانەوە هەیە بەڵام بەڕێژەیی طبعاً وەکوتم زیاتر وڵاتانی ئاسیا خۆڕاتی ناوەڕاست بەلایەن ئابووریەکەیەوە
بڵێن کاریگەرن بەڵام لە ئەوروپاش ئەمە زۆر هەستی پێ ئەکرێت بەڕاستی چونکە وڵاتە ئەوروپیەکان و لەنەوە نیشانە بەریتانیا بەرژەوەندی زۆریان هەیە ئەمە هەر بەرژەوەندی وەکوتم ینی پەیوەست نییە بە نەوت و بە سەرچاوەکانی ترەوە بەڵکو ئەمانە بە سەدان و هەزاران کۆمپانیا و بەرژەوەندی ئابووری و سیاسی بازرگانی هەموو ئەم بەرژەوەندیانیان هەیە لەم ناوچەیە. بڵێ ئەو بەرژەوەندیانە لەکوێدا دەگەنە دەرەنجامێک کە شەڕ کۆتایی پێبێت بە تایبەتی قسەیەکێ کاکاروان باز لەوە کرێت کە بەریتانیا مەسەرەن دوێ ئەمڕۆ ڤیددیوەیەکی دۆناڵد ترەمپ و جەیدی ڤانسم بینی پەیکەرێکی چەرچڵی لە پشتی خۆی داناوە ئەڵێ زۆر لی تووڕەم زۆر لێ بێ ئومێدم کابراایکی خراپ نییە بە زۆر لی بێ ئومێدم ئەڵێ هیچی نەکرد تەکلیفمان لێ کرد هیچی نەکرد ئەڵێ نابێ بە چەرچڵ باسی ئستامەرەکە ئەنی هۆکاری ئەم دووریە چی بوو ئەم پەیوەندی بە شەری ئۆکرانیاوە بوو پەیوەندی بە بێمنێتیەکانی یان بە بێمنێتیەکانی دۆناڵد ترەمپەوە لە چیەوە سەرچاوەگرێ؟ بەڵێ ئەم بابەتە ئەوە ماوەیەک پێش ئێستا بوو لە سەرەتای دەستپێکردنی جەنگەکەەوە بوو کاتێک کێستامە سەرۆکوەزیرانی بەریتانیا بە ئاشکرا ینی ڕەتی کردەوە پاڵپشتی دۆناڵد ترەمپ بێت ئەویش بەڕاستی زۆر تووڕەبوو لەم شتاوەتی ئەمە کە چەرچڵ نییە هەتا لە میدیاکانی بەریتانیا ئەم شتە زۆر گەورە کرا بە شێوەیەک دەنگدانەوەی هەبوو کە ڕخنەیەکی زۆریان کرد لە دۆناڵد ترەمپ بەڕاستی لەسەر ئاسی جەماوەریش هەر چەند ڕخنەیەکی زۆر هەیە لە حکوومەتی بەریتانیا لەسەر ئاستی ناوخۆ بەڵام لەمەیە بەڕاستی خەڵکی ئینگلتەرا بە تایبەتی زۆر تووڕەبوون چکامە تاڕادێک وەکو سوکایەتیەک سەیریانە کرد بۆ ئێستامە من پێم وایە وەکوتم یعنی ئەمە فرێڕەهەندە ئەوەی کە پەیوەندی بە بەشداری بەریتانیەکان یاخود ئەوروپیەکانەوە هەبێت بەشێکی بڵێن ئابووریە بەشێکتری ئەمنیە ئەوەی کە پەیوەستە بە دۆخی ناوخۆی ئەمنی بڵێن بەریتانیا و هەم وڵاتانی ئەوروپا بەگشتی چکامانە هەمویان تقریبن لە یەک بەرەیان لە ئێستاە بەریتانیا بەڕادەیەکی زیاتر باڵپشتی ئەم ئۆپەراسیۆنە ئەکات بە شێوەیەکی ناڕاستەوخۆوەک ئاماژەم پێەیە و ئەوان بەشدارن بەڕاستی بەس ئەوەیە ڕاستەوخۆ هێریشیان نەکردوتە سەر ئێران وەکو ئیسرائیل و ئەمریکا ئەژینا لە هەموو ڕوویەکەوە هاوکارن چونکە ئەوان پێیان وایە ئەو بەشێکە لە بەرگری ئەوان وەرگری ئەمنیەت و ئاسایشی وڵاتی خۆیان بەڵام لە هەمان کاتیشا بەڕاستی ئەوروپا گیرۆدەی چەندین بۆشاییتری ئەمنیە لێرە ئەوەی کە پەیوەستە بە شەڕی ئۆکرانیاوە بەڕاستی ترسێکی زۆریان هەیە لە هەڵچوونی یاخود فراوانبوونی ئاڵۆزیەکان لەم ناوچەیە ئەوان وا بیرەکەنەوە هێشتا جەنگێک کە لە بەردەرگای ئەوانە کۆتایی نەهاتووە و بەڵکو لەو پەڕی خراپی بارودۆخی خۆیدایە لەگەڵ ئەوەشا ئەوان چۆن لێ خۆیان بخزێنە ناو جەنگێکی تر لە شوێنێکی تر کە لە ئێستا ئامانجەکانی بە شێوەیەکی زۆر ناڕوون ماوەتەوە بە بەراورد لەگەڵ ئەو جەنگەی لێرە کە بوونی هەیە لەگەڵ ئۆکرانیا لە نێوان ئۆکرانیا و رووسیا کە ئامانجەکانی زۆر دیارن بەڕاستی لەگەڵ ئەوەشا وڵاتانی ئەوروپا بەڕاستی گیرۆ دەبوون و لەو کاتەوەی ئەو جەنگە ڕوویداوە دەڕۆی ئابووریەوە تاڕادەیەک نەک تاڕادەیەک بەڵکو زۆر کاریگەری لەسەر ئابووری ئەم وڵاتانە هەبووە لەبەرەوە ما وەکوتم فرێڕەهەندە ینی پەیوەندی بە ناوخۆی بە کاروباری ناوخۆی وڵاتانی ئەوروپاوە هەیە و هەروەها بە پێیان وایە لە ئێستایە ینی ئەوان کاری لە پێشینەتر هەیە لە وڵاتانی خۆیان کە ئەنجامی بن وەک لەوەی دوای بەرژەوەندیەکانی وڵاتانی تر بکەون هەنێجا زۆر بە ئاشکرا باسی ئەوە ئەکەن کە ئەوان بەرژەوەندیەکانیان لە ئێستا جیاوازە لەگەڵ ئەمریکا یعنی بەو شێوە یەک ناگرێتەوە ئەوەی ئەمریکا و ئیسرائیل لە هەوڵی بۆدەن لەوانەیە لە چۆن لی بە شێوەیەکی ڕەها پەیوەستی بە پەیوەند نەبێت بە بەرژەوەندیەکانی وڵاتانی ئەوروپا. باشە کاکاروان مەسەلەی گەروی هورمز تا چەند دەبێتە هۆکارێک بۆ ڕاکێشانی وڵاتانی ئەوروپا بۆ ناو جەنگەکە؟ وەکوتم یعنی ئەوان ڕاستە کاریگەری هەبووە بەس بەم شێوەیە گەورەیەش نەبووە تاوەکو ئێستا بەڵام ئەگەر بەردەوامی هەبێت بێگومان ئەمە پەیوەندی بەوە هەیە ئایا تا چەند ئێران بەرژەوەندیەکانی ئەو وڵاتانە ئەخاتە مەترشەوە مەترسیەوە ڕاستەوخۆ ینی وەکە بینین بڵێن وڵاتانی کەندا و ڕاستەوخۆ کەوتونەتە بەر ئەو هێریشە بەڵام تا ئێستاش ئەمە خۆیان پاراستووە لە زۆر کاردانەوەی ڕاستەوخۆ ئەوروپا
بەو پێی کە لە ڕێجگرافیەوە دوورتریشە لەمانە هەر ناڕاستە و خۆی زیاتر چۆنەڵی سیاسەتێکی بەرگریان پەیڕەو کردووە بەڵام گەروی هورمز وەکوتم لە کۆتاییدا ئەبێ ئەم حەسارە ئەمنیە لەسەری هەڵگیرێت ینی ناکرێت بەم شێوەیە بێت و هەموو هەوڵی ئەمریکاش لە ئێستادا بۆ ئەوەیە بەڕاستی ینی لە ئێستا نازانین بەرەو کوێ ئەڕوات چونکە ئامانجە سەربازیەکان ئامانجە سیاسەکان تا ئێستا ڕوون نین بەڵام دیارەکە لە ئێستاە وەک سەرەتاش ئاماژەم پێە هەموو جەختی هەموو تەرکیزی ئەمریکا لەسەر گەروی هورمزە بەڕاستی. باشە کاکاروان نەتەوەی گرتوەکان ڕۆڵی چییە لەو بابەتە یاخود قسەیەکێ ئەڵێن لە سەردەمی دۆناڵد ترەمپ هەموو بە یاسا نێودەوڵەتەکان عورفە نێودەوڵەتەکان تێکشکێنراون ینی پێت وایە مەسەلەن نەتەوەی گرتوەکان لە ئێستادا دەتوانێت قسەی بکات یان قسەیەکی کردبێت؟ بەڵێ وەک وتم لەوانەیە نەتەوە گرتوەکان لێرەیە زۆر کاریگەری و ڕۆڵێکی وەهای نەبێت بەڕاستی چونکە کاتەکانی جنگ بار و دۆخی جنگ زیاتر پەیوەستە بە سیاست و بیرکردنەوە و بڵین کارەکانی ئەنجومەنی ئاساییشەوە کە ئەنجومەنی ئاساییشیش خۆتان نەزانن پێکاتووە لە 5 وڵاتی زلهێز لە نێوەیشاندا بۆنمونە ئەمریکا کە خۆی زلهێزترین وڵاتە لەگەڵ رووسیا و سین و بەریتانیا و فەڕەنسا و ئەمانە ینی ئەمە ئەوەی کە پەیوەست بێ بە جەنگەوە لێرەیە من پێم خۆشە ڕوونکردنەوەیەک بەم لەسەر ئەوە لە کاتی بڵین هەڵگەیسانی جەنگەکان خۆتان نزانن کە ینی ئامانجی نەتەوەی گرتوەکان لە ساڵی 1945 کە دروست بۆ بریتی بووە لە کۆتایی هێنان بەم جەنگە ینی بە جەنگە جیهانیەکان و شێوێ نێودەوڵەتیەکان لەوێ یاسایەکی نێودەوڵەتیان بچیەوە کە پێوترێت چارتەری نەتەوەی گرتوەکان بەپێ ئەو بنەمایانە وڵاتان هەر لە خۆیانەوە ناتوان بچنە ناو جەنگەوە تەنها لە دوو حاڵەتدانە بێ یەکێکیان ئەوەیە کە ئەنجومەنی ئاساییش خۆی ڕێگەی پێبات بە پرۆژە بڕیارێک هەموو وڵاتانە هەر 5 وڵاتەکە ئەبێ لەسەری ڕازی بێت چونکە خۆتەزانی هەر یەکێک لەم 5 وڵاتە مافی ڤیتۆیان هەیە ئەتوان ئەگەر یەک کەس ڕازی نەبێت بڵین یەک دەوڵەت ڕازی نەبێت ئەم جەنگە بۆ نمونە ڕوونادات. دووەمیان کە ئەمە پێم وایە ئەم شەڕی ئێستا ڕوئەدات لەژێر ڕوشنایی ئەمەوەیە ئەوەیە کە وڵاتان کاتێک هەست بکەن کە بەرگریان کە ئاسایشی نیشتیمانی نەتەوەی خۆیان ئەکەوێتە مەترسیەوە ئەتوانن بۆ بەرگریکردن لە خۆیان ینی وەڵام بدەنەوە یاخود بەرگری لە خۆیان بکەن. ئەنجا من پێم وایە ئەوەی کە ئێستا بڵین ئەوان کە پەیوەندی بە یاسای نێودەوڵەتی نەتەوەی گرتوەکانەوە هەبێت لەوانی پاساوی ئیسرائیل و ئەمریکا ئەوە بێت کە ئەوان ئەمە بە جۆرێک لە جۆرەکان بۆ بەرگریکردنە لە بەرژەوەندیەکانی خۆیان چونکە وەک ئێستا گوێمان لێ بێت لە ترامپ لە ئیسرائیل ئەبینیت کە ئەوان بەردەوام باسی هەڕەشەکانی ئێران ئەکەن تایبەتی هەڕەشە ئەتۆمیەکان و بەردەوام ئەبینین کە سەرۆکی ئەمریکا باس لەوە ئەکات کە ئەم هێرشە زۆر پێویست بوو چونکە ئەگەر نەشمان کردایە بێگومان ئەوە ئێران بوو کە ئەو کاتە هێریشەکە دەسەر ئێمە لەبەر ئەوە ئەوان بەم پاساوە کە وەکوتم بە پێی چارتەری نەتەوەی گرتوەکان ئەوان نەتوانن لەم حاڵەتانەیە چۆنڵی جەنگ ڕابگەێنن یاخود ئۆپەراسیۆنی سەربازی بکەن ئەوان تا ئێستا پێڵێن وەک خۆتان نەزان پێڵێن ئۆپەراسیۆنی سەربازی هەر پێی ناڵێن جەنگ بەڵام لەناو خۆی نەتەوەی گرتوەکان بە تایبەتی سەر ئاستی ئەنجومەنی ئاساییش بەڕاستی لێکترازانێکی زۆری سیاسی هەیە لە نێوان ئەم وڵاتانە ئەوە خۆ دەزانی 11 بوو ئەنجومەنی ئاسایش پرۆژە بڕیارێکی دەرکرد پرۆژە بڕیارەکەش تەنها بۆ ئەوە بوو کە ئیدانەی یان داوایان لە ئێران کرد کە هێرشەکانی بوەستێنێت هیچ باسی ئیسرائیل و ئەمریکای نەکرد کە ئەوان هێرشەکانیان بۆ نەبوەستێنن لەگەڵەوە شابینیمان کە ئیسرائیل بڵین رووسیا و سین هەردەنگیان نەدا بەم پرۆژە بڕیارە لەبەرەوە لێ لەم بارودۆخانەدا بڵین لە ڕووی سیاسیەوە ئەکرێ بڵین ڕۆڵی نەتەوەی گرتوەکان زۆر سنووردارە بینیومانە لەسەر ئاستی بۆنە سکرتێری گشتی نەتەوەی گرتوەکان ئەنتۆنیۆ گوتەرێس خۆی هەر لە سەرەتای دەستپێکردنی جەنگەکەوە ئەم دژی ئەم پەشێویە بوو و بە شێوەیەکی ڕوون نەیوت ئەم بۆ لایەنگری چۆنڵی پێوە دیار نەبوو تەنها وتی کە ینی ئەم جەنگە لادانە لە یاسانێ و دەوڵەتیەکان پێشێرکردنی یاسانێ و دەوڵەتیەکانە بەڵام هیچ لایەنگریەکی پێوە نەبوو لەبەرەوە تا ئێستا نازانم ینی وەکوتم زیاتر ئەم
بابەتە پەیوەندی بە ئەنجومەنی ئاسایشەوە هەیە کە ئەم دەوڵەتە زلهێزانە خۆیان تیا دەسەڵاتدارن. تۆ ئەگەر وڵاتە زلهێزانەی کە یاساکانیان دروست کردووە براوەکانی جەنگی جیهانی دووەم کە خۆیانی ئەو یاسایانیان دروست کردو، ئێساش هەمان ئەو وڵاتانە ئەو یاسایانە پێشێل ئەکەن، لێرەدا نازانم ڕۆڵی نەتەوە یەکگرتووەکان چۆن کاریگەر دەبێت. باشە کاروان دۆناڵد ترەمپ دوێنێ ژووتی بڵێ عەفو یەک شتی تری بچووکەیە ئەوەی کە پەیوەندی بە نەتەوە یەکگرتووەکانەوە هەبێت تەنها لایەنە سیاسیەکەی نییە، بەڵکو لایەنە مرۆیەکەیەتی وەک خۆتەزانی ئەوەی کە پەیوەندی بەلایانی مرۆیەوە هەبێت نەتەوە یەکگرتووەکان زیاتر هەوڵەدا لەم کاتانەدا یاخود لە کاتی جەنگ یاخود دوای جەنگ ئەوەی کە پێویست بێ وەڵام دەرەوەی ئەو کارەساتە مرۆیانە بێت کە ڕوو ئەدەن. بەڕاستی لە ئێستاشا هیچ ڕێگایەک نییە بۆ ئەوەی کە نەتەوە یەکگرتووەکان بتوانێت لە ڕووی مرۆییەوە هاوکار بێت لەم جەنگەوە. خۆتەزانێت چونکە بە شێوەیەکان بە شێوەیەک ئاڵۆزە لە ئێستادا هیچ لە ڕووی ئەمنیەوە سەلامەت نییە بۆ هیچ لایەنێک هیچ لایەنێکی نێودەوڵەتی لەگەڵەوە نەتەوە یەکگرتووەکانیش وەک ئامارەکانیش ئاماژەی پێدەن ئەوەی بڵین کۆمسیۆنی باڵای سەر بەخۆی بڵین پەنابەران UNHCR ئەڵێت کە تاوەکو ئێستا نزیکەی 3,200,000 کەس لە ئێرانە ئاوارە بوون، کامە بەڕاستی ژمارەیەکی زۆرە، هەرچەند لە ناو خۆیە تا ئێستا باسی ئەوە ناکات ئاوارەی دەرەکی، چونکە ئەکرێت لە دوای ئەمە ینی شەپۆلێکی گەورەی ئاوارە بوون لە وڵاتە ڕوودا، چونکە ئەمە کاریگەری وەک باسمان کرد پێشتر کاریگەری ئابووری بەسەر دۆخی کۆی وڵاتانی جیهان هەبووە، بەڵام لە ناو خۆی گەورەترین کاریگەریەکان ینی کارەسات بارترین کاریگەریەکان لەسەر ئاستی مرۆیی لە ناو خۆی ئێراندا دەبێت. کاروان مثلەن دوێنێ دۆناڵد ترەمپ وتی ئێمە بەبێت جیهان ڕوبەڕووی ئەم جەنگە ئەبینەوە و دواتریش زۆر شتە گۆڕێ. قسەیەکێکاڵێن مەسەلەن باس لەوەکان لە ناتۆ ئەکشێمەوە مەسەلەن ڕۆژێگەڵە لە تێگرتوەکان ئەکشێمە ڕۆژێگەڵێ مەسەلەن لە ئەنجومەنی ئاسایش ڕۆژێک هەیە لە مەسەلەن ینی لە دام و دەستگان نێودەوڵەتیەکان یان ئەوانەی کا لە ماوەی ساڵانی ڕابردوودا جیهان پێیان ئاشنا بووە. یعنی ئەمریکا یان دۆناڵد ترەمپ ئەمانەی چەناوەکو فشارێکە یان بەڕاستی ئەمە تێگەیشتنیی نوێ بۆ دنیای نوێ و بۆ بەڕێوەبردننی دنیای نوێ بەبێ ئەو یاسا نێودەوڵەتی و بەبێ و عورفە نێودەوڵەتیانەی کە لە ماوەی ڕابردوودا ئێمە پێی ئاشنا بووین. وڵا کاک زانە بۆمیان وەک خۆتەزانی ینی دۆناڵد ترامپ ئەوەی کە جەنابەت باسیەکەیت هەر بە شێوەیەکی کردداری ئەم هەنگاوی ناوە، ینی توانیوێتی تاوەکو ئێستا لە چەندین ڕێکخراوی نەتەوە یەکگرتووەکان وەکو ئەندام ئەمریکا وەکو ئەندام کشاوەتەوە، ینی لەسەر بڕیارەکان بەهۆی کاریگەریەکان و قسەکانی ترامپ و بڕیارەکانی ئەوەوە بێگومان، ینی هەر لەبەر ئەوەشە لە ئێستادا ئەو ڕێکخراوە نێودەوڵەتیانە ئەو دەستگا و ئەو دام و دەستگا لیبرالی و نادەوڵەتیانە زۆر بێکاریگەر بوون بەڕاستی، چونکە هەر ئەو وڵاتە زلهێزانە خۆیان دابینکەری سەرچاوی دارایی زۆربەی ئەو ڕێکخراوانان، ینی بەگشتی ئێستا کە باسی نەتەوە یەکگرتووەکان بکەین لە جیهاندا ڕوبەڕووی قەیرانێکی زۆر بۆتەوە بەڕاستی، ینی هیچ ڕۆڵێکی وای نێشتۆتەوە بۆ ئەم ڕێکخراوانە و ئەو خۆی هەوڵ ئەدات خۆی نازانم بە شێوەیەک لە شەوەکان وا خۆی پێشامدا کە جێگرەوەی هەموو ئەم دام و دەستگانێ و دەوڵەتیە مەدەنیانەیە ئەتوانێت جەنگەکانی جیهان هەمووی ڕابگرێت لە کاتێکا بینین کە ئەو خۆی بەردەوام جەنگی تازە و پشێوی زیاتر ئەنێتەوە لەسەر ئاستی جیهاندا. ئیتر بینیومانە ینی ڕێکلامێکی زۆر بۆ خۆی ئەکات لە ڕووی ئاشتیەوە، بەڵام هیچ شتێکی بەرجەستەمان نەبینیوە، بەڵام بەڵکو بە پێچەوانەوە بینیومانە کە ڕۆڵی ئەو دام و دەستگانێ و دەوڵەتیانەی کە دەیان و سەدان ساڵە بوونیان هەیە و بوونەتە هۆی کەمکردنەوەی پەشێویەکان و لە کاتی کارەساتەکاندا نەجەنگەکاندا کە یارمەتیدەری مرۆڤایەتی بوون، بەڕاستی لە سەردەمی دۆناڵد ترامپدا ئەوانە هیچ ڕۆڵ و کاریگەریەکی وەهان نەماوە. هەر لەبەر ئەوەشە ینی بەگشتیەوەی کە پێشتر باسم کرد ڕۆڵ و کاریگەری نەتەوە یەکگرتووەکان بە شێوەیەکی بەرچاو بەهۆی کەمی یان نەبوونی پاڵپشتی ئەمریکا کە زلهێزێکی سەرەکیە لەسەر ئاسی جیهان و نەتەوە یەکگرتووەکان خۆشیدا ینی زۆر کەم بۆتەوە بەداخەوە. باشە کاروان پێدوانیە ئەوروپا مەسەلەن لەو حاڵەتەدا وەکو چۆنەڵێ هەنگاوی کردارەشی بنێ بەرامبەر بە دۆناڵد ترامپ ئەگەرچی مەسەلەن هاوپەیمانێتی استراتیجیە بۆ لە ماوەی ڕابردوودا قوڵترە مەسەلەن، بەڵام ئەو مەسەلەن هەندێک شتێک جێگەی سەرنجە ڕۆژێگەڵێ گریلاندی منە ئیکڕم مەسەلەن ڕۆژێگەڵێ
هەر بنەوعان ما ئەیان کاتە بابەتێکی خۆراکی و سیاسەتی بۆ رووسیا بۆ ینی تێگەیشتنی لەگەڵ رووسیا ینی خۆشتەزانی مەسەلەن تێگەیشتنی بە تایبەت بەریتانیەکان ورترن قوڵترن لە سیاستدا مەسەلەن مەسەلەن ناوەندە تینگتانکەکانیان بیر بکەنەوە بە جۆرێکە لە حاڵەتێکی وهایە ئەم بە تایبەتی لە شتێکی وهایە کە مەسەلەن قاچی ئەمریکا یان قاچی دۆناڵد ترەمپ لە مەسەلەی گەری و هورمزدا تا ڕادێک ئاڵاوەتە کۆمەڵێک ئاڵنگاری و قەیرانەوە لێی گەڕێن بکەوێت یان لێی گەڕن تووشی نەکسێک بەیان جۆرێک لە جۆرەکان ئەو خەتە تۆختر بێتەوە کە مەسەلەن هەست بکەن کە کێشە هەیە لە نێوانیانە زانیی کاک زانایانی وەک باسمان کرد بەڕاستی لێرەدا بڵین چۆنەڵی دابرانێکی زۆری سیاسی لەسەر ئاسی ئەوروپا و ئەو ئاو پەیمانێتیانی کە پێشتر هەبووە تووشی کێشە بوون بەڕاستی لە سەردەمی دۆناڵد ترەمپدا بەڵام ئەوروپیەکان و بەریتانیەکانیش خۆیان دەزانن کە ئەمریکا سەرچاوەیەکی گەورەی دارایی ئەوروپا و بەریتانیا بەتایبەت لە ڕووی ئەمنیەوە بەتایبەتیەوە کە پەیوەندی بە هێزی ناتۆوە هەیە ئەمریکاتیا هێزێکی سەرەکیە بەڕاستی بەبێ ئەمریکا ئەم هاوپەیمانێتیە تەواو لاوازە و هیچ ڕۆڵێکی نابێت و هیچ هەڕەشەیەک نابێت بۆ سەر بەتایبەتی ینی دژەکانیانەوەی کە لێرە من مەبەستم زیاتر رووسیا لەم کاتەیە کە مەترسێکی زۆر گەورەیە لەسەر ناتۆ لەبەر ئەوە چەکی قورسی دۆناڵد ترەمپیش بەرامبەر وڵاتانی ئەوروپا و بەریتانیاش بەردەوام ناتۆیە وە خۆشت ئاماژت پێدا ینی دۆناڵد ترەمپ ئەڵێت کە ئێمە هیچ پێویستێکمان بە وڵاتانی نییە بەڵام ڕۆژێکی تر ئەڵێت من زۆر دڵم شکاوە لەوان کاوان هیچ یارمەتێکی ئێمەیان نەداوە لەو کاتەیە ئیتر نازانم دژبەیەکی زۆر هەیە لە قسەکانیدا لەبەر ئەوە من نازانم تا چەند ئەکرێت ئێمە شیکاری بۆ قسەکانی دۆناڵد ترەمپ خۆی بکەین بەڵکو لەسەر ئاسی چۆنەڵی ئەوەی کە باسیەکەی ینی ناوەندەکانی توێژینەوە ناوەندەکانی بڕیار لە ئەوروپادا ڕاستە دۆناڵد ترەمپ هەر ڕۆژی بە جۆرێک قسەیەک ئەکات هەر ڕۆژی بە جۆرێک هێرشەکاتە سەر هاوپەیمانەکانی دوژمنەکانی فەرقیان پێ ناکات بەپێی ئەو ڕۆژە چۆنەڵی بەژەوەندەکانی خۆی لەکوێ بینێتەوە بەو جۆرە قسە ئەکات لەبەرەوە زۆر قورسە ئێمە بتوانین شیکاری بۆ بکەین بەڵکو لەسەر ئاسە استراتیژیەکەیەتی ئەوەی کە پەیوەندی بە بڵین پەیوەست بێ بە پەیوەندەکانی ئەوروپا و چۆنەڵی ئاسایش و ئەمنیەتی ئەوروپا و هەتا لە ڕووی ئابووریشەوە لە ڕووی سیاسیشەوە بەڕاستی زۆر پابندن بەیەکەوە ینی بەبێ پاڵپشتی ئەمریکا بوونی ئەوروپایەکی بەهێز یاخود بەریتانیایەکی بەهێز ئەخرێتە ژێ پرسیارەوە بەڕاستی لەبەر ئەوە من پێم وایە هیچیان بەبێ یەکتری هەڵناکەن ینی لێرەیە تۆ ئەگەر بێت و بیر لە ینی چۆنڵی جیۆپۆلیتیک یاخود جیۆسیاسی ئەم مۆزوع بکەیتەوە ئەگەر ئەوروپا لاواز بێت بەو شێوەیە کە دۆناڵد ترەمپ بۆنم نە هەنێ جار بەناڕاست و خۆهەڕەشەکە کە هەنێک خەڵک پێیان وایە کۆتایی بە ناتۆ ئەهێنێ بەم هێزە بەڕاستی بۆ خودی ئەمریکا خۆی یعنی کارەسات ئەبێت لە ڕووی ئەمنیەوە چونکە بەردەوام هەر لە ڕووی جوگرافیەوە رووسیا نزیکتر ئەبێتەوە هەژمونی لە یعنی ئەگەر بێت و کاریگەری هەبێت بەسەر وڵاتانی ئەوروپاوە یا ڕۆژێک لە ڕۆژان ئەم وڵاتانە ئەوەنە لاواز بکرێن ینی رووسیا بە هەزاران کیلۆمەتری تر نزیک ئەبێتەوە لە ئەمریکا خۆی لەبەرەوە پێم وانە ئەمریکا بیەوێت لێرەدا ئەوروپایەکی لاواز ببینێت بەڵکو ئەو قسانی کە دۆناڵد ترەمپ ئەیکا زیاتر پێم وایە کەوتۆتە ژێر کاریگەریەکی هەست و سۆزەوە لە ئێستاە لەبەرەوەی ئەوان ڕەتیان کردوتەوە خودی یعنی شخصیەتی یاخود کەسایەتی دۆناڵد ترەمپیش بە شێوەیەکە کە ناوێت هیچ کەسێک ڕەتی کاتەوە پێی وایە هەر قسەیەک ئەکات ئەبێ بێتە دی یعنی زۆر بەڕەهایی قسە ئەکات لە هەر بۆ نەوتەیەکە لە هەر قسەیەکە هەر ڕۆژانە کە قسە ئەکات بەردەوام ئەم وا خۆی پێشان ئەدات کە باوەڕێکی زۆر لە ڕادەبەدەری بەخۆیەتی بەهێزی ئەمریکایە من پێم وایە بێگومان ئەمریکا هێزێکی گەورەیە بەڵام ئەم زیادەڕەوی زۆر ئەکات لە قسەکانیدا بۆیە پێم وانیە ئەوروپا ئەو گرنگجیەی نەبێت لەلایەن ئەمریکا یاخود دۆناڵد ترەمپ خۆیەوە بەڵام ئەوە چۆن لێ دەربڕینەکانی ئەوە کە وای دەرەخاب و خەڵک لە ڕاستی شاک وەک ئاماژەم پێدا ئەوروپا ترسی هەیە بەڕاستی لەوەی کە دۆناڵد ترەمپ لە ڕۆژێک لە ڕۆژان بڕیارێکی غەڵەت بات یاخود لە هەندێک وێزگەکانی داهاتووە ئەوەی پەیوەندی بە ئاسایش و ئابووری ئەوروپاوە هەبێت لەوانەیە بەجیان بێڵێت هەر بەڕاستی بەجیان بێڵێت یاخود ئەوەنە
چۆنڵی کاریگەری هەبێت بە شێوەیەکی زۆر کاریگەر لاوازیان بکات لەبەرەوە پێم وانە ئەوانیش ئەویان لە بەرچاو نەبێت کەم تا زۆر بە شێوەیەکی ڕێژەیی ئەوانیش پاڵپشتی خۆیان ئەکەن وەکوتم ئەگەر نەکرێت لە ڕاستە و خۆش نەبێت بەڵام لە ڕووی لۆجستیەوە ئەوان پاڵپشتی ئەمریکا ئەکەن بەڕاستی. بەڕێز کاروان خۆشناو ماستەر لە زانستە سیاسەکان و شارەزای پەیوەندی نێودەوڵەتیەکان سوپاس بۆ بەڕێستان کە لە ماستەری بەریتانیاەوە لەگەڵ مام سوپاس دەکەم. هەڵبەتە بابەتەکان مەسەلەن فرە ڕاهەندن لێکەوتەکانی جۆرا و جۆرن مەسەلەن ئێستا ئێران ئەڵێ ئەمڕۆ دوو فڕۆکەی جۆری هێرمسمان لە ئاسمانی تاران خسۆتە خوارەوە ئەڵێ لە سەرەتای جەنگەکەەوە سیستەمی بەرگری ئەمە 123 فڕۆکەمان خسۆتە خوارەوە و مەسەلەن کەناڵی CNN لە راپۆرتێکی کاریدا لە زاری لێپرسراوانی ئەمریکا ئاماژەی بە گەروی هورمز کردووە لە کۆمەڵێک ڕاهەندەوە هاوڕکارانم راپۆرتێکیان ئامادە کردووە بە ئەو راپۆرتەی گەروی هورمز ببینین بێکەوە چکە بابەتێکی گرینگە بۆ گفتوگۆ بۆ تێڕوانین لەسەر کۆتایی و بەردەوامی جەنگەکە. دوای بێهیوابوونی لە هەوڵە دیپلۆماسیەکان بۆ دروستکردنی هاوپەیمانیەک لە گەروی هورمز ئەمریکا گورزی سەربازی بەکارهێنا بۆ کەمکردنەوەی هەژمونی ئێران لەو ڕێڕەوە ئاویە. کەناڵی CNN لە راپۆرتێکی شیکاریدا ئاماژەی بەوە کردووە سوپای ئەمریکا بە بەکارهێنانی بۆمبی بنکەر بستەر بە کێشی 5,000 پاوند هێرشی ئاسمانی بۆ سەر پێگە موشکیەکانی ئێران بە درێژایی گەروی هورمز دەست پێ کردووە. ئەوەش لە هەوڵێکدا بۆ دووبارە دەستەبەرکردنەوەی ڕێڕەوی گەروی هورمز کە بە یەکێک لە ڕێڕەوە ئاویە استراتیژیەکان دادەنرێت. فەرماندەی ناوەندی ئەمریکاش لەبارەی ئەو هێرشە ڕوونکردنەوەی داوە و ڕایگەیاندووە کە موشەکەکانی دژە کەشتیەکانی ئێران لەو شوێنانە مەترسیەکی ڕاستەوخۆیان بۆ سەر کەشتیە نێودەوڵەتیەکان لە گەروەکەدا دروست کردووە کە یەکێکە لە گرنگترین ڕێگاکانی ترانزیتی وزە لە جیهاندا. بەڵام شرۆڤەکاران و چاودێرانی ڕۆژهەڵاتی ناوەڕاست هۆشداریان داوە لە بەردەوامبوونی ئەو هەڵمەتانە و باسییان لەوە کردووە ئێران لە توانایدایە سیستەمێک بەکار بهێنێت کە بە سیستەمی فرەتچین ناسراوە و چەندین تەقەمەنی ئاڵۆز لەخۆ دەگرێت لە حاڵەتی بەکارهێنانیشیدا زیانی کارەساتباری لێ دەکەوێتەوە. مارک کیمیت ژەنەڕاڵی خانەنشین کراوی سوپای ئەمریکاش دەڵێت ئێران خاوەنی هەزاران بەلەمی بچووکە کە دەتوانێت لە کەنداو یان لە شوێنە دیارەکاندا خۆیان حەشار بدەن یان وەک بەلەمی ماسیگرتن یان گەشتیاری دەربکەون بەڵام هەمان ئەو بەلەمانە دەتوانرێت بۆ هەڵدانی موشک یان دانانی مین لە گەروی هورمز بەکار بهێنرێن و لەو ڕێگەیەوە زیانی زۆر گەورە بەو کەشتیانە بگەێنێت کە بەو ناوچەیەدا تێدەپەڕن. بەڵام برێت مەکگۆرک ڕێکخەری پێشووی کۆشکی سپی بۆ کاروباری ڕۆژهەڵاتی ناوەڕاست و باکووری ئەفریقا لێدوانێکی جیاوازی هەیە و دەڵێت ئەم لێدانە دەکرێت هیوای کۆنتڕۆڵکردنەوەی گەروی هورمز بگەڕێنێتەوە. پێشبینی ئەوەشی کردووە لە ماوەی 3 هەفتەی داهاتوودا ئەمریکا پیشەسازی بەرگری ئێران و کۆگاکانی موشک و فڕۆکە بێفڕۆکەوانەکانی ئێران بکاتە ئامانج. مەکگۆرک ڕاشی گەیاندووە ئەمە ئاڵنگاریەکی سەربازی گەورەیە و دەبێت ئەنجام بدرێت. بەڵێ لێکەوتەکانی ئەم جەنگە جۆرا و جۆرە نوێڕای شەڕی فڕۆکە و هەواڵگری و ڕاگەاندن و موشک و درۆن ئێستا ئەوەی کە زۆر فۆکەسی خراوەتە سەر بابەتی ئابووریە. مەسەلەی گەروی هورمز یەکێکە لەوانەی کە ئێران وەکو کارتێکی بەهێزی ئابووری بەکاریەهێنێ. ئەمە جگەلەوەی کە مەسەلەی ژێرخان ئەم شەو یان ئەم ئێوارەیان ئەم ڕۆی جەنگەکە بابەتێک بوو کە لێدان بوو لە ژێرخانی وزەی یان بەشێک لە ژێرخانی وزەی ئێرانی کەویش مەسەلەی لێدان بوو لە وێزگەی پارسی ئێرانی کە هۆکارێکە بۆ دابینکردنی غازی ماڵان. سیستەمێکی غازی هەیە لە تەواوی ئێرانە لە ڕێگەی و خۆیانەڵی لو لە کێشیەوە گاتە ماڵان ئەمە لێیدرا بەشێکی پەشی کەوت. ئەمە هۆکارێک ببووی کە غاز نییە بە عێراقیش تەنانەت و بەشێکی زۆر لە وێزگەکانی کارەبا لە عێراق کوژانەوە. ئەمە ئێرانی تووڕە کرد بۆیە هەڕەشەیەوەی کردکە ئەگەر بێت و ئەمە بەردەوام بێ تۆڵا کاتەوە و بۆیش بەپێی ئیندیپێندنتی بەریتانی باسی لەوە کردکە زۆرێک لە وێزگەکانی ئەوزە لە وڵاتانی کەندا و چۆڵ کراون ئەم شەو و سعودی ئەم شەو هێرشێکی زۆری کرا سەر هێرشی درۆنی هێرشی موشەشی کرا سەر مەسەلەن وڵاتانی دیکە بەحرین زەنجی ئاگادارکردنەوەی لێدرا و
موشەکی بۆ چوو ینی هەموو ئەوانە بۆ بە جەنگێکی دەست بردن بۆ ژێرخانی یەکتر بۆ شلکردنی یەکتر بۆ کەمەرشکاندنی یەکتر ئێسقانشکاندنی یەکتر لەبەرەوەی لە وزە درراوە ئەیرانیش ئەڵێت کە لە هەر کوێیەک وزەی یان مەساڵحێکی ئەمریکا هەبێ ئێمە بردومانیەکەین ئێمە لێدەین ڕووماڵەکەمان شرۆڤەکانمان کۆتایی پێوی بەڵام لەسەری سەعاددا لەسەری کاتژمێردا هاوکارانم بە کۆمەڵێک هەواڵ و زانیاری دێنەوەلاتە تا ئەو کاتە من بە خۆم لەگەڵ کاکە شکر و هاوکارانم لە کۆنتڕۆڵ بەخوای گەورەتانە سپێرم ئەمانەتی خوای گەورە